خوێندنەوەی پەرتووچی دوودڵی و زاڵبوون بەسەر نیگەرانیدا لە نووسینی دیلکارینجی خوێندنەوەی بەختیار عەبدوڵڵا. دوودڵی و زاڵبوون بەسەر نیگەرانیدا. بەشی یەکەم، بەندی یەکەم. ڕاستیەک سەبارەت بە نیگەرانی ساتەکان بەدەستکەوت بزانە. خوێندکارێکی لاوی زانکۆ لە بەهاری ساڵی 1871 خۆی ئامادە دەکرد بۆ تاقیکردنەوەی کۆتایی لە کۆلێژی پزیشکی. ئەو لە نەخۆشخانەی گشتی خولی هاوینەی بەسەر دەبرد. ئەم خوێندکارە گەنجە لەو ڕۆژانەدا زۆر قەلەق بوو، لە بیری ئەوەدا بوو کە دەبێت چی بکات و سەرنجامی چی لێدێت. ئایا سەرکەوتوو دەبێت و ژیانی بۆ شێوەیەکی باشتر دەگۆڕێت؟ هەر لەو ڕۆژانەدا خوێندنەوەی چەندێ ڕێکی کارایی خوڕەوشتی کە بە زمانی ئینگلیزی لە 21 وشە پێکاتە بوو. ئەو خوێندکارە ڕاڕای ون کرد و شوێنەوارێکی وای تێدا بەجێهێشت کە بوو بە یەکێک لە گەورەترین پزیشکەکانی دەورانی خۆی. خوێندکاری قەلەقی دوێنێ پەیمانگای پزیشکی جۆن هۆپکینزی بنیاتنە کە هێشتا بەناوبانجی خۆی لە دنیادا پاراستووە. زانکۆی ئۆکسفۆرد ئەوی بەناونیشانی پرۆفیسۆر لە بواری پزیشکیدا ناسی و تاجی شانازی لەسەری دانا. ئەو خوێندکارە مشەوەشە بوو بە پزیشکێکی بەتوانا و بەناوبانجی ئەوتۆ کە ئاواتی هەموو یەکێک لە پزیشکەکانە. لە دوای مردنی ژیاننامەکەی لە کتێبێکی 1466 لاپەڕە بە دوو بەرگ بە چاپ گەشت و بڵاو کرایەوە. خوێندکاری مشەوەشی جاران و پزیشکی سەرکەوتووی سەردەم لە ساڵانی دواییدا ناوی سر ویلیام ئیسلەر بوو. ئەو 21 گوشەی کە کاریگەریەکی زۆری لەسەر بەجێهێشت بوو نووسینی تۆماس کارلایلی نووسەری بەتوانای ئینگلیزی بوو. ئێمەش ئەو 21 گوشەیەمان وەرجێڕاوە بە ئومێدەی کاریگەریەکی ئەو تۆش لە ئێوەی خوێنەر و بیسەری ئازیزدا دروستکە. وەزیفە و کاری ئێمە ئەوە نییە کە نیگەرانی ئەو شتانە بین کە لێمانەوە دوورن، واتە لەبەر دەستدانین و نەناسرا و نامۆن و هەوڵی خۆمان لە پێناوی دڵەڕاوچێ و لە پێناوی خەونی چاوەڕوان نەکراودا لە هەور و تاریکیدا بەکار ببەین. وەزیفە و کاری ئێمە ئەوەیە کە بە وردی هەوڵی خۆمان بخەینەگەڕ لە پێناو ئەو شتانەی کە لەبەر دەستماندان. بەڵێ ئازیزانم، دوای 42 ساڵ لە مانگە شەوێکدا سر ویلیام ئیسلەر وتاری بۆ خوێندکارانی زانکۆ دەدا، وتی: سەبارەت بە بەندە کە لە 4 زانکۆدا کورسی مامۆستاییم هەیە و ناوێکی زۆر بەناوبانگ و ناسراوم هەیە، چۆن بیر دەکەنەوە؟ لەوانەیە بیرروبۆچوونتان وابێ کە بینای مێشکی من لەگەڵ کەسانی تردا جیاوازی هەیە، بەڵام وان نییە. بەلایانی کەمەوە ئەو کەسانەی کە لە خوڕەوشت و چۆنیەتی ژیانی من شارەزاییان هەیە دەزانن کە مێشکێکی زۆر سروشتی وەک مێشکی ئێوەم هەیە. کەوایە ڕاز و نهێنی سەرکەوتنی سر ویلیام ئیسلەر چییە کە زۆر ڕاشکاوانە دانی پێدادەنێ کە لەگەڵ کەسانی تردا جیاوازی نییە. خراپ نییە ئەگەر بابەتەکە لە زمانی خۆیەوە وەربگرین، ئاگادار بین کە ئەم پزیشکە سەرکەوتووە چۆنی حیسابی دوێنێ و ئەمڕۆ و سبەی و سبەی نێو ڕۆژەکانی دیکەی بێ کۆتایی شایستەی هاتون و چوونی لە یەکتری جا دەکردەوە. سر ویلیام ئیسلەر چەند مانجێک پێش وتاردان لە زانکۆیال لەگەڵ کەشتێکی ئۆقیانوسیدا لە ئۆقیانوسی ئەتڵەسدا دەسوڕایەوە. ئەو لەو سەفەرەدا زۆر بە وردی سەیری دەکرد کە بەڕێوەبەری کەشتێکە لە بەشی سەرەوەی کەشتێکە دەوەستێت و تەواوی بەشە جوڵاوەکانی کەشتێکەی لە ژێر چاودێریدایە. دەیتوانی بە فشاردانی دوگمەیەکی بچووک گۆڕانکاریەکی زۆر بەسەر کەشتێکەدا بهێنێ. ئەو تا دوگمەیەکی بچووکی فشاردەدا ڕاستەوخۆ دەنجی بە یەکدادانی ئامێرە گەورەکان کە لە بەرچاودا نەبوون بەرز دەبەوە. سر ویلیام ئیسلەر بەو پەڕی سەرسوڕمانەوە شاهیدی ئەم پەیوەندەی بەشەکانی کەشتێکە بوو. بە ئاگا هاتەوە، بیری کردەوە کە سەفەری درێژتر ئەجهیزات و ئیمکانات و پێداویستی زیاتری دەوێت. ئەو وەکو ئەو گەشتیارانەی کە لە کەشتێکەدا بوون ئەم داستانەی لەبیر نەکرد، بەڵکو سوودی لێوەرگرت بۆ ئامۆژگاریکردنی خوێندکاران سەبارەت بە بەشەکانی کەشتێکا وتی: هەریەکە لە ئێوە کۆمەڵێک و کۆنتڕۆڵێکی سەرسوڕهێنەرترن لەو کەشتی ئۆقیانوسە
کە بۆ سەفەرێکی دوور و درێژتر دروست بوون. تەنها شتێک کە لە ئێوەم بوێت ئەوەیە کە بەشەکانی ژیانی خۆتان بە جۆرێک ڕێکبخەن و بە جۆرێک بیخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆتانەوە کە بتوانن دوێنێ و ئەمڕۆ لە یەک جیا بکەنەوە. سبەینێ بێ ئەوەی بوونی هەبێت لە کاری ئەمڕۆدا هەڵ نەقورتێنن تا بتوانن ئەم سەفەرە دوور و درێژە بەسەر کەوتووی بەسەر بەرن و بەسەر شەپۆلی بێکۆتا و نەوەستاوی ژیاندا زاڵ ببن. ئازیزانم، سر ویلیام ئیسلەر بۆ زیاتر کاریگەری وتارەکەی ڕووی لە خوێندکاران کرد و وتی لە قۆناغە جۆرا و جۆرەکانی ژیاندا دەرگای پۆڵاین بەڕووی دوێنێدا هەڵبەستن چونکە چیتر بوونی نییە و پردێکی ئەستور لەسەر دەرگای داهاتوتان هەڵبەستن و هەوڵ بدەن لە گۆشەکانیەوە چاوەڕوانی سبەینێ بکەن. سبەینێ هێشتا نەهاتووە و سبەی بوونی نییە. سبەینێ تەنها وشەیەکی سەرزارەچیە مرۆڤەکان بۆ لێک تێگەیشتن بەکاری دێنن کە تۆ دەڵێی سبەینێ بەرامبەرەکە دەست بەجێ تێدەگات بەڵێ شەودا دێت و ڕۆژ دەبێتەوە. پێی دەڵێن سبەینێ، بەڵام کە شەودا هات و ڕۆژ بۆوە تۆ ناڵێیت سبەینێ، بەڵکو دەڵێیت ئەمڕۆ، کەواتە ئەمڕۆ داهاتووی تۆیە. کەوایە تەنها ئاگاتان لەمڕۆ بێت هەوڵ بدەن ئەمڕۆ بە باشترین شێوە بەڕێ بکەن. خۆشەویستانم، مەبەستی سەر ویلیام ئیسلەر ئەمە بوو کە ڕابردووەکان لەبیر بکەیت و بە خاچی بسپێری چونکە تاڵیەکانی بە دوو شێوە شایستەی لەبیرکردنە. شێوەی یەکەم ئەوەیە کە توانیوتە تەجروبەیەک و ئەزمونێکی تازە لە ڕابردووەکان وەربگریت و لە ژیانی ئەمڕۆدا سوودت لێوەرگرتووە. شێوەی دووەم ئەوەیە کە بە کەئابە و بێزاری دەربڕین بۆ نەهامەتیەکانی ڕابردوو جگە لە خۆ لە ناوبردن هیچ شتێکی تر بەدەست ناهێنی چونکە هیچ کاتێ بە خەم خواردن ڕابردووەکان نەگەڕاونەتەوە. سەر ویلیام ئیسلەر لە وتارەکەیدا ڕووی لەو خوێندکارانە کرد کە هیدایەتی ئەویان بەکارێکی مەحاڵدا دەنا بۆ کەسانی سادە. وتم ڕابردووەکان بەو پەڕی توانە لە خۆ دوور بکەرەوە. ئێستا بۆی زیاد دەکەم کە بە هەمان توانە داهاتووش لە مەسیری بۆ چوونی خۆت بخەرە ئەو لاوە. داهاتوو هەر ئەمڕۆیە، ئەو ڕۆژەی کە بەرجەستەیە ئەمڕۆیە، جگە لە ئەمڕۆ هیچ ڕۆژێکی تر ناتوانێت لە بەردەستدا بێ. ئەو کەسانەی کە نیگەرانی سبەینێن بە بێسوود و زەی خۆیان سەرفی شتێک دەکەن کە بوونی نییە. تەنها ئیشێک کە ئەم کەسانە بە ئەنجامی دەگەێنن فراهەمکردنی مەشغوڵی فکری و تووڕەییە بۆ خۆیان. بەم شێوەیە ئەم ڕۆژ لە دەست دەدەن. دەدەرگا بەڕووی هەیکەلی گەورەی داهاتوو ڕابردوودا داخە و ئەمڕۆ لە دوێنێ و سبەی جیا بکەرەوە. ئایا مەبەستی دکتۆر ئەمە بوو کە بۆ دابینکردنی داهاتووش نابێ هەنگا هەڵگرین؟ بەو پەڕی دڵنیاییەوە دەبێ بڵێین نەخێر و هیچ کات نابێ ڕێگەی خەیاڵێکی بەم شێوە بە خۆت بدەیت. بڕوای ئەو ئەمە بوو کە باشترین هەنگاو بۆ دابینکردنی داهاتوو بە ئەنجام گەیاندنی کاری ئەمڕۆیە، ئەویش بە باشترین و شایستەترین شێوە. سر ویلیام ئیسلەر کۆتایی کۆنفرانسەکەی بە خوێندنی نزایەکی بەیانیان هێنا. نزایەک کە خوێندکارەکانی بەو نزایە ڕۆژیان دەبردەسەر. نزاکەش بەم شێوەیە بوو: خودایە تەنها ڕۆزی ئەمڕۆمان بدە. ئەگەر سەرنج بدەین دەبینین لەم نزایەدا تەنها داوای ڕۆزی یەک ڕۆژ کراوە و بۆ داهاتووش هیچ داواکاریەک نەکراوە. بۆ نمونە نەوتراوە خودایە وشکە ساڵی و قات و قڕی لە ڕێماندایەوە بوونی گەنم و کەرەستەی خۆراک بە گوێرەی پێویست نییە. ئەم وشکە ساڵی و قات و قڕیە لە ئێمە بە دوور بەگرە چونکە نازانین لە کۆتایی ساڵدا ڕۆزی خۆمان چۆن چۆنی بەدەست دەهێنین. لە ڕابردووەکاندا فەیلسوفێک وەک زۆربەی فەیلسوفەکانی تر لەگەڵ فەقیریدا نامە و بێگانە نەبوو. ڕێککەوتە ناوچەیەکی زیخاوی واتە بەردەڵان کە دانیشتوانەکەی بە ناڕەحەتێکی زۆردا ژیانیان بەڕێدەکرد. دانیشتوانی ئەو ناوچەیە بۆ ڕزگاربوونیان لە سەختی و دژواری داوای هاوکاریان لەو فەیلسوفە کرد. لە دەوری گردێک هەموویانی کۆ کردەوە وتارێکی بۆدان کە وتارەکەی لە 26 حەودوشەیەک زیاتر نەبوو کە چەند حیکمەتێکی شاراوەی لە خۆ گرتبوو کە بە خێرایی لە تەواوی ئەو ناوچەیەدا بڵاو کرایەوە. وتی ئای خەڵکی لە بیری سبەینێدا مەبن، بۆچی سبەینێ ماوەیەکی تر لە کاتی ئێوە بگرێت؟ بۆ ئەمڕۆ هەر ئەو ناڕەحەتی و مەشاکیلانە بەسە. هەندێک لە موتەی عیسای مەسیح لە بیری سبەینێدا مەبن ڕخنیان گرت و بە پندێکی ناشایستە و بێ ئەهەمیەتیان زانی و هەندێکیان باوەڕیان وایە کە جگە لە باوەڕبوونێکی سۆفیانە هیچی تر نییە. ئەم کۆمەڵە بڕوایان وایە کە دەبێ لە بیری سبەینێدا بین تا بتوانی ژیانی خۆمان دابین کەین بە هەر شێوەیەک بێت. بەڵێ ئەوانە باوەڕیان وابوو کە پاشەکەوتێک بۆ پیری خۆیان بکەن و بە نەخشە بەرەو پێشەوە دەڕۆن. بەڵێ
ئەوانەش ڕاز دەکەن و بۆچوونەکانیان هەڵەن نییە. ناڕزایی لە وتەکەی مەسیح لە ڕوانگەی دەربڕینێکی ترەوە بە جوانی نایەتە پێشچاو کە دەگەڕێتەوە بۆ وەرجێڕانی 300 ساڵ لەمە و پێشی ئینجیل. لەو سەردەمەدا واتە لە سەردەمی دەسەڵاتداری جیمس پاشای ئینگلیستان کە زمانی وەرجێڕانی ئینجیل بە ئینگلیزی بوو، مەفهومی فکر لەگەڵ ئەمڕۆدا گۆڕاوە. لە بیری ئەم ڕۆژانەدا مەبە، بە دیقەتێکی زیاترەوە گۆڕاوە بە نیگەران مەبە. بەم شێوەیە بیرۆکەی واقعی وتەی مەسیح عیسا عەلەیه السەلام بەم شێوەی لێ هاتووە: نیگەران مەبە. بەم شێوەیە ئازادن بۆ داهاتووی خۆتان پلان داڕێژن، بیرکەنەوە و ئامادە بن، بەڵام نەهێڵن گومانی خراپلاتان پەرەپسێنێ. لە شەڕدا سەرکردەکان و ڕابەرەکانی هێزی نیزامی بۆ داهاتوو پیلانی جۆرا و جۆردا دەڕێژن، بەڵام هیچ کات بۆ داهاتوو نیگەران نابن. جێڕانەوەی وتەکانی دەریاسالار ئەرنست کینگ سەرکردەی کەشتێوانی ئەمریکا بەتاڵ لە سۆز نییە کە دەڵێ من لێ هاتووترین سەربازەکانم بە چاکترین چەک پڕچەک دەکەم و بە ژیرانەترین و ئیدارەترین شێوە بۆ ئەرکەکانیان دەنێرم. ئەمە و بەس. چونکە ئەگەر کەشتێک لە حاڵەتی نوقمبووندا بێت من ناتوانم ڕێگری لێ بکەم، و ئەگەر کەشتێک نوقمبوو بێت من ناتوانم دەری بهێنمەوە. بەس باشتر وایە لە بیری داهاتوو دابین تا ڕووداوێک کە لە ڕابردوودا ڕووی داوە ڕێگە چارەیەکی بۆ بدۆزینەوە، باشترە لەوەی کە لە بیری ڕووداوەکە دابین و نیگەرانی بۆ دەربڕین. چونکە دەزانم ئەگەر ڕێگە بدەم ئەم نیگەرانیانە بەسەرمدا سەرکەون زۆر زوو لە پێدەکەون. چ لە کاتی شەڕ و چ لە کاتی ئاشتیدا لە نێوان چاک و ورد بیرکردنەوە و خۆگومڕاکردندا جیاوازیەکی زۆر هەیە. بەڵێ ئازیزان، لە کاتی ئاشتیدا هۆیەک دەگیرێتە بەر کە ئەنجامەکەی نەخشەیەکی مەنتیقی و نەگۆڕە بۆ بەرەنگاربوونەوەی تەواوی هۆکارەکان، و کاتی شەڕ عادەتەن تێکشکان و بێئومێدی لە دوایە و لە کۆتاییدا ڕق و چینە پەرە دەسێنێ. لە کۆتاییدا بڵاوکەرەوەی ڕۆژنامەی ناسراوی نیویۆرک تایمز بە ناوی ئەرتر هیز سولزبرجر کە هەم خۆی بەناوبانگترین بەڕێوەبەرانی ڕۆژنامە بوو، هەم ڕۆژنامەکەشی بەناوبانگترین ڕۆژنامەی ئەمریکا بوو، وتی کاتێک کە ئاگری جەنجی جیهانی دووەم پەرەیسەند ئەوەندە بۆ داهاتوو نیگەران بووم شەوان نەمدەتوانی بخەوم. زۆربەی کات نیوەشەو لەسەر نوێنەکەم دەهاتمە دەرەوە و کەرەستەکانی وێنە کێشانم ڕوبەڕووی ئاوێنەکە دادەنا و هەوڵم دەدا وێنەی خۆم کە لە ناو ئاوێنەکەدا بە دیارکەوتووە وێنە بچێشم. سولزبرجر لە دوای ڕوونکردنەوەی وێنە کێشانەکەی لە بەرامبەر بێزاری و ناڕەحەتیدا بۆ تەواوکردنی وتەکانی وتی کە تەواوی زەحمەتەکەی بۆ لە ناوبردنی نیگەرانی بێهودێ و ماوەیەکە نەیتوانی و ئارامی خۆی بەدەست بهێنێ تا ئەو کاتەی بەڕێکەوت کەلیماتێکی سادەی لە یەکێک لە سرودە مەزهەبیەکاندا بیست کە بەلایەوە زۆر گرنگ و دڵنشین بوو کە ئەو وشانەی کرد بەسەر مەشقی ژیانی، ئەو وشانەی هێشتا لەبیر نەکردووە و بەم شێوەیە بۆمان دەجەڕێتەوە. ئەی پەرتوچی هیوا ڕێنمونیم کە پێشی پێم ڕووناکەرەوە، نوری ئومێد بتوێنەوە، دیمەنی دووردەستم ناوێت تەنها پێشی پێم ڕووناکەرەوە، تەنها هەنگاوێک بەسە. هەر لەو ڕۆژانەدا کە بەڕێوەبەری ڕۆژنامەی بەناوبانجی ئەمریکایی ئاماژەی پێکرد، گەنجێک لە مەیدانەکانی شەڕی ئەوروپادا زۆر بێزار و نیگەران بوو. ئەگەر دکتۆرێک نەدەگەیشتە فریای ئێستا زیندوو نەبوو. داستانەکەی لە زمانی خۆیەوە ببیستن. گەنجی ئەو ڕۆژە و پیاوی بە ساڵاچووی ئەمڕۆ ناوی جرمینۆیە و خەڵکی میرلەندی ئەمریکایە و دەڵێت ئەرچێکی زۆر سامناکم پێسپێررا بوو لە کاتی شەڕدا. دەبوایە من ناوی کوژراوەکانم بنووسیایە و ئەو جەستانەی کە لە مەیدانی شەڕدا بەجێ مابوون بەم جێڕایەتەوە و ناونیشانی تەواوم بۆ خانەوادەکانیان بناردایەتەوە لەگەڵ ئەو شتانەی کە لە جیرفانیاندا یان لە ناو ئەو چیسەیەدا بوو کە پێیان بوو تا یادگاریەکیان لە ونبۆکانی خۆیانەوە هەبێت. ترسێکی زۆر باڵی بەسرمدا کێشا بوو کە نەوەکو لە بە ئەنجام گەیاندنی ئەرکەکانمدا کەم تەرخەمی بکەم. لەو کاتەدا بیرم دەکردەوە کە ئایا ئەوەندە بە زیندویی دەمێنمەوە کە تەنها جارێکی تر منداڵەکەم کە ئێستا 16 ساڵانە ببینم. هەرچەندە جستم زۆر سەلامەت و چالاک بوو، بەڵام ئەم بیرۆکەیە منی خست بۆ نێو جێژاوێکەوە وەکو شێتم لێ هاتبوو کە سەیری دەستەکانمم دەکرد جگە لە مشتێک پێست و ئێسقان هیچی ترم نەدەبینی. خەیاڵم دەکرد کاتێ دەگەڕێمەوە بۆ نیشتیمان کەسێکی کەم ئەندام و خانەنشین دەبم.
بەڕەشببینیەوە بەرامبەر بەداهاتوو هەموو ڕۆژێ وەکو منداڵ دەگیریام و بێزاریم دەردەبڕی. کەم کەم گەیشتمە ئەو ڕادەیە کە خۆم هەستم دەکرد ئیتر کەسێکی ئاسایی نیم، خەریکە دەروونم لەدەست دەدەم. پێشەوەی جرمینۆ کۆتایی بەگفتە ڕوخێنەرەکانی بێنێت ڕابردوو لە ناخیدا زیندوو بۆ وتی سەرنجام ئەم پژارە و بێزاریانەی کە بووبوونە هۆی ڕەشببینیم ڕووە و نەخۆشخانی سوپار ڕاپێچیان کردم. لە نەخۆشخانەدا پزیشکی چارەساز زۆر بەزووی بە ئاگا بوو لە نەخۆشیەکەم کە نەخۆشیەکی دەرونی و ڕوحیە. پزیشکەکە بەڕوویەکی گەش و میهرەبان و ئاوازێکی کاریگەرە و پێیوتم داواکاری من لە تۆ ئەوەیە کە لە ئەمڕۆ بەدواوە ژیانی خۆت وەکو کاتژمێری بەردینی کۆن بێنیتە پێشچاو کە هەر ساتێک دەنگکۆڵەیەکی بەر لێ ڕێڕەوی بەشی سەرەوەدا دەبەزێتە ناو پارێزەرێکی زێڕینەوە لە بەشی خوارەوەی ئامێرەکەوەیە هەر کارێکیش کە بکەیت ناتوانی زیاتر لە یەک بەرد لە ساتێکدا دابەزێنیتە بەشی خوارەوە مەگەر میکانیزمی ئەو ئامێرە تێک بشکێنی. من و تۆ هەر کامێکمان بۆ خۆمان وەکو ئەو کاتژمێرە وای بەیانیان کە لە خەو هەڵدەستین تا خۆر ئاوا بوون دەبێت سەدەها کاری جۆرا و جۆر بە ئەنجام کێنین. ئەگەر هەر کامێک لەو کارانە لە کاتی خۆیدا بە ئەنجام نەگەێنین وەکو ئەوە وایە کە هەوڵ بدەین لە ساتێکی دیاریکراودا ڕێگە بە ژمارەیەکی زۆر لە دەنگکۆڵە بەردەکان بدەین واتە میکانیزمی ئامێرەکە تێک بشکێنین. ئاشکرایە بەهۆی پەلەکردن لە دابەزینی دەنگکۆڵە بەردەکان بۆ ناو پارێزەرە زێڕینەکە دەستکەوتێکمان جگە لە خراپکردن و لە کارخستنی سەعاتەکە بەدەست نەهێناوە. لە ژیانیشدا ئەم پەلەپەل و کەم تاقەتیە جگە لە سەدمەیەکی بەهێز لە ژیان و لاوازی مێشک و فشاری خوێن و تووڕەیی هیچی تری لێ چاوەڕێ ناکرێ. جرمینۆ دەڵێ لەو ڕۆژە بەدواوە یاسای کاری هەر ساتێک دەنگکۆڵەیەک بەردم گرتوۆتە بەرو لە تەواوی کارەکانمدا پەیڕەوی دەکەم کە بەهۆیەوە توانیومە بەسەر نیگەرانی و نەخۆشیە دەرونیەکانمدا زاڵ ببم. دەبێ ئەوەش بڵێم کە لە قۆناغەکانی تری ژیاندا لەم یاسای کارە یارمەتیم وەرگرتووە و ئەنجامێکی درەوشاوم بەدەستێناوە. ئێستا لە کۆمپانیایەکدا کە کاری بازرگانی بە ئەنجام دەگەێنێت دەست بەکارم. ئەم کۆمپانیایە بەهۆی کارەساتی جەنگەوە ژیرروگرفتی تایبەت بەخۆی هەبوو. دەبوایە دوا بە دوای ئەو کاری جۆرا و جۆرم بە ئەنجام بگەیاندایە. من کە ناچار بووم کە لە یەک ساتدا چەند جیرۆدەیەکی جیاوازم هەبێت بەبێ چەند و چوون وتەکەی دکتۆرم بەبیر خۆم دەهێنایەوە بە خۆم دەوت هەر ساتێک بەردێک و هەر شوێنەی کارێک بە دووبارەکردنەوەی ئەم ڕستەیە بەرنامەیەکی گونجاو و تەواوم دادەڕشت و کارەکان باشتر بەرەو پێشەوە دەڕۆشتن. خۆشەویستانم، بوونی ڕێک و پێچی و ئەنجام گەیاندنی کارەکان بە تەرتیب لە کات و شوێنی خۆیدا بووبوونە هۆی ئەوەی کە بەسەر نیگەرانیەکانمدا زاڵ ببم. بە تەئکید جێگەی داخە، بەڵام ناچارم بڵێم لە حاڵی حازردا زۆربەی سیستەمەکانی سەرپاکانی نەخۆشخانە ئەو کەسانە داگیریان کردووە کە جیرۆدەن بە نەخۆشی دەرونیەوە. ئەوەش بەهۆی جۆرێک لە ترس و نیگەرانی بۆ داهاتوویان سەرچاوی گرتووە. ئەم کەسانە تێکشکاوی دەستی ڕابردوون و نیگەران و پەرێشانی داهاتوون. ئەمانە زۆر بەزووی دەتوانن ئاسوودەی بەدەست بێنن بە مەرجێک کار بە وتە بە نرخەکەی ویلیام ئیسلەر بکەن خەمی سبەینم مەخۆ. ئەم کەسانە پێویستە وتەکەی ویلیام لە یاد نەکەن و هەمیشە حیسابی دوێنێ و ئەمڕۆ سبەی لە یەک جا بکەنەوە. ئێمە لە نێوان دوو ئەبەدیەت داین کە هەرگیز توانای گۆڕانیمان نییە، ئەبەدیەتی ڕابردوو ئەبەدیەتی داهاتوو. بۆ ئێمە ڕابردوو لە مالانیهایەوە دەستی پێکردووە و تا بێکۆتا داهاتوو بەردەوامە. ئێمە لە خاڵی بەیەکگەیشتنی ڕابردوو داهاتوو داین کە ئێستایە، بۆیە دەبێت تەنها لە بیری سوودوەرگرتن بین لەم ساتەدا. بە شێوەیەکی ڕوونتر ژیانی ئێمە لە بەرامبەر بێکۆتایی ڕابردوو بێکۆتایی داهاتوودا بە ئەندازەی چرکەساتێکیش شایانی حیساب بۆکردن نییە. بەو هەموو هەوڵ و تەقەلایەوە جگە لە خۆماندووکردن بە تێپەڕبوونی زەمان هیچمان بۆ نامێنێتەوە. کەوایە بۆچی تاتوانە و تەقەلامان ماوە لە ژیانی خۆمان سوود وەرنەگرین؟ بۆچی ڕازی بە زەمانێک نین کە دەتوانین ژیانی تێدا بەسەربەرین؟ هەموو کەسێک دەتوانێت کۆڵوباری خۆی تا خۆرئاوابوون ڕابکێشێت هەر چەندێکیش قورس و گران بێت، و هەروەها هەموو کەسێک دەتوانێت کارەکەی خۆی هەر چەند دژوار و نەهەموار بێت بۆ تەنها ڕۆژێک بە ئەنجامی بگەێنێت. هەر بوونەوەرێک دەتوانێت بە خۆشی و شەوق و زەوق و ئارامیەوە خۆرهەڵاتنێک بە ئاوابوون بگەێنێ. جگە لەمانە
ژیان هیچ واتایەکی تری نییە. ئەم بیرۆکەی ئستیونسون ئەو ڕاستەیەیە کە ژیان لە ئێمەی دەوێ. خۆشەویستان، ئافرەتێک بە ناوی شیدز کە دانیشتووی شارۆچکەی میشیگانە پێشەوەی ڕێ بباتە مەفهوم و ناوەرۆکی تاخۆر ئاوابوون ژیان بەسەربردن و بە تەواوی لێی تێبگات، ئەوەندە ناڕەحەت و پەرێشان بوو لەو پەڕی نائومێدیدا مەبەستی خۆکوژی هەبوو. با گوێ بۆ گفتەکانی ئەم خانمە ڕادێرین کە دەتوانێت کاریگەری لەسەر ئێمە بەجێبێڵێ. لە ساڵی 1937 مێردەکەم لەدەستدا. ئەوەندە جیرۆدەی خەمۆکی و نیگەرانی بووم کە هیچ کارێکم لەدەست نەدەهات. فەقیری و نەبوونیش ئەم هەلەی قۆستەوە و شاڵاوی خۆی دەست پێ کرد. لە کاتێکدا کە لەو پەڕی نائومێدی و فەقیریدا بووم، نامەیەکم بۆ خانەدانێک یا باشترە بڵێم بۆ بەڕێوەبەرێکی کاری پێشوم نووسی و داوای یارمەتیم لێکرد تا بگەڕێمەوە سەرکاری پێشوم کە فرۆشتنی کتێب بوو لە قوتابخانەی لادێکان و شارە دوورەکان. بەڵام بۆ کارێکی لەم شێوازە پێویستم بە ئۆتۆمبیلێکە بوو. 2 ساڵ لەمەوە پێش واتە کاتێک کە مێردەکەم نەخۆش بوو ئەو ئۆتۆمبیلەی کە هەم بوو فرۆشتم. ئێستا بە هەر زەحمەتێک بوو خەرجی ڕۆژانەم سنووردار کردووە و توانیومە بڕێک پارە بۆ بەکرێگرتنی ئۆتۆمبیلێکی کۆنە و دارزا و پاشەکەوت بکەم. بەم شێوەیە دەستم کرد بە فرۆشتنی کتێب. خانم شیدز بەبیرهێنانەوەی ئەو ڕۆژانە برینی کولایەوە و نیگەران بوو. بە خاڵێکی نادیار سەرسام بوو درێژەی بە گفتەکانی دایەوە. وامزانی لێخڕینی ئۆتۆمبیل و شۆفێریکردن لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شار خەم و پەژارەم ڕادەماڵێ. بەڵام تەنیایی زیاتر لەوەی کە بیرم لێ دەکردەوە کە بە ئارام بووم ئازاری دەدام و هەستم دەکرد ئارامگرتن لە هەلو مەرجێکی ئاوادا لە سەروی توانای منەوەیە. هەندێک لە خەڵکی شارۆچکەکان کە بۆ فرۆشتنی کتێب پەیوەندیم پێوە کردبوون فەقیر و کەمدەست بوون، هەر بۆیە زۆربەی کاتەکان بە ئەندازەی کرێ ئۆتۆمبیلەکەش دەستکەوت و قازانجم نەدەکرد. لە ساڵی 1930 دا بوو لە شاری میسوری دەستم بە کارەکەم کرد. لەوێدا خراپی باری قوتابخانەکان و شەقامەکان و تەنیایی دەستیان دابوویە دەستیەک و بە شێوەیەک شوێن پێیان پێلێش کردبووم تا ڕۆژێکیان بڕیاری خۆکوژیمدا تا لە دەستی ئەم ژیانە ماند و بەخشە ڕزگارم بێ. هیچ ڕۆژێک دروستکایی و ئومێدێکم بەدین نەدەکرد و بۆ بەردەوامبوونی ژیان هۆکارێک لە ئارادا نەبوو. بەیانیان کە ڕۆژ دەبەوە بێزار بووم لەوەی کە شوێنەکەم بەجێ بێڵم و بچمە سەرکار. لە هەموو شتێک دەترسام. ترسم لەوە هەبوو کە نەتوانم کرێ ئۆتۆمبیلەکە و ئیجارەی ژوورەکەم لە کاتی خۆیدا دابین بکەم. دەترسام نەتوانم پارویەگنان بۆ تێرکردنی سکم بەدەست بێنم. ڕۆژ بە ڕۆژ حاڵم خراپتر دەبوو و دەستکەوتێکیشم نەبوو تا سەردانی پزیشکی پێ بکەم. نازانم بۆچی کە خانمی شیدز گەشتە ئێرە زەردەخەنەیەکی کرد. بە پێویستم نەزانی پرسیار بکەم، بەڵام سەرسام بوو. تەنها شتێک کە ڕێگری من بوو لە خۆکوژیدا خوشکەکەم بوو، چونکە خوشکەکەم لە تەمەنی منداڵیدا زۆر پەیوەست بوو بە منەوە. بیرم کردەوە کە مردنی من کاریگەریی خراپ لەسەر خوشکەکەم بەجێ دێڵێ. ئەمەش شتێک بوو کە من نەمدەویست. لەلایەکی ترەوە بیرم لە دابینکردنی کفن و دفنی خۆم دەکردەوە کە بۆ خوشکەکەم کارێکی دژوار بوو. خانمی شیدز کە ئارامتر بووە ڕووی تێکردم و وتی بەڕاست بۆچی خۆمم نەکوشت؟ منیش تەنها بەسەر ڕاوەشاندنێک وەڵامم دایەوە. لەو هەلو مەرجەنە هەموارەدا لە ڕۆژنامەیەکدا ڕیپۆرتاژێک سەرنجی ڕاکێشام. نازانم چۆن بوو کە خوێنمەوە. هەرچی بۆ ئەو ڕێپۆرتاژە بوو هۆی دوورکەوتنەوەی تەشویشی نیگەرانی لە مندا و ڕۆ و خۆشبەختی و سەرفرازی ڕێنمونی کردم. ڕستەیەک لەو ڕێپۆرتاژە کە هەرگیز لە یادی ناکەم و ئێستاش لە یادگەمدا دەزرنگێتەوە بۆ ئەوەی بەیان دەکەم کە ڕستەکە بەم شێوەیە بوو. بۆ مرۆڤی ژیری و تێگەیشت و هەموو ڕۆژێک سەرەتای ژیانێکی تازەیە. بەڵێ خۆشەویستانم، ئەم ڕستەیەم لە ڕۆژنامەکە جیا کردەوە بە شوشەی پێشەوەی ئۆتۆمبیلەکەمەوە چەسپان تا بۆ هەمیشە لە بیرمدا بێ. کەم کەم تێگەیشتم کە تەحملکردنی ڕۆژێکی سەخت و دژوار ئەوەندەش سەخت و دژوار نییە. لەمەوە ئەو هونەرە فێر بووم کە دوێنێ لە بیر بکەم و بۆ داهاتوو نیگەران نەبم و هەموو بەیانێک کە ڕۆژ دەبێتەوە بەخۆم بڵێم ئەمڕۆ ڕۆژێکی تازە دەست پێ دەکات. بەم شێوەیە بوو کە توانیم زاڵ بم بەسەر ترس و تەنیایی و نیگەرانی و زەروریدا و ئەمڕۆ بە گوڕوتینێک و شەوقێکی ترەوە ژیانێکی خۆش بەڕێ دەکەم و لە کارەکانمدا سەرکەوتوم و دڵنیام کە هەرگیز پێشهاتەکانی ژیان نامترسێن و ڕێگە بە نیگەرانی نادەم و هیچ باکێکم لە داهاتوون نییە. دەزانم کە ڕازیم بە هەر شێوەیەک بێت بۆ تەنها ڕۆژێک ژیان بەسەر بەرم، چونکە بۆ مرۆڤی ژیر و هۆشیار هەموو ڕۆژێک سەرەتای ژیانێکی تازەیە. سەرنج بدەرە ئەم هۆنراوەیە. خۆشبەخت چێیە؟ ئەو کەسەیە کە ئەمڕۆ بە ڕۆژی خۆی بزانێت و بە خەیاڵێکی ئاسوودەوە هاوار بکات. ئای سبەی، ئای سبەی، هەرچیت لە دەست دێ بیکە، درێغی مەکە،
چونکە من ئەمڕۆم بەسەر برد. بەڕاست چی ئەم هۆنراوەی هەڵبەستووە؟ لێگەڕن تا بەبیرتانی بێنمەوە ئەم وشانە 30 ساڵ پێش لەدایکبوونی حەزرەتی مەسیح عیسا سەلامی خوای لێبێ بە پێنووسی هوراس شاعیری گەورە و ناوداری ڕۆمی داڕێژراوە. ڕەنگە ئەو ڕۆژە بەم وشانە هاواری کردبێت چی ئەزانێت. تەنها ئەوە ئەزانم کە ئەم وشانە هێشتا تازەن و گومانیشم وایە کە دووبارە شاعیر مافی خۆیەتی کە ئەم هاوارە بکات. یەکێک لە ئارەزوەکانی مرۆڤ کە بەداخەوە کەسانێک کە خاوەنینی کەم نین کە ناڕازین لە ئێستا و چاویان لە داهاتووە ئەویش داهاتوویەشی نادیار. لە بری ئەوەی کە چێژ وەربگرین لە گوڵەکانی کەنار پەنجەرەکەی خۆمان کە بۆنیان کەشی ماڵەکانیان بۆن خۆش کردوین بۆچی ئەوەندە بێ ئاگاین و لە واقیع هەڵدەین. وەرن باگوێبیستی وتەکانی لیکوک بین. سۆڕی ژیان چەندە کورت و چەند سەرسوڕهێنەرە. مناڵ لە چاوەڕوانی گەورەبووندایە. کوڕی لاو ئارەزووی هەراش بوونە. ئەوەی کە هەراش بووە بە تەمای هاوسەرگیریە و دێت و دەچێت. ئەو هێشتا نازانێت چه قۆناغێکی لە پێشدایە. بەڵام ئەو لەوەی بێزارە کە گۆڕان بەسەر ئاراستەی فیکریدا بهێنێ ئارەزووی گۆشەگیری پەیدا دەکا. چونکە بەم قۆناغە گەیشتووە حەز دەکات بگەڕێتەوە بۆ دواوە بە حەسرەت و داخەوە ڕێگە دەبڕێت. پێی وایە کە هەوای ساردی زستان چێوی خەونەکانی داڕماندووە. ئای ئەم تەمەنە چەندە بەبێ بەرهەم تێپەڕی. ئێمە چەند درەنگ تێ ئەگەین کە ژیان واتە هەمانە خولەک و کاتژمێر و ڕۆژانەی کە ئاواتی تێپەڕبوونیمان دەکرد. لاوێک هێشتا لەوە نەگەیشت بوو کە ژیان واتە هەر ئەو چرکە سات و ڕۆژانەی کە بە خێرایی تێدەپەڕێ. بەهۆی گرفتاری و نیگەرانی بێسنوورەوە ئەوەندەی نەمابوو پەچی بکەوێت و خۆی لەناوبەرێ. ئەو لەناو خێزانێکی هەژاردا هاتبووە دنیاوە و لە ڕێگەی ڕۆژنامە فرۆشیەوە بۆ یەکەمین جار بڕێک پارەی چین کەوتبوو. پاش ڕۆژنامە فرۆشی بەدا و دەرمان فرۆشیەوە خۆی خەریک دەکرد. ساڵەها تێپەڕی. سەردەمانێک 7 سەرخێزانی نانخۆری هەبوو و دەبوو سکی 7 کەسی تێر کردایە. لە کتێبخانەیەکدا سەرقاڵی کارکردن بوو. هەرچەندە دەرامەتەکەشی کەم بوو بەڵام چونکە دەترسا کارەکەی لەدەست بدات و نەتوانێت پاروەنانێک بۆ 7 دەم پەیدا بکات بە ناچاری 8 ساڵی بە هەژاری لەو کتێبخانەدا بەسەر برد. ڕۆژێک کە چەقۆ بە ئێسک و پرووسکیدا ڕۆچوو بوو دڵی بە دەریا سپارد و بە 55 دۆلاری قەرز دەستی بەکارێک کرد کە بە درێژایی ساڵێک 20,000 دۆلار ڕژایە گیرفانیەوە. بەڵام ئەم دەستکەوتە خۆشبەختی لەگەڵ نەبوو بۆ ئەم چونکە ئەو ڕێژە زۆرەیدا بە یەکێک لە ئاشناکانی بە مەبەستی قازانج لە کاری بازرگانیدا. بەڵام کاری ئاشناکەشی چونکە قاچاق بوو ئەویش شکستی خوارد و تووشی زەرەر و زیانێکی گەورە بوو. دوایم کارە ساتە جەرگ بڕەش. ئەو بانکەی پارە و پولی لێدا ئەنا و حسابی دانان و ڕاکێشانی پارەی هەبوو لە زیانەکەی ئاگاداری کردەوە. لەم حاڵەتەدا مایەوە لەگەڵ جیرفانێکدا کە دینارێکی تێدا نەبوو لە بەرامبەریشدا 16,000 دۆلاری تر هەڕەشەی بژاردننی زیانەکەی لێ ئەکرد. واتە قەرزێک ئەم توانای بژاردننی نەبوو. ئارە ئەمی لێ هەڵگیرا. ئەم هەموو ناکامی و شکستە خۆی بۆی باس کردم. خەو خۆراکم لێ حرام بوو. نەخۆشی و لاوازی شاڵاویان بۆ هێنابووم. نیشانەی نەخۆشیێکی ترسناک کە ئێوە پێی دەڵێن نیگەرانی لە وجودمدا دەرکەوت. ڕۆژێک کە بە شەقامێکدا دەڕۆیشتم لە ناکاو توانای ڕۆیشتنم نەما و تەختی زەوی کەوتم. کاتێ بە ئاگا هاتم لەسەر چەرپای نەخۆشخانە خەواندە بوومیان هەموو لەشم زیبکەی کردهبوو. سەر سوڕهێنەرتر ئەوە بوو کە زیبکەکان ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبوون و بۆگەنی ئەوانە زیادی دەکرد. ئیتر لەسەر چەرپاکە نەمدەتوانی ڕابکشێم. ڕۆژ بە ڕۆژ لاواستر دەبووم. سەرنجام پزیشکی چارەسەرم پێ ڕاگەیاندم کە تەمەنت 2 هەفتە زیاتری نەماوە. ئەم هەواڵە زۆر بە سەختی ڕای چڵەکاندم. بە تەواوی لە ژیان نائومێد بووم. بێدەنجی لێوەکانمی خواردەبوو. ئیتر هەوڵ و نیگەرانی و تێکەڵبوون بە مەسائیلەکانی ژیان بێسوود بوون. دەبوو خۆم بسپێرمە دەستی چارەنووس و لە چاوەڕوانی مردندا بە ئارامی دابنیشم. لە کاتێکدا کە نازانم لە چه حاڵێکدا بووم خەو بردمیەوە. دەستەکانم قورس بوون و کەوتن بەسەر یەکدا. پێشم هەفتەیە لە شەو ڕۆژێکدا لە 1-2 کاتژمێر زیاتر نەخەوت بووم. بەڵام کاتێک خۆمدایە دەستی چارەنووس و وتم چی دەبێت با ببێت توانیم وەکو مناڵی ساوە بێخەیاڵ و ئارام بچمە خەو. ئەو حاڵەتم چەند ڕۆژێک بەردەوام بوو. لەو پەڕی سەر سوڕمانمدا بینی موزەی لە دەستشم تا ڕادەیەک گەڕاوەتەوە. وەکو ڕۆژانی ڕابردوم ئیشتیهام کراوەتەوە و حەزم بە خواردن دەکرد. نەک تەنها ئەوەی کە لاوازی لە ڕادە بەدەرم لە ناوچوو بوو بەڵکو بەرەو قەڵەویش دەڕۆیشتم. سەیری لاشەیم کرد کە هیچ شوێنەوارێک لەو بەڵاو لاوازی پێوە نەبوو. ئەو بەردەوام بوو دەیگوت چەند هەفتەیەک تێپەڕی تاتوانین بە گۆچان بڕۆم بەڕێوە سەرتان نێشێنم. دوای 1 مانگونی و گەڕامەوە سەر ئیشی خۆم لە حاڵێکدا دەبوو مانجێک لەمە و پێش بمردمایە. ئێستا خۆشحاڵم کە هەفتەی
$30 دەستکەوتم هەیە. ئەم دەستکەوتەشم لە ڕێی فرۆشتنی چەند پارچە تەختەیەک بەدەستهێنا کە بۆ پێش و پاشی ئۆتۆمبیلدا ئەنرا تا ڕێگە لە جوڵەی ئۆتۆمبیلەکە بگرێت. بەم شێوەی ئیتر پندم لە بەسەرهاتەکەم وەرگرت. ئیتر لە خۆمەوە ناڕەحەت نەدەبووم لە بەرخاتری ئەو ئاستەنگانەی کە تووشم دەبوون و بۆ داهاتووش هیچ خەمم نەبوو. ڕۆژانە هەموو توانایەکی خۆمم لە فرۆشتنی پارچە تەختەکاندا سەرف دەکرد و بە ئەندازەی ئەوەی کە ڕۆژ بەسەربەرم بیرم دەکردەوە. ناوی ئەو پیاوە ئیوانز بوو. لە ماوەی چەند ساڵێکدا تەواوی کێشە و گرفتەکانی لەسەر دەرکرد و بەرەو پێگەیشتن و نەشونماکردن ڕۆیشت. ئەوەندە بوو بە جێگای سەرنج ڕەنگە بڕوانەکەیت کە بەڕێوەبەری کرێکارانی کارگەی کاڵای ئیوانز ئەو بێت. ئیوانز ساڵی 1945 یەکێک بوو لە سەرکەوتووترین و بەناوبانگترین بازرگانەکانی ئەمریکا و ئەگەر ڕۆژێک ویستت بە فڕۆکە سەفەر بکەیت بۆ گرینلاند فڕۆکەی خۆتان لە فڕۆکەخانەی ئاواینز وەستاوە و ئامادەیە فڕۆکەخانەیەک بە ناوی پیاوێک کە دەبوایە ساڵها پێش مردبوایە. خاڵی گرنگ لە بەسەرهاتی ئیوانز ئەوەیە سەرنجامی ئەو هەموو شوێرەوەری و دەردەسەریە کە تووشی هاتبوو لە پەژارە و نیگەرانی خۆیەوە سەرچاوەی گرتبوو. ئەگەر بەو ئەنجامە نەگەیشتایە کە نیگەران بوونی بێهودەیە و هیچ سوودێکی نییە جگە لەوە نەبێت کە پەلچێشی ئەکات و بەرەو کەنارەکانی مەرگ ڕاپێچی دەکا بە هیچ جۆرێک و هەرگیز دەستی نەدەگەیشتە ئەو پلەپایەیە کە لە سەرانسەری ئەمریکادا خاوەنی ئەم ناونیشانە بێت. 5 سەدا پێش زاین هەراکلوس بە قوتابیەکانی دەوت هەموو شتێک شایستەی گۆڕانە بێجگە لە یاسای هەتایی تێپەڕی ڕۆژگار. ئێوە ناتوانن قاستان لە شوێنێکی جێگیری ئاوی زەریا دابنێن چونکە ئاوی زەریا وەکو ژیان لە ڕۆیشتندایە. چەند ساتێکی تر قاستان لە شوێنێکی تری ئاوەکەدا جێگیر دەبێ. لە یەک ئانوساتدا قاچت دەخەیتە ئەو ساتەش ئەمڕۆیە. بۆچی جوانی و ڕازاوەی ئەمڕۆمان بەبیرکردنەوە لە کێشەکانی داهاتوویەک کە تەمومژاویە و لە گۆڕاندایە و کەس شارەزایی لەبارەوە نییە نابوت و ناشیرن بکەین؟ ڕۆمیۆ کۆنەکان دەیانوت ئەمڕۆ لە بەرچاو بگرە سوود لەمڕۆ وەربگرە ئەمڕۆ لە دەست مەدە. ئێمەش لەگەڵ تەئکیدکردنەوە بۆ قسەی ڕۆمیەکان دەڵێین بە هەردوو دەست دنیا بگرە و تا ئەو جێگەی دەکرێت سوودی لێ وەربگرە. لاول تۆماس هەمان بیرروڕای هەیە. لە کۆتاییدا شەوێکم لە چێڵگەیەکدا بەسەر برد. بینیم کۆمەڵێک ڕستەی جوانی زەبووری داودی لە قاپێکی جوانی گرتبوو بە دیواری ژوورەکەیدا هەڵی واسی بوو کە پرسیارم لە هۆکاری ئەمە کردوتی دەمەوێت هەمیشە ئەوانە ببینم و لە بیرم دابن. ڕستە هەڵبژێرراوەکانی لاول تۆماس ئەمانە بوون. خوا ئەمڕۆی بەدی هێناوە ئێمە لەزەتی لێوەردەگرین بەخۆشی بەسەری دەبین. کاری سەرنجڕاکێشی جان ڕۆکلینیش لە یاد ناکەم. ئەو لەسەر پارچە بەردێکی ساف و ڕەنجین و شەی ئەمڕۆی هەڵکۆڵی بوو و لەسەر مێزی کارکردنەکەی دای نابوو. منیش کارێکی هاوشێوەی ئەوەم کرد. هەڵبەتە نەک ئەوە کە بەردێک هەڵکۆڵم و لەسەر مێزی کارەکەم دام نابێن نەخێر. من یەکێک لە هۆنراوە کاریگەرەکانی شانۆنووسی هیندی کالیداسام نووسی و چەسپاندم بە ئاوێنەکەمەوە بۆ ئەوەی هەموو بەیانیە کە ڕیشم دەتاشم سەیری بکەم و ئەو نووسراوە لە مێشکمدا بەباشی نەخش ببێ. کەواتە یەکەمین شتێک کە لەبارەی نیگەرانیەوە فێر بووین ئەوەیە کە ئەگەر دەمانەوێت لە ژیانماندا دووچاری نیگەرانی نەبین دەبێت وەکو ویلیام ئیسلەر ڕەفتار بکەین واتە دەرگای ئاسین لە بەرامبەر ڕابردوو و داهاتوودا دابخین و دوێنێ و سبەینێ تێکەڵ بە ئەمڕۆمان نەکەین. بۆ بەیادهێنانەوەی ئەوەی کە تا ئێستا خوێندومانەتەوە یان تۆی بیسەر گوێ لێگرتووە باشتر وایە کە ئەم پرسیارانەی خوارەوە خۆتان هەڵبژێرن و ڕازگۆیانە و بەوردی وەڵامیان بدەنەوە. ئایا ئارامی ئەمڕۆم تێکدەم لە بەرخاتری کێشە و ئاستەنگێک کە ڕەنگە بێتە ڕێگام؟ ئایا بە بۆچوونی وەهمی گوڵستانی پڕ لە گوڵی ئاسۆی دوورەدەست بەرەو داخ و حەسرەت نابم؟ ئایا ژیانی خۆم تاڵ ناکەم بەوەی کە لە وەخت و ناوەختدا داخ و خەفەت خۆم بۆ تەمەنی لەدەست چووم؟ و ئایا کاتێک لە خۆ بێدار دەبمەوە لە نوێنەکەم دێمە دەرەوە بیر لەوە دەکەمەوە کە تا ئەو ئاستەی کە دەتوانم سوود لە ئەمڕۆ وەربگرم و لەم ڕۆژە بەهرەمەند بم؟ ئایا بە تێڕوانی نوردبوونەوەی جیاجیا بۆ هەر ڕۆژێک زیاتر بەهرەمەند نابی؟ چ کاتێک بۆ گرنگیدان بە ئەمڕۆ لە بەرچاو دەگری؟ هەفتەی داهاتوو فەرمانێک خۆ ئامادەکردن بۆ بەرەنگاربوونەوەی خراپتر لە خراپ.
ئایا تۆش لە کۆمەڵی ئەو کەسانیت کە نایانەوێت هەنگاو بە هەنگاو بەرەو پێش بڕۆن و بە ئامانج بگەن و دەیانەوێت پێش کاتی دیاریکرا و مەوعید کۆتایی داستانەکان بزانن؟ بە تعبیرێکی باشتر دەکرێت تۆش لەو کەسانە بیت کە پێش خوێندنەوەی لاپەڕەکانی کۆتایی کتێب ئارەزوو بکەیت دەستورێکی کاری خێرا و بەسوودت بۆ بەرەنگاربوونەوەی نیگەرانی هەبێت. ئەگەر وایە بە ڕێگەی کاریگەری ویلیس گاریر ئەندازیاری بە ئەزمون و کارامە کە دامەزرێنەری هەواگۆڕچێ و پاکشکردنەوەیە سەرنج بدات. ئەو ئەم ڕۆشەی بۆ زاڵبوون بەسەر گیرروگرفتەکان و نیگەرانیەکانی خۆیدا بەکارهێنا. یاسای کاری تەجروبەکراوی گاریر باشترین ڕەوشە کە تا ئێستا بۆ زاڵبوون بەسەر نیگەرانیدا بینی بێتم. ئەوەی کە لە خوارەوە دەیخوێنیتەوە یاخود تۆی بیسەری ئازیز گوێبیستی دەبی چەند کۆمەڵە وشەیەکن کە گاریر لە ڕوونکردنەوەی وەزعی خۆیدا بۆ منی بەیان کرد. کاتێک کە لاو بووم لە کارخانەیەکدا بە ناوی بوفالو فورج کارم دەکرد. ڕۆژێک فەرمانیان پێدام دەستگایەکی پاڵاوتنی گاز لە کارخانەی دروستکردنی شوشەی پیتربورگ لە ناوچەی کریستاڵ لە شاری میسوری دابمەزرێنم. سەرکەوتن لە کاری دامەزراندنی دەستگایەکی لەم جۆرە ملیۆنەها دۆلار سود و قازانجی دەبوو. مەبەست لە دامەزراندنی دەستگای ناوبراوی پاڵاوتنی گاز بۆ لە ناوبردنی خەڵتەکان بوو بۆ ئەوەی بەبێ ئەوەی زیانێک لە ئامێرەکان بکەوێت گازی دەستکەوتوو بە باشترین شێوە بسووتێت و سودمەند بێت. پاڵاوگەیەکی بەم شێوە لە ڕاستیدا ڕەوشێکی تەواو تازە بوو. بە نادیاری و نەوتراوی نەمێنێتەوە ئەم دەستگایە پێشتر بە ڕێگەی جیاواز تاقی کرابەوە، بەڵام لە کارخانەی دروستکردنی شوشەدا مەشاکیلی چاوەڕوان نەکراو لە کارەکانی مندا سەری هەڵدا. بە هەر شێوەیەک بوو دەستگاکەم دامەزراند و خستمە گەڕ، بەڵام سەرنجام کارەکەی ڕازی بەخش نەبوو. سەرنەکەوتنم بە شێوەیەک جێژی کردبووم وەک بڵێ کێشرابێت بەسەرمدا نەمدەتوانی بیرۆکەکانم کۆبکەمەوە. ئەوەندە نیگەران بووم کە دەستگاکانی ناوەوەی جەستەم لە کار کەوت بوون و نیگەرانی و ناڕەحەتی خەویان لە چاوەکانم تۆراندەبوو. دوای ماوەیەک نیگەرانی و بێزاری بیرم لە خۆم کردەوە. سەرکەوتن بەبێ هەوڵدان بەدەست نایەت و بەم هەموو جەنجاڵی و تەشویشەوە منیش ئامادەی چالاکی نیم لە کاتێکدا کە لە جەنجاڵیەوە هیچ کارێک سەرچاوە ناگرێ. هەر بۆیە ڕێگەبدا بەبێ تەشویش و جەنجاڵی دەست بەکار بم و ئەنجامەکەی ببینم. فەرمانم بە خۆمدا کە چیتر نیگەران و مشەوەش نەبم و ئارامی خۆم بپارێزم. ناوەخن و دەرونی شێوا و ماندووی من بەم فەرمانە قایل بوو و نزیکەی 30 ساڵ دەبێت کە ئەم فەرمانەی لەبیر نەکردووە. بەڵام چۆن بوو لە چ ڕوانگەیەکەوە بوو کە پاڵم بە تەشویش و نیگەرانیەوە نا و جێگەی پەسەندکردن بوو لە دەرونی شێواومدا. هەوڵی من بە 3 قۆناغ بوو. قۆناغی یەکەم، بێلایەنانە و بێترس حاڵی خۆم بەراورد کرد تا تێبگەم لە کاتی سەرنەکەوتندا چه حاڵەتێک دێتە پێش لە عاقیبەتی خراپی چی چاوەڕوان دەکرێت. لەم قۆناغەدا تێگەیشتم کە هیچ کەسێک مەبەستی بە دواداگەڕانی منی نییە و ناوێت بمگرێت و زیندانیم بکات و لە سێدارەمدا. خراپترین حاڵت ئەمە بوو کە کارەکەم لەدەست بدەم و یا لە کۆتاییدا کارخانەی بوفالو فورج ئامێرەکانی خۆی وەربگرێتەوە بڕێک زەرمەند ببێت. قۆناغی دووەم، دوای لە بەرچاوگرتنی خراپترین سزا خۆمم بۆ تەحملکردنی ئەو سزایە ئامادە کرد. لەم قۆناغەدا بە خۆمم وت ئەگەر کارەکەت لەدەست بدەیت ئەوە ناوبانجەکەت لە کەدار دەبێت. دوای ئەوە وەڵامی خۆمم دایەوە ئەگەر کارەکەم لەدەست بدەم دەتوانم کارێکی تر بگرمە دەست، بەڵام بۆچی بیر لە بەڕێوەبەرانی کارخانە نەکەمەوە کە زۆر گرنگیان بەم کارە داوە. ئێمە سەرگەرمی تاقیکردنەوەی دەستگایەکی تازەین و ئەوانیش ناچارن تەحملی زەرەری کاری تازە بکەن و بە هەمان شێوە کە چاوەڕوانی سود و دەستکەوتن. لە بەرامبەر لێکۆڵینەوەی زانستی ئەم جۆرە زیانانە بێبایەخن. دوای وەبەرهێنانی ئەگەری زیانەکان جۆرە ئارامێکم بۆ هاتە پێش کە هەستم بە جۆرە حاڵەتێکی سەرسوڕهێنەر کرد کە تا ئەو کاتە هیچ ئارامێکی بەم شێوەیەم بە خۆمەوە نەبینی بوو. قۆناغی سێم، بەو پەڕی خوێن ساردیەوە تەواوی توانای خۆمم بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خراپترین حاڵەتدا ئامادە کردبوو کە لە ناخەوە پێیان قایل بوو. سەرەتا بۆ بەرگریکردن لە زیان 20,000 دۆلارم هێنا کە ئەگەر سەر نەکەوتم بیدەما چەند ئامێرێک. بەڵێ بەڕێزان، دوای چەند جارێک تاقیکردنەوە گەیشتمە ئەو ئەنجامەی کە ئەگەر بای 5,000 دۆلار پارچە و پێویستی تازە بەکاربێنین گرفتی ئێمە خۆی بۆ خۆی چارەسەر دەبێ. ئەم کارم جێبەجێ کرد.
لە کۆتایی کارەکەدا لە باتی 20,000 دۆلار زەرەر 15,000 دۆلار قازانج بوو. ئەگەر بمویستایە لەسەر سەرقاڵی و نیگەرانی بەردەوام بم و لە زەرەری تازەواتە سەرفکردنی 5,000 دۆلار چاوپۆشی بکەم هیچ کات ئەنجامەکەیم دەست نەدەکەوت، چونکە ئەو 20,000 دۆلاریش لە ناو دەچوو لە کاتێکدا کە ئەم 5,000 دۆلارە بەلایانی کەمەوە 15,000 دۆلار سوودی بۆ کارخانە هەبوو. لە ڕاستیدا تەواوی ئەم ڕووداوانە بەهۆی مێشک سافی و تەرکیزەوە هاتنە پێش، چونکە یەکێک لە ترسناکترین کاریگەریەکانی نیگەرانی بریتیە لە لەناوچوونی هێز و بیرکردنەوە. کاتێک کە جیرۆدەی نیگەرانین بەبێ هۆ بەم لاولادا دەڕۆین و توانای بڕیاردانمان نامێنێ، بەڵام کاتێ خۆمان بۆ خراپترین سزا ئامادە کردبێ و قایل بین پێی دەتوانین خۆمان لە ڕەشبینی بە دوور بگرین و خۆمان لە حاڵەتێکدا بهێڵینەوە کە بتوانین تەرکیزمان هەبێت و زاڵ بین بەسەر ئاستەنگەکاندا. ئەم بەسەرهاتانە پەیوەندیان بە چەندین ساڵ لەمە و پێشەوە هەیە، بەڵام سەرنجام و ئەنجامی ئەمە ئەوەندە بەرز و گەورە بوو کە هێشتاش پابەندم پێیانەوە و سەرنجامی ئەمە ژیانێکی بێدەردەسەری و ئاسوودە بەسەر دەبم. ئێستا با لە کارەکانی گاریر ورد بینەوە و ببینین بۆچی تا ئەم ئاستە لە ڕووی دەروونناسیەوە گرنگی هەیە. یەکەمین بەهای ئەو لە قۆناغی کارکردندا ڕزگاربوونمانە لە لافاوی نیگەرانی و پەرێشانی، چونکە بە شێوەی ئامۆژگاریەکە کە ئەگەر کاری پێ بکەین لە بەرامبەر ڕووداوی ڕاچڵەکێنەردا بە ئاگامان دێنێتەوە، سەرنجمان ڕادەچێشێ بۆ دوورکەوتنەوە لەسەر قاڵی و هەڵهاتن لە دەستی واقع. بەڕاست ئەگەر بنکەیەکی جێگیرمان نەبێت چۆنی و بە چ جەسارەتێک دەتوانین دەروازە بە ئومێدەواری واڵا بکەین، ئەگەر پاڵپشتێکمان نەبێت چۆن دەتوانین لە بەرامبەر نەهامەتیدا بوەستین. مبالغە ناکەم ئەگەر پرۆفیسۆر ویلیام جیمز باوکی دەروونناسی زانستی کە ساڵانێکی زۆرە لە مردنی ئەو تێدەپەڕێ بەڵام ناوی ماوە و لە درەوشانەوەدایە. ڕێسایەکی کاریگەر قایل بوون بە لەسەر و تاریچیەوە دەبیستیت، لە ناخی دڵەوە قایل بوو بەوە، چونکە ئەو لە دەورانی ژیانیدا بە شاگردەکانی دەوت ڕوودا و بە هەر شێوەیە کە هەیە قایل بەپێی و خۆتی بۆ ئامادە بکە و بە هەمان شێوەش قایل بەپێی، لەگەڵەوەشدا قایل بوون بەو ڕووداوانەی کە ڕوودەدەن یەکەمین هەنگاوە بۆ لە ناوبردنی ئازار و نەهامەتیەکان. بیرۆکەیەکی هاوشێوەی ئەم بیرۆکەیە لە کتێبێکی بەناوبانگ بە ناوی ئەهەمیەت الحەیات واتە گرنگی ژیان هەیە کە فەیلسوفی بەناوبانگی چینی بە ناوی لینیو تانگ لە کتێبەکەیدا نووسیوێتی ئارامی ڕاستەقینە کاتێ دێتە پێش کە مرۆڤ جەستە بە سەختترین ڕووداو بدات و خراپترین ئەنجام قبوڵ بکە. لە ڕوانگەی دەروونناسیەوە بە بۆچوونی من وەکو نووسەر ئاماژەی پێدەکا کاریگەرترین ڕێگەی ئازادکردنی تواناکانی کار هاتووە، قایل بوون بە واقیع و کارەساتی نەویسترا و ناونیشانی ڕاستیەکە، چونکە کاتێ بەم واقعیەتە قایل بووین و باوەڕمان پێکرد ئەو کاتە بۆ زاڵبوون بەسەر کاریگەریە خراپەکانی هەنگاو هەڵدەگرین. لە دیدگای دەروونناسیەوە ئاسوودەیی و ئەرکەکانی ئازادبوون و ڕزگاری تواناکاراکانی مرۆیی دەستەبەر دەکات. کاتێ بە خراپترین ئەنجام قایل بووین ئیتر شتێکمان بۆ لە دەستدان نییە کە لە پێناویدا بترسین و نیگەران بین. گاریر وتەکانی کۆتایی پێهێنا بە بەدەستهێنانی ئەم ئامانجانە. دوای قایل بوون بە خراپترین ئەنجام دەگونجێ زۆر بەزووی و بە ئاسوودەیی لە دەرگای کامەرانی بدەین و ئەم هەستە سەرسوڕهێنەرەشم تاقی کردەوە کە لەوە پێش بەبیرمدا نەهاتبوو. لە دوای ئەمانە بوو کە توانیم بە باشی بیر بکەمەوە و کار بکەم و ئەو ئەنجامەش کە پێویست بوو بەدەستی بێنم. بڕوا ناکەم بتوانین کەسێک بدۆزینەوە کە کێشەی هەبێت لە کاتێکدا کە بە ژیرانە کار بکات و هەوڵ بدات بۆ ئاسوودەیی و دابینکردنی ژیان، بەڵام کەسانێک هەن کە ژیان و ئاسوودەی خۆیان بە نیگەرانی و پشێوی تێکەڵ دەکەن و سەرنجام هەوڵ و تەقەلاکانیان بە فیڕۆ دەچێت. جێگەی داخە کە بڵێم کۆمەڵێکی زۆر خەڵک هەن کە ژمارەیان لە 100 ملیۆن تێدەپەڕێت. ئەم کۆمەڵە لەبەرەوەی نایانەوێ قایل بن بە ئەنجامی نەویستراو و لە دوای هەوڵ و تەقەلاکانیان بۆ چاکسازی بخەنەگەڕ هەموو هەوڵ و تواناکانیان بە فیڕۆ دەدەن و دەتوانم بڵێم زۆرترین توانە کە هەیەە توانای هەڵهاتن لە ڕاستی واتە لە واقع. بەڕێزان خراپ نییە ئەگەر سەرنجێکی ئەو کەسانە بدەین کە لە یاسای کار واتە دەستوورالعەمەل و ڕەوشی ویلیز بەهرەمەند بوون. یەکێک لەو کەسانەی کە لە ڕێساکەی بەهرەمەند بووە بەڕێوەبەری کۆمپانیایەکی گەورەی دابەشکردنی نەوتە لە نیویۆرک. ئەو یەکێکە لەو خوێندکارانەی کە دەرسم پێوتوێتەوە بەهرەمەندبوونی لە ڕێساکەی ویلیز بەم شێوەیە ڕوون دەکاتەوە. ویستیان کڵاوم لەسەرنێن
بە شێوەیەک پیلانیان داڕشتە بوو کە جگەل لە فیلمە سینەماییەکان کە ئەکتەران و نووسەرانی هەموو بوارەکان سیناریۆی بۆ دادەڕێژن لە هیچ جێگەیەکی تر پیلانێکی بەو شێوە دانەڕێژرا بوو. ئەوانە بە کردار دەیانویست باج و سەرانە لە من وەربگرن. کۆمپانیای دابەشکردنی جۆرەکانی سوتەمەنی کە بەڕێوەبەرایەتی لە ئەستۆی مندایە ژمارەیەک ئۆتۆمبیلی بۆ تەرخان کراب. شۆفێران جۆرەکانی سوتەمەنیان لە من وەردەگرت و بەهۆی تەنکەری نەوت چێشەوە دابەشیان دەکرد. لەو سەردەمەدا نەودێچێک بوو لە قەیرانەکان کە نەمدەتوانی هەر بڕێک کە کڕیار دەیەوێت نەوتی بۆ دابین بکەم. بەڵام هەندێک لە شۆفێرەکان بەبێ ئاگاداری من بە هەندێک لە کڕیارەکانی خۆیان نەوتیان دەفرۆشت، بەڵام بە نرخێکی گرانتر. یەکەمین هەواڵی ئەم معامەلاتەم لە ڕێگەی پیاوێکەوە بیست کە خۆی بە چاودێری دەوڵەت لە قەڵەم دەدا. ئەو دوای خۆناساندنی داوای حەقی بێدەنجی خۆی دەکرد و کۆمەڵێک بەڵگە و دۆکیۆمنتی نیشاندا کە کاریگەری سەرپێچکەرانەی شۆفێرەکانی نیشان دەدا. ئەو بە هەڕەشەکردنەوەتی ئەگەر بەرتیلی نەدەمێ و داواکاریەکانی جێبەجێ نەکەم ئەوە بەڵگەنامەکان تەسلیمی دادگای ئەو ناوچەیە دەکات. هەڵبەتە ئەومزانی کە بۆ خۆم جێگەی هیچ نیگەرانیەک نییە خاترجەم بووم، بەڵام لەم بابەتەشەوە هەواڵم هەبوو کە یاسا بەڕێوەبەری دامەزراوەکان و کۆمپانیەکان بە بەرپرسیاری کار و ڕەفتاری کارکەران دەزانێت و لەوە دڵنیا بووم کە ئەگەر کار کێشێتە دادگا ئەوە کاری ڕۆژنامەکانیش دێتە ئاراوە کە ئەمەش لە تمەیەکی گەورەی نەویستراو بوو کە دەهاتە نێو کارەکەمەوە. چونکە من شانازیم دەکرد بە فەرمانگەیەکی کۆمپانیا کە باوکم 24 ساڵ لەمەو پێش دامەزرێنەری بوو. نەمدەتوانی تەحملی ڕاگەیاندنی خراپ لە دژی کۆمپانیاکە بکەم. هەڕەشەی ئەو چاودێرە و هەنگاوی نابەجێی شۆفێرانی تاوانبار ئەوەندە منی ناڕەحەت کردە بوو کە بە توندی هەستم بە نەخۆشی دەکرد. شەو ڕۆژی خۆم نەدەزانی و خەو خۆراکم جەنجاڵی و نیگەرانی بوو. بە تعبیرێکی تر ڕۆ و شێتبوون دەڕۆیشتم. یادەبوایە $5,000 بڕی داواکراوی کابرای چاودێر دابین کەم یان پێی بڵێم کە هەر کارێکت لە دەست دێ کەم تەرخەمی مەکە و هەستە بە جێبەجێکردنی. جگە لەم دوو ڕێگەیە ڕێگە جارەیەکی ترم نەبوو. ناڕەحەتی بە هەمان شێوە شاڵاوی دەهێنا و من سەعت بە سات بۆ دواوە دەڕۆیشتم تا شەوێک لە شەوان کە شەوی یەکشەممە بوو نامیلکەیەکی بچکۆلانەی دیلکارنگیان دایە دەستم کە لە پۆلەکاندا بۆ ڕوبەڕووبوونەوەی نیگەرانی دەخوێنرا. لەو نامیلکەیەدا ڕێگاکانی زاڵبوون بەسەر نیگەرانیدا دەستنیشان کرابوو. نامیلکەکەم پەڕە بە پەڕە خوێندەوە تا گەیشتم بە داستانی ویلیس گاریز کە باسی لە ڕازیبوون و قایلبوون بە خراپ لە خراپتری دەکرد. لەو ساتەدا لە خۆمم پرسی ئەگەر بڕی پارەی دیاریکراو نەدەمە کابرای چاودێری تەڵەکە باز و پەیوەندی بە دادگاوە بکات خراپترین سزا بۆ من چی دەبێت؟ خراپترین شدەوەیە کە زیان لە کارەکەم دەکەوێت، چون من هیچ کارێکی وەهام ئەنجام نەداوە تا بم خەنە نێو بەندینخانەوە. بەڵام بە هەر حاڵ ناو شۆرەتم لەکەدار دەبێت. ئەمە خراپترین ئەنجامی کابرای تەڵەکە بازە کە بە ناچاری دەبێت پێی قایل بم. بەڵام لە دوای ئەوە چی دەبێت؟ هیچ. بەلایانی کەم و لەوانەیە کۆمپانیا زەرر بکات. دوای ئەوە چی دەبێت؟ هیچ. من بەکاریشترەوە سەرقاڵ دەبم. کۆمپانیایکی زۆر هەن کە منیان بەلاوە زۆر پەسەندە، چونکە خاوەن ئەزمون و تەجروبەیەکی زۆرم لە بواری بەڕێوەبردننی کاروباری سوتەمەنی و نەوتدا بە بڕێک پارەی باش دام دەمەزرێنن. هەر کە بەم قۆناغە گەیشتم هەستم کرد حاڵم ڕۆ و باشتر دەڕوە. ئەو ترس و نیگەرانی کە زیاتر لە 3 ڕۆژە دەست لەسرم هەڵناگرێ کەم بووە. دەروونم هەڵگەڕایەوە و ڕۆ ئارامی دەڕۆیشت و بەو پەڕی سەرسوڕمانەوە تێگەیشتم کە دەتوانم باشتر بیر بکەمەوە. بیری خۆمم بۆ هەنگاونانی سێم ڕۆ و چاکسازی خراپترین سەرنجام ئامادە کرد. ئەو جارە وەک ئەوەی فریشتە ئیلهام بە من بڵێ بۆچی سەردانی ڕاوێژکاری یاسایی خۆت ناکەیت؟ بەڵێ دەبوایە ئەو کارم کردایە. پێدەچوو ئەو ڕێگە چارەیەکی بدۆزیایەتەوە کە هەرگیز بە بیری مندا نەهاتبێ. بۆچی پێشترەوە بیرۆکەیم لەلا دروست نەبوو؟ دەبێت دان بەوەدا بنێم کە لە توندی نیگەرانیدا توانای بیرکردنەوەیکی چارەسازم نەبوو. پێشەوە تەنها بیرم لە ئاستەنگەکە دەکردەوە و خەم و پەژارە بواری نەدەدا ڕێگەیەکی چارەساز بە بیرمدا بێ. ڕاستەخۆ بڕیارمدا کەسبەی بەیانەکەی پێش هەر کارێکی تر سەردانی ڕاوێژکاری یاسایی خۆم بکەم. بەڵێ عزیزانم، دوای ئەوە بە بیرێکی سافەوە چوومە ناو نوێنەکەمە و تاسبەی بەبێ پەشێوی چوومە نێو خەوەوە. سەرنجام چی بوو؟ هیچ. بەیانی ڕۆژی دوای ڕاوێژکاری یاساییەکەم پێشبینی کرد کە خۆم سەردانی دادگا بکەم و کێشەکەی لەلا باس بکەم. ئەمرەکەیم بەجێهێنا. کاتێ داستانەکەی خۆمم بۆ دادوەر باس کرد بەو پەڕی سەرسوڕمانەوە ڕوونی کردەوە کە ئەو کەسە چاودێری دەوڵەت نییە و کەسێکی تەڵەکە باز و کڵاوبەردارە کە ماوەیەک لەمەو پێش لەژێر چاودێریدا بووە. پای دادوەری بە تۆمەتی هەڵقۆستنەوە و سوود وەرگرتن لە پایەکانی دەوڵەت
فەرمانی دەستگیرکردنی ئەو تەڵەکە بازەی دەرکرد. ئێستا خۆتان سەرپشک بن. لە بیستنی ئەم هەواڵە چ ڕووداوێک بۆ من هاتە پێش. دوای 3 شەو ڕۆژنیگەرانی ئەم هەواڵە چ کاریگەریەکی ئارامبەخشی بۆ من بەجێهێشت. ئەم بەڕێوەبەری کۆمپانیای دابەشکردنی نەوتا ڕاشکاوانە لە لای مندانی بەوە دانا کە نیگەرانی بواری بیرکردنەوەی نەداوە کاتێتوانی خراپترین قبول بکات مەیدانی نواندنی بیرۆکەکانی بۆ وەڵا بوو. ئەو وتەکانی بەم ئەنجامانە کۆتایی پێهێنا. ئەم ئەزمونە بۆ من بوو بەوانەیەکی هەمیشەیی. تا ئێستا لەگەڵ هەر کێشەیەکدا ڕوبەڕوو دەبمەوە ڕاستەوخۆ پەنادەبەمە بەر یاسای کاری موعجیزە ئاسایی گاریر کە قایل بوونە بە خراپ لە بەرامبەر خراپتر و زەمینەیەک بۆ بیر و هۆشم بخڵقێنم تا ڕێگە چارەیەکی گونجاو بدۆزێتەوە. لەو کاتەدا کە گاریر خاوەنی کارخانەی دروستکردنی شوشەی کریستاڵ بوو و سەرگەرمی چارەسەری کێشە و مەشاکیلی خۆی بوو بە ڕێگە چارەی موعجیزە ئاساکەی کە بۆتانم ڕوون کردەوە، یەکێک لە خەڵکانی نەبراسکا بەبێ ئەوەی لە هەنگاوەکانی ویلیز ئاگادار بێ لە میانی چارەسەری کێشەکانیدا گەشتە ئەنجامێکی هاوشێوەی ئەنجامەکەی ویلیس. ئەم کەسە ناوی ئارل هانی بوو. ئەم سەردەمانێک بوو بە برینداری گەدەوە دەیناڵاند و لە عەزابدا بوو. لەژێر چاودێری 3 پزیشکدا بوو. لە کۆتاییدا پێیان وت کە برینەکەی بە دەرمان ساڕێژ ناکرێ و جگە لەو خواردنانەی کە بۆی دیاریکراوە مافی خواردنی خۆراکی تری نییە. پزیشکەکان جەختیان کردەوە کە دەبێت لەگەڵ ئەم برینەدا خۆی بگونجێنێت و لە تووڕێی و ناڕەحەتی دوورکەوێتەوە. ئەرلهانی خۆی دەڵێ کاری باش و پڕسوودی زۆرم بەهۆی ئەم برینە نەعلەتیەوە لەدەستداوە. کاری ئەوە بوو کە چاوەڕوانی مردن بکە. ئەرلهانی لە کۆتاییدا بڕیاریدا و خۆی یەکلایی کردەوە شایانی باسە هەموو کەسێ ناتوانێت جۆرە بڕیارێکی هاوشێوەی ئەم بڕیارە بدات. ئەو بەخۆی وت من ئێستا زۆر لە تەمەنم نەماوەتەوە. بۆچی ڕۆژگارم بەخۆشی بەسەر نەبەم؟ هەمیشە ئارەزوم ئەوە بووە کە گەشتێک بە دەوری دنیادا بکەم. ئەگەر هەلێکم بۆ بڕەخسێت ئەوە ئەم هەلە جگە لە ئەمڕۆ نییە. ئەرلهانی بلیتی سەفەری بڕی و پێداویستیەکانی ئامادە کرد. کاتێ بۆ خۆحافیزی ڕۆژتە لای پزیشکەکانی بەبێ پەردە و بەڕاشکاوانە پێیانوت ئەگەر پێبنێتە سەفەرێکی لەو شێوە ئەوە دەبێتە خۆراکی نەهەنگ و ماسیەکان چونکە بەزوویی لە ناو کەشتیدا دەمرێت. ئەرلهانی لە وەڵامی پزیشکەکاندا کە ئەوان مەبەستیان ئاگادارکردنەوەی بووتی بە پێچەوانەی بیر و بۆچوونی ئێوەوە من وەسیەتم کردووە بۆ ماڵ و خێزانەکەم کە ئەگەر مردم لە قەبرستانی خانەوادەییدا لە نەبراسکا بمنێژن و هەر ئێستاش تابوتێکم کڕیوە و لەگەڵ خۆمدا دەیبە. وتەکانی هانی لە ڕاستیدا وەڵامیشی تەواو نەبوو بۆ پزیشکەکان. ڕاستی ئەوە بوو کە ئەو تابوتێکی کڕیوە و مەبەستی بوو لەگەڵ خۆیدا بیباتە ناو کەشتێکەوە و ئەو کارەشی ئەنجامدا. ئەووتی لە کاتێکدا ئەگەر لە نیوەی ڕێگادا مردم جەستەم بخەنە نێو ئەم تابوتەوە و بە ئەمانەت بمخەنە نێو ساردکەرەوەی کەشتێکە تا کەشتێکە دەگەڕێتەوە بۆ شوێنی خۆی. بەڵێ هانی بەم شێوەیە سەفەری دەوری دنیای دەست پێ کرد. ئەو کە خۆی لە کۆتایی ڕێگەی ژیاندا دەبینیەوە کە پەلە قاژەی مردنیەتی جیهان دوای مردن بە دڵنیاییەوە لە چاوەڕوانیدایە. وەرجێڕاوی هۆنداوی یەکێک لە شاعیر و فەیلسوفە ئێرانیەکان بە ناوی خیام بوو بۆ ویردی سەرزمانی. ئەو هەر کاتێ تەنها دەبوو لەژێر لێوە بە ئەسپایی دەیوت بزانە کە لە ژیان جیا دەبیتەوە لە ماڵی نهێنیەکاندا لە ناو دەچی مەی بخۆ چونکە دەچیتە ژێر خاک بێ هاودەم و هاوڕێ و یار و یاوەرێ. لەو نامەیەی کە تا ئێستا لەسەر مێزەکەمە دەتوانی تێبگەیت کە هانی لەم سەفەرەدا بێمەی و سەرگەرمی نەبووە. چون نووسی بووی بۆم ویسکی و ڤۆدگام دەکردە لێوانی گەورە و دەم خواردەوە و هیچ کات جگارە لێوەکانمی بەرنەدەدا و هەر خواردنێک کە دەستم کەوتایە دەم خوارد. هەتا ئەو خواردنانەشم دەخوارد کە لە کەشتێکەدا بوون و زۆر زیانیان بۆ گەدا. نیگەرانی ئەوە نەبووم کە ئەم خواردنانە حاڵم خراپتر دەکەن. زیاتر لە هەر کاتێ چێژم لە ژیان وەردەگرت. چون بەخۆمم دەوت کە لەسەر و ڕەنجی ڕەشەوە ڕەنجێکی تربوونی نییە. بۆچی بەهۆی ئارەزووکردنی خواردنی خۆراکێکەوە جەستەم بە تابوت و ساردکەرەوە بسپێرم؟ ئەو ڕاستیش بڵێم کە مسافرانی ناو کەشتێکە لە باو شەپۆلی دەریا دەترسان. بەڵام من کە خۆمم بۆ حاڵەتێکی سەروتر لە دەرگیری شەپۆل ئامادە کردبوو لە ژاوەژاوی دەریا چێژم وەردەگرت و بڕیارمدا بوو کە زەڕێک لە بەرامبەر مردندا لاوازی پیشان نەدەم. ڕۆژانە لە بەشی سەرەوەی کەشتێکە کاتەکانی خۆمم بە یاریکردن و تەماشاکردنەوە بەسەردەبرد. شەوانیش تانیوە شەو لەگەڵ هاوڕێ تازەکانمدا کاتم بەڕێدەکرد. کاتێک کە کەشتێکە لە کەنارەکانی چین و هیندستان لەنگەری دەگرت سەرنجێکی ژیانی خەڵکی ئەو ناوچانم دەدا و لەگەڵ ژیانی خۆم لە ئەمریکا بەراوردم دەکرد. ئەوانە بەو ژیانە فەقیرانەی کە هەیان بۆ ڕازی بوون لە کاتێکدا ئەگەر بەراوردی بکەم دەبێ بڵێم ئێمە لە بەهەشدا دەژیاین و ئەوان لە جەهەنەمدا بوون.
بەراوردکردنی ژیانی خۆم لەگەڵ ئەوانەدا بوو بەهۆی ئەوەی کە ئیحساسێکی نسبی بکەم. کاتێک کە شتێکەمان بە کەناری ئەمریکا نزیک بۆەوە نزیکەی 24 کیلۆ زیادم کرد بوو قەڵەو ببووم. لەبیرم چوو بوو زەمانێک لە دەستی برینی گەدە و برینی 12 گرێ دەتلامە و ئازارم دەچەشت. یەکەمین کارێک کە کردم تابوتەکەم بۆ فرۆشیارەکەی گەڕاندەوە و ڕۆیشتمەوە سەر کارەکەی خۆم. لەو ڕۆژە بەدواوە هەتا جارێک چیە نەخۆش نەکەوتوم. ئەم ڕووداوانە کاتێ بۆ هانی هاتە پێش کە ناوی ویلیس و ڕێسا موعجیزە ئاساکەی نەبیستە بوو. گرنگ لەوەدایە هانی لە کۆتاییدا بە منی وت ئێستا تێدەگەم کە بێ ئیرادە ئەم کارم بە ئەنجام کەیان بە خراپترین سزا کە مردم بوو ڕازی بووم و دوایی بە خەیاڵی ئاسوودە تێکۆشام بۆ چاکسازی و چارەسەری مەشاکیلی خۆم کە مردن بوو. بەبێ مبالغە ئەگەر لە کەشتێکەدا خۆمم دەدایە دەستی جەنجاڵی و نیگەرانی بەدڵنی ئەو جەستەم لە نێو تابوتەکەدا بوو نەک لە پەنای تابوتەکەدا. کاتێک کەشتێکە دەگەشتەوە ئەمریکا بەڵام من بەو پەڕی ئارامیەوە برینی گەدە و مردنم لەبیر خۆم بردبەوە. ئارامی و خوێن ساردی هێزێکی وایان پێبەخشی بووم کە توانیم بەسەر ئەو برینە وەحشەتناکەدا زاڵ بم. بە شێوەیەکی تر خوێن ساردی و تەسلیم بوون بە واقع مەرجی منیان لە چنگی مەرگ دەرهێنا. ئێستا خوێنتەوە گاریر بە سوود وەرگرتن لە ڕێسای قایل بوون بە تاڵترین واقعیت ڕێگری لە زیانێکی گەورە کرد و ئەو بەڕێوەبەری کۆمپانیای دابەشکردنی جۆرەکانی سوتەمەنی و نەوتی لە چنگی پیاوێکی تەڵەکە باز دەرهێنا و هانی لە تابوت و ساردخانە ڕزگاری بوو. باوەڕ ناکەیت بە ئەندازەیەکی وا لە زیانەکانی نیگەرانی و جەنجاڵی تێبگەیت کە بۆ ئێوە سودمەند بێت و شۆڕشێکی پێ هەڵگیرسێنیت. ئایا بە بۆچوونی ئێوە ئەم ڕێسایە توانای چارەسەرکردنی هەندێک لە گرفتەکانی ئێوەی نییە؟ سەرنج بدەرە ئەنجامەکانی ئەم بەشە. ئەگەر جیرۆدەی کارێکی نیگەران هێنەریت ڕێسای گاریر لەم سێ ڕوانگەیەوە بەکاربێنە. یەکەم لە خۆتان بپرسن لەمە خراپتر چی دەبێ؟ دووەم خۆتان ئامادە بکەن بۆ قایلبوون و بەرەنگاربوونەوەی خراپترین ڕوودا و سێ لە کاتی ناڕەحەتی و نیگەرانیدا خەیاڵ و جەنجاڵی خۆتان بەلابردن و چاکسازی خراپتر لە خراپ گرێ بدەن و وا بزانن لەمەش خراپ. بێزاری و نیگەرانی چیمان لێ دەکات؟ پیشەوەرێک ئەگەر ڕێگەی ڕوبەڕووبوونەوەی نیگەرانی نەگرت بێتە بەر بە گەنجێتی دەمرێت. دکتۆر ئەلێکسس کارل. ئازیزانم، لە شەوێک لە شەوەکانی چەند ساڵێک لەمە پێش یەکێک لە دراوسێکان لە ناوەخدا لە زەنجی ماڵەکەی ئێمەیدا. ئەویستی هەواڵی بڵاوبوونەوەی نەخۆشی ئاوڵا بە ئێمە ڕابگەێنێت و ئاگادارمان کاتەوە کە دژی نەخۆشی ئاوڵا خۆمان بکوتین. ئەم دراوسەیە یەکێک بوو لەو 1000 نەفەرانەی کە لەم ساڵەدا داواکاری پێشکەش کرده بوو. بڕیاریدا بوو دانیشتوانی شاری نیویۆرک لە ترسناچی نەخۆشی ئاوڵا ئاگادار کاتەوە. کاریگەری کاری ئەم گروپە هێرشی خەڵکانی ترسنۆک بوو کە چەندەها سەعات لە ڕیزە درێژەکاندا چاوەڕوانیان دەکرد تا سەریان بگات بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم مەترسیە ببنەوە و خۆیان ئامادە بکەن. پرۆسە و کاری کوتانی خەڵکی بە نەخۆشخانەکانی نیویۆرک تەواو نەدەبوو، چونکە بەهۆی زۆری داخوازیەکان لە بنکەکانی ئاگرکوژێنەوە و پۆلیس و کارخانەکان و چەندین شوێنی تر گروپە جیاوازەکان سەرقاڵ بوون. زیاد لە 2000 پزیشک و پەرستار بەبێ وچان و بێگوێدانە ماندوێتی شەو و ڕۆژ کاری کوتاندنیان ئەنجام دەدا. ڕاستی هۆی ئەم پەشێوی و ژاوەژاوی خەڵکە چی بوو؟ هۆی سەرەکی بەهۆی پڕۆپاگەندەی 8 کەس لە نیویۆرکیەکان بوو کە 2 نەفەر لەوانە لە شارێکی وەها گەورەدا بەهۆی ئاوڵەوە گیانیان لەدەست داوە. مردنی 2 نەفەر ئەم هەموو ژاوەژا و ڕاڕایەی بەرپا کردبوو. ئێستا کە ئەم مەبەستە دەنووسم 37 ساڵ دەبێت کە دانیشتووی شاری نیویۆرکم و لەم ماوەیەدا جگە لەو جارە کەس لە دەرگای ماڵەکەمی نەداوە بۆ ئاگادارکردنەوەم لە بەڵایەکی لەو شێوازە لە کاتێکدا کە لەم 37 ساڵی ڕابردووەدا چەندەها نەخۆشی لە ناوبەری وەکو نیگەرانی و خەمۆشی و دڵڕاوچێ کە چەندەها بەرابەری نەخۆشی ئاوڵا خەڵکی لە ناو بردووە. تا ئێستا کەسێک سەردانی نەکردوم تا هەواڵم بداتێ کە زیاتر لە 1 لە 10 ئەمریکایەکان بەهۆی ژیرۆدەیان بە نەخۆشیە دەرونیەکانەوە بە زوویی لە پێدەکەون. بە سەرنجدان لەوەی کە سەرنەکەوتن لە ڕێگری کردنی بڵاوبوونەوەی نەخۆشیەکان دەبێتە هۆی دڵڕاوچێ و پەرێشانی و نیگەرانی، من ئەم بەشە بۆ ئێوە دەنووسم بۆ ئەوەی بتوانن ڕوبەڕووی پەرێشانی و نیگەرانی ببنەوە. پیشەوەرێک ئەگەر ڕێگەی ڕوبەڕووبوونەوەی نیگەرانی نەگرتە بێتە بەر بە گەنجێتی دەمرێت. تەنیا پیشەوەران نین لە کاتی سەرنەکەوتنیان لە ڕوبەڕووبوونەوەی نیگەرانیدا زوو دەمرن و جوانە مەرگ دەبن، بەڵکو ژنانی خانەدان و پزیشکان و ئەندازیاران و چینەکانی تریش
لەم ئافاتە دوورە پەرێز نین. مۆڵەت بدەن ئەزمونێکی تایبەتتان بۆ باس بکەم. چەند ساڵ لەمەو پێش وەک پیشەی هەمیشەییم ڕۆژەکانی پشووی خۆم لەگەڵ دکتۆر ئالف گۆبەر کە لێپرسراوی چەند نەخۆشخانەیەکی پەیوەندیدار بە ڕێگەی ئاسنینی سانتانیا بوو بەگەڕان و سیاحەت بەسەر دەبرد. ڕۆژێ لەگەڵ یەکدا سەبارەت بە کاریگەریەکانی نیگەرانی دەدواین. دکتۆر گۆبەر وتی لە 170 ئەو نەخۆشانەی کە سەردانی پزیشک دەکەن ئەگەر خۆیان لە چنگی ترس و نیگەرانی بێجێ ڕزگار بکەن دەتوانن خۆیان چارەسەر بکەن و تەندروستی خۆیان بەدەست بێنن. هەڵبەتە خەیاڵ نەکەیت کە ئەم ڕێژەیەکی خەیاڵیە. نەخێر بە هیچ شێوەیەک وان نییە. هەتا دەمێ بڵێم کە نەخۆشی ئەوانە لە دانئێشە و هەوکردنی پووکەکان بە ئازارتر و واقیعی ترە. من ناتوانم پڕۆپاگەندە بکەم و بڵێم کە نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەرس و برینداری گەدە و تێکچوونی لێدانەکانی دڵ و بێخەوی و سەر ئێشە و لە کارکەوتنی بەشێک لە ئەندامەکانی لەش بە شێوەیەکی گشتی خەیاڵین. بەڵام چون خۆم 12 ساڵ بە برینی گەدەوە جیرۆ دەبووم ئەوی لەم بارەیەوە دەیڵێم تەجروبیتر و بە ئاگاهێنەرترە. بەنمونە ئەم بیماریە برینی گەدا کە بۆ من ئاشنایە ترس و نیگەرانی دەبنەهۆی گرژبوونی دەمارەکانی گەدا بە شێوەیەک لە کاتی گرژبوون و خاوبوونەوەیدا دەبێتە هۆی دروستبوونی برینی گەدا. هەر لەو کاتەدا کە گوێم لە وتەکانی دکتۆر گۆبەر دەکرد کتێبی تێکچوون و ئاڵۆزبوونی گەدەی دکتۆر مۆنتاکۆم هاتەوەیات. ئەویش بۆچوونێکی هاوشێوەی بۆچوونەکەی دکتۆر گوبری هەبوو. ئەو شتەی کە دەیخۆیت نابێتە هۆی برینداربوونی گەدا بەڵکو ئەو شتەی کە تۆ دەخوات برینێکی بە ئازار دێنێتەکایەوە. دکتۆر ئالوارز کە لە کلینیک مایۆ پەیوەندێکی تونند و تۆڵی لەگەڵ نەخۆشخانەکاندا هەیە بڕوای وایە سەختی و لاوازی نەخۆشی برینی گەدا پەیوەندی بە دەرەجەی هەڵچوونی دەرونیەوە هەیە. بیرۆکەکەی دکتۆر ئالوارز بە ئەزمون و توێژینەوە لەسەر 15,000 نەخۆش بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نەخۆشی گەدا کە پەیوەندیان بە کلینیک مایۆوە کردبوو باوەڕ پێکراو بوو و کاریان پێدەکرد. بە گوێرەی وتەکانی دکتۆر ئالوارز لە 180 ئەوانەی کە سەردانمان دەکەن هیچ بەڵگەیەکی پزیشکیان بۆ نەخۆشیەکانیان نییە. ترس، نیگەرانی، بەخیلی، خۆپەسەندی لە ڕادەبەدەر و نەبوونی لیاقەت و نەبوونی توانای خۆگونجاندن لەگەڵ دەوروبەر هۆکاری سەرەکی برینداربوونی گەدەی ئەوانەیە. بە پشبەستن بە لێکۆڵینەوە دوا بە دوای یەکەکانی بڵاوکراوی لایف برینی گەدە لە نێوان نەخۆشیە ترسناک و کوشندەکاندا پلەی دەیەمی بۆ خۆی تەرخان کردووە. یا بە دەربڕینێکی تر برینی گەدا یەکێکە لە کوژەرانی ئێوە. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ دکتۆر هارولد بین کە یەکێکی ترە لەو دکتۆرانەی کە لە نەخۆشخانەی مایۆ دەست بەکار بوو کە ئەمیش لە کۆبوونەوەی ساڵانەی ئەنجومەنی پزیشکان و نەشتەرگەرانی نەخۆشخانەی پەیوەندیدار بە کارخانەی ئەکریکا ئەم ڕێپۆرتاژەی خوارەوەی خوێندبووە. من خۆم چاودێری 176 نەفەر لە کارمەندانی کارگەکان و پیشەوەرانم گرتبووە ئەستۆ کە تەمەنیان لە نێوان ساڵەکانی 44 بوو. بەرەنجامی چاودێریەکەم ئەوە بوو کە لە 133 ئەوانە جیرۆدەی 3 نەخۆشی بوون: فشاری خوێن، برینی گەدا یاخود نەخۆشی دڵ کە ئەم نەخۆشیانە گەماروی ژیانیانی دابوو و زۆر ناڕەحەتی دەکردن. ئەگەر باش سەرنج بدەیت تێدەگەیت کە لە 133 کارمەندان و دوکانداران جیرۆدەن بە نەخۆشی دڵ و برینی گەدە و فشاری خوێنەوە پێشەوەی بگەنە تەمەنی 45 ساڵی تەشەی ئەجەل ڕیشەیان دەردێنێ. بەڕاست ئەوانە بەچی هیوایەکەوە سەرکەوتن بەسەر ئەم نەخۆشیانەدا بەدەستبێنن؟ ئایا کەسێک کە لە ڕێگەی پێشکەوتنی پیشە و کارەکەیدا ئەنجامێکی جگە لە برینی گەدە و هەڵچوونی دەرونی دەست نەکەوێت دەتوانرێ بە کەسێتێکی سەرکەوت و دابنرێ؟ بەڵێ بەڕێزان لێرەدا دەبێت حەق بدەینە دکتۆر هارولد، چونکە هەتا ئەگەر سەرکەوتن و قازانجێکی زۆری کارەکانی دنیا بدرێتە کەسێک ئایا بەهای ئەوەی هەیە کە لە پێناوی ئەو سەرۆت و سامانەدا سەلامەتی لێبسەنرێتەوە؟ ئەگەر تەواوی دنیاهی ئەو کەسە بێ ئایا شەو لەسەر یەکجێ زیاتر دەخەوێ؟ ئایا لە شەو ڕۆژێکدا زیاتر لە 3 جار دەتوانێت نان بخوا؟ لەزەت و چێژوەرگتن لەم بوارانەوە بۆ کەسێکی هەژار و نەدار زۆر زیاترە و بە دڵنیاییەوە لە کەسێکی دەوڵەمەند ئاسوودەتر دەخەوێت و لە خواردنەکەی چێژێکی زیاتر وەردەگرێت. دکتۆر گوبەر لە وتەکانی دکتۆر هارولد ئەم ئەنجامانەی بۆ من بەدەسێنا. باشتر وایە لە وڵاتی ئالابام و بە فەقیرانە بژیم و پیانۆ لێبدەم تاوەکو لە 45 ساڵیدا سەلامەتی خۆم بە سەرۆکایەتی نەخۆشخانەکانی هێڵی ئاسنی گەورە
یا کارگەیەکی بەرهەمێنەری جگەرە لەدەست بدەم؟ ئاماژە بە جگەرە بەبیری هێنامەوە کە لە کۆتاییدا سەرۆکی کارگەیەکی گەورەی بەرهەمێنەری جگەرە کە ناوبانجێکی جیهانی هەیە لە کاتی سەفەرکردن و گەڕانیدا لە جەنگەڵەکانی کەنەدا دڵی لە لێدان کەوت و لە تەمەنی 61 ساڵیدا ماڵ ئاوایی لە ژیان کرد و سەرۆت و سامانەکەی بە میراتی بەجێهێشت. لەوانەیە ئەم کەسە بەشێکی زۆری سەلامەتی خۆی لەو ساڵانەدا بۆ سەرکەوتنی لە پیشەکەیدا کردبێت بە قوربانی. بە بۆچوونی من ئەم خاوەن کارخانە گەورەیە بەو هەموو سەروەت و سامانەوە بە ئەندازەی باوکی من کە لە وڵاتی میسووری کشت و کاڵی دەکرد و لە تەمەنی 89 ساڵیدا بەبێ دینارێک پاشەکەوت مرد سەرکەوتون نەبوو. هاوڵەکانی مایە و کە ناوبانجێکی فراوانیان هەبوو لە کۆتاییدا ڕایانگەیاند کە زیاتر لە نیوەی چەرپاکانی نەخۆشخانە کەسانێک داگیریان کردووە کە دووچاری نیگەرانی و عەسابن. هۆکاری نیگەرانی و عەسەبیەتی ئەوانەی بەهۆی مایکرۆسکۆپی زۆر ورد و توێژینەوەی زانستیەوە ئاشکرا بوو کە زۆربەی زۆری ئەوانە هیچ گرفتێک لە دەمارەکانی مێشکیاندا بەدی ناکرێ، بەڵکو بەهۆی هەڵچوونی دەرونی، دوورە پەرێزی، پەرێشانی و نیگەرانی، سەرنەکەوتن و نائومێدی و بێزاریەوەیە. سەرنج دەدەینە بیردۆزەکەی ئەفلاتون. گەورەترین هەڵەی دکتۆرەکانەوەیە لە چارەسەری جەستەدا هەوڵ دەدەن بەبێ ئەوەی گۆشەنیگایەکیش بخەنە سەر شیفای ڕۆحی لە کاتێکدا کە جەستە و ڕۆح یەکێکن و ناتوانرێت لە یەک جا بکرێنەوە و بەجیا چارەسەر بکرێن. ڕاگەیاندنی ئەم بیرۆکەی ئەفلاتون زیاتر لە 2500 ساڵی بەسەردا تێپەڕیوە و تازە لێکۆڵەرانی دەرونی و پزیشکە پسپۆڕەکان هەست بە ڕاستی ئەم بیرۆکەیە دەکەن و تازە گەیشتوونەتە ئەم ڕاستیە گەورەیە. بەڵێ خۆشەویستان، بە سوود وەرگرتن لەم جۆرە بیرۆکانە کە ئەمڕۆ بەشێکی تازە بە ناوی پیسیکوسماتیک لە زانستی پزیشکیدا بە توانایەکی تەواوەوە خۆی نیشان داوە. مەفهومی ئەم ڕستەیە و ئامانجی ئەم بەشی دەرمانی جەستە و ڕۆحە بە شێوەیەکی هاوکاتە. پزیشکێک تا ئێستا تەواوی هەوڵی خۆی سەرف دەکرد کە ئەو نەخۆشیەی هاتوۆتە بوونەوە لە ڕێگەی میکرۆب و ڤایرۆسی جۆراوجۆرەوە بناسێت و بۆ ڕوبەڕووبوونەوەیان چارەسەری گونجاو دابنێ. ئێستا ئەم گرنجیە گەیشتۆتە ئاستێک دەتوانرێت بوترێ کە نەخۆشیێکی نەناسرا و شاراوە نەماوەتەوە و هەوڵدان لە ڕێگەیەکی تازەوە سەرچاوەی گرتووە و سەرکەوتن بەسەر نەخۆشیێکی بێ میکرۆبدا واتە نەخۆشیێکی بەبێ هۆیە. لێکۆڵەرەوانی واقعی لە ئێستادا سەرگەرمی ناسینی ئەو نەخۆشیانن کە پێیان وایە بەهۆی هەڵچوونی دەرونی پەرێشانی و نیگەرانی، ترس و بەخیلی و حەسوودی و دوورە پەرێزی، نائومێدی و بێزاری و ئەم جۆرە بابەتانەوە سەرچاوەیان گرتبێ. سەرنجامی ئەم کۆمەڵە ئەگەرچی لەلایەکەوە زۆر سوودمەند بوو، بەڵام بەداخەوە ڕاستێکی دەردناچی ئەو تۆیان خستە پێشچاوی جیهان. ئەو ڕاستێژ ئەوەیە کە لە ناوچوون بەهۆی نەخۆشیە شاراوە دەرونیەکانەوە زۆر بە خێرایی ڕوو لە زیاد بوونە. لە گوزارشەکانی پزیشکان و پسپۆڕانی نەخۆشی ڕۆحی و دەرونی دەخوێنینەوە کە لە هەر 20 کەسێکی دانیشتووی ئەمریکا بەلایەنی کەمەوە کەسێک ماوەی ژیانی لە نەخۆشخانە دەرونیەکاندا بەسەر دەبێت. ئەگەرچی باسی جەنگی جیهانی دووەم پەیوەندێکی ئەوتۆی بە باسەکەمانەوە نییە، بەڵام مەسەلەیەکی پەیوەندیدارە بە سەربازەکانەوە کە ڕاستیەک بۆ ئێمە ڕوون دەکاتەوە کە سەرنجدانی بێسوود نییە. لە شەشدایەکی ئەو کەسانەی کە دەبوایە بەپێی یاسای ئەو ڕۆژانی ئەمریکا لە بەرەکانی جەنگی جیهانی دووەمدا هەبێت دوای پشکنینی پزیشکی بەهۆی نەقسی فکری و ڕۆحیەوە دەبەخشران. ئەم ڕێژەیە لە ڕۆژگارێکدا بوو کە هۆکانی نیگەرانی و ئاڵۆزی ژیان و مەشغوڵی فکر نەگەشت بووە پلەیەکی کردداری کە ئەمەش ئامارێکی زۆر نیگەرانکەر بوو. بە دەستەواژەیەکی ڕوونتر دەتوانرێت بوترێ میلەتێک لە شەشدایەکی هێزی کارای بێسەمەر و هەتا بە سەرباریشی بزانێت مافی خۆیەتی کە نیگەران بێ. هۆی دێوانەی و شێتی چییە؟ لە ڕاستیدا هیچ کەسێک ناتوانێت هۆیەکانی دێوانەی و شێتی بە وردی بە ئێمە ڕابگەێنێ. تەنها خاڵێک کە دەتوانرێت بە پچڕی سەبارەت بە دێوانەی و شێتی بوترێ ئەوەیە. زۆرێک ترس و نیگەرانی بە هۆکاری کارتێکەری شێتی دەزانن بەم شێوەیە کە کەسێک دووچاری پەرێشانی دەبێت و دەترسێت لە ژیانیدا بەهۆی خەشم و تاڵی و ڕەشبینیەوە پەیوەندی لەگەڵ دەوروبەردا بپچڕێنێت و گۆشەگیر بێت و پەنا بباتە بەر دنیای خەیاڵی خۆی. ئەم دنیایە بۆ ئەو هیچ نییە جگە لە مەیدانێکی خەیاڵات. بە پێناسەیەکی ئاشکراتر کەسێکی پەرێشان و نیگەران بە خەیاڵی خۆی ئەم دنیای بۆ پەناگای خۆی دروست کردووە. ئەو دەیەوێت شوێنێکی ئارام و ئاسایش بۆ خۆی بنیاد بنێت تا لە دیوارەکانیەوە ڕێ بە هاتنە ناوەوەی پەرێشانی نەدات و سەهۆڵی نیگەرانی و پەرێشانی لە چوار دیواری ئەو دنیایەدا بتوێنێتەوە.
ئێستا کە سەرقاڵی نووسینی دێڕەکانی کتێبێکم بە ناوی بەرگری لە نیگەرانی بکە و سالم و ڕاحەت بژی، کتێبەکەی پودۆڵسکی کە لەسەر مێزەکەمە پەڕەپەڕە هەڵی دەدەمەوە، ناویشانی بەشەکانیش بۆ ئێوە دەنووسم. نیگەرانی چی بەدڵ دەکا؟ فشاری خوێن بەهۆی نیگەرانیەوە سەر هەڵدەدا. بۆ هەیە ڕۆماتیزم دەستکەوتی ڕاستەوخۆی نیگەرانی بێ، وابزانم پێویست بە ڕوونکردنەوەی ناونیشانەکانی بەشەکانی ئەم کتێبە ناکە. کتێبێکی تر بە ناوی مرۆڤ دوژمنی خۆیەتی بە قەڵەمی دکتۆر کارل مینجر دێتە بیرم کە نووسەر لەو کتێبەدا بە دوور و درێژی باسی ئەو تاوانە گەورەیە دەکا نیگەرانی کە مرۆڤ سەبارەت بە گیانی خۆی دەیکا. تەنها شتێک کە دەتوانم لەم بارەیەوە بڵێم ئەوەیە، ئەگەر دەتەوێت دەست لە وێرانکاری خودی خۆت هەڵگریت ئەم کتێبە بخوێنەرەوە. ڕاستی کاولکاری بۆچی؟ مەگەروانیە کە نیگەرانی دەتوانێت هەتا کەسانی خۆڕاگر و بەتوانە و بەغیرەتیش نەخۆش بخات و لە ناویان ببات؟ ئەگەر ئەم بیرۆکەیە ڕاست بێت، ئەوە نیگەرانی جۆرێکە لە جۆرەکانی کاولکاری کە دەرهەقی خۆمان ئەنجامی دەدەین. سەرچاوەیەکی نیگەرانی سەبارەت بە ژەنڕاڵ گراند لە کۆتایی شەڕی ناوخۆی ئەمریکادا ڕاستی دۆزیەوە. ماوەی 9 مانگ، بەڵێ ماوەی 9 مانگ دەبوو کە هێزەکانی ژێر فەرماندەی ژەنڕاڵ گراند ناوچەیەکیان بە ناوی ڕیچمۆند گەمارۆدا بوو. هێزەکانی ژێر فەرماندەی ژەنڕاڵ، هێزەکانی ژێر فەرماندەی ژەنڕاڵی بە جلوبەرجی دڕا و سکی برسیەوە چێژی تێکشکاندنیان چەشتە بوو، دەستە دەستە پاشەکشیان دەکرد. هێزە بەجێماوەکان لە چادرگەکەی خۆیان دەکارێکی تریان جگە لە گریان و بێزاری و نیگەران بوون بۆ حاڵی خۆیان نەبوو. کۆتایی کار نزیک دەبەوە. هێزەکانی ژەنڕاڵی ئەمبارەکانی لۆکە و تووتنیان ئاگردا لەگەڵ جبەخانە گرنگەکانیاندا تا بەردەستی دوژمن نەکەون. کە شەو داهات دووکەڵ و ئاگر ئاسمانی داپۆشی. هێزەکانی ژەنڕاڵی لە پەنای تاریکی و دووکەڵدا شاریان چۆڵ کرد. لە لایەکی ترەوە گراند لە هەموو لایەکەوە بە دوواداچوونی کردبوو لەبەر خاتری پێشڕەوی زیاتر پەیوەندی لەگەڵ هێزەکانی دواوەدا پچڕابوو. لەم کاتەدا هێزەکانی دوژمن ڕوبەڕوو هێرشیان بۆ هێنا و هێڵی ڕێگەی ئاسنینیان پێش گەیشتنی شەمەندەفەرە بار هەڵگرەکان پچڕاند. شەمەندەفەرەکانیان خستە ژێر ڕچێفی خۆیانەوە. ژەنڕاڵ گراند بەهۆی سەرێشەیەکی توندەوە ئازاری دەچەشت لە تاو ئازاردا هەتا نەیدەتوانی بەباشی بەرپەی خۆی ببینێت. بە ناچاری لە سەنگەرێکدا لە کۆتایی هێزەکەیدا گیرسایەوە. لێرەدا یەک بە یەک بە بیرەوەریەکانی خۆیدا دەچۆوە، لە بیرەوەریەکانی دەخوێنینەوە. تەواوی شەو قاچم لە ناو جیراوەی ئاوی گەرم و خەردەلدا دانابوو. بۆ ڕزگاربوونم لە سەرێشە تۆزی خەردەلم لەسەر دەست و پشت و ملم دانابوو. ومێدەوار بووم بەم شێوەیە تا پێش خۆڕەڵاتن لە ئازارەکەی کەم دەبێتەوە. بەڕاست ئایا ژەنڕاڵ گراند بەم فێڵ و تەڵەکەیە لە دەرد و ئازار ڕزگاری بوو؟ بەدڵنیاییەوە ڕزگاری بوو، بەڵام نەک بەهۆی خەردەل و ئاوی گەرمەوە، بەڵکو شیفاکەی سوارچاچێک بۆی هێنا کاتی خۆی گەیاندە لای ژەنڕاڵ نووسراوێکی پێبوو کە تەسلیم بوونی ژەنڕاڵی دوژمنی لە خۆ گرت بوو. ژەنڕاڵ گراند لە درێژەی بیرەوەریەکانیدا دەنووسێت. کاتێک کە سوارچاکەکە نامەکەیدایە دەستم هێشتا لەسەر ئێشەدا دەمناڵاند، بەڵام بەهۆی ئەوەوە کە لە ناوڕۆکی نامەکە گەیشتم ئازارەکەم لەبیر کرد و دوای چەند ساتێک بەو پەڕی سەرسوڕمانەوە بینیم کە هیچ شوێنەواری ئازارێ لەسرمدا نییە. ئاشکرایە کە نیگەرانی و ڕاڕایی و ناڕەحەتی ئاعساب بووبوونە هۆی سەرێشەیەکی توندی ژەنڕاڵ. کاتێک کە جۆش و خرۆشی باوەڕ بەخۆبوون و بیستنی هەواڵێکی شادی بەخش و سەرکەوتن هاتە ئاراوە، سەرێشەکەش لە ناوچوو. 70 ساڵ لە ڕووداوی سەرێشەکەی ژەنڕاڵ گراند تێپەڕی بوو کە هەنری مۆرگنتا وەزیری دارایی ڕۆزفڵد تێگەیشت کە نیگەرانی دەتوانێت بە شێوەیەک تاکتێک بشکێنێت کە جێژ و سەرگەردانی بکات. ئەو لە بیرەوەریەکانی ڕۆژانەی خۆیدا دەنووسێ. کاتێ سەرۆک کۆمار بۆ بەرزکردنەوەی نرخی گەنم ڕۆژانە دەستوری کڕینی 2,400,000 فەردەگەرمی دەرکرد، بە ئەندازەیەک دووچاری ڕاڕایی و نیگەرانی بوو کە دەوروبەرەکەی خۆشی نەدەبینی. ڕۆژانە 2 سەعات دوای نانی نیوەڕۆ بەبێ ویستی خۆی وەکو کەسێکی حەپەساو دەچوە خەوەوە. بە خوێندنەوەی داواکاریەکانی ئەم قەبیلێ و ئەزمونەکانی شەخسی خۆم هەر کاتێ بمەوێ بزانم نیگەرانی چی لە خەڵکی دەکات، بە پێویستی نازانم پەنا ببمە کتێبخانە و یا دەست بە دامێنی پزیشکەکان بم. تەنها ئەوەندە بەسە لە پەنجەرەی بینایەکەوە کە لە یەکێ لە ژوورەکانیەوە سەرگەرمی نووسینی ئەم کتێبم سەیری دەرەوە بکەم و بە بینایەک کە لەوبەری شەقامەوە بە تەواوی بەرامبەر پەنجەرەکەی منە و خاوەنەکەی بەهۆی نەخۆشی شەکرەوە جیرۆدەیە سەرسام ببم. بەسەرهاتی دراوسیەکەم بەم شێوەیەیە. ماوەیەک لەمە و پێشکاتێکە
سەهامبۆرس تەنەزولی کرد و دەستی لە فەرمانڕەوایی کێشایەوە ڕێژەی شەکرد لە خوێنی دراوسێ خۆخۆر و نیگەرانەکەی من ڕووی لە زیادبوون کرد. نازانم بۆچی ئەم ڕستەی مونتن فەیلسوفی ناوداری فەڕەنسی کە لە کاتێکدا کە پۆستی شارەوانی وەرگرت هاتە سەر زمانی. بەلامەوە جوانە و دڵم نایەت لە بیری بکەم. مونتن دوای ئەوەی بەناو نیشانی سەرۆکی شارەوانی هەڵیان بژارد بە هاوشاریەکانی وت: تامەزرۆیەکی زۆرم هەیە کە لە دوولاوە بیگرمە دەست و ئەو کارانەی کە شایستەی ئەم شارەی ئەنجامی بدەم، بەڵام بە تەواوی ئەو تامەزرۆیەی کە هەمە ئامادە نیم سی و جگەری خۆم لەم ڕێیەدا دابنێم. مونتن فەیلسوفێک بوو دەیزانی نیگەرانی چی لە مرۆڤ دەکا، بەڵام دراوسێکەی من ئەم شتانە نازانێ. دراوسێ تەماحکارەکەی من پایەداری و لە کارکەوتنی بۆرسا ڕاستەوخۆ تێکەڵ بە خوێنی خۆی دەکا. سەرسام نەبیت ئەگەر بڵێم ئەم کەسە دەستی کردن بەخۆی لە پێی خست. نیگەرانی دەتوانێت ببێتە هۆی ڕۆماتیزم و نێوانی جومگە و کەسی نیگەران لەسەر گالیسکەی دەستی دابنیشێنێت. مۆڵەت بدەن بیرروڕای دکتۆر ڕۆسل سیسیلتان بۆ باس بکەم کە لە مامۆستایانی بە ئەزموونی پەیمانگای پزیشکی کۆرنلەوە یەکێکە لە پسپۆڕە بەناوبانگەکانی ڕۆماتۆلۆژی. دکتۆر ڕۆسل سیسیل دەڵێت ناکامی لە زەواج، خەمی نەبوونی، تەنیایی، نیگەرانی و ئازاری درێژخایەن هۆکاری کاریگەری دروستبوونی هەڵاوسان و ئازاری جومگەکانە. ئاموتەیە لە زمانی پسپۆڕێکی تێگەیشت و زۆر وردەوە وەرگیراوە، لەبەرەوە نابێ ڕوبەڕووی بیتەوە و دژایەتی بکەیت. ڕوونکردنەوەکەی دکتۆر ڕۆسل سیسیل بەم شێوەیە تەواو دەبێ. وابیر نەکەیتەوە کە تەنها و تەنها بە شێوەی هەڵاوسان و ئازاری جومگەکان خۆی نیشان دەدات. نەخێوان نییە. ئەم نەخۆشیانە لە هەر ئان و ساتێکدا بە شێوازی جۆرا و جۆر خۆیان نیشان دەدەن. بەڵێ ئازیزان، مەبەستی دکتۆر سیسیل ئەوەیە کە نیگەرانی و ڕاڕایی کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بە هەڵاوسان و ژانی جومگەکانەوە. سەرنج بدەرە حاڵەتێک کە بەسەر یەکێک لە دۆستەکانم داهاتووە. ماوەیەک لەمەوبەر هاوڕێکەم تووشی هەرەسێکی مادی گەورە بوو لەلایەکەوە. لەلایەکی تریشەوە کارخانەی دابەشکردنی غازلولەی غازی ماڵەکەی بڕی و بانقیش لە دانی ڕەهنی ئەو بینایی کە ماڵەکەی ئەوی تێدا بوو پاشگەز بووە. لەم جیرۆدەیەدا ژنەکەی کوت و پڕتوشی نەخۆشی هەڵاوسانی جومگەکان بوو. بە خێرایی سەردانی پزیشکی کرد و پزیشکەکان دەرمانی گونجاو و پارێز و ڕژێمی خۆراکیان بۆ دانا، بەڵام هیچ لە ئازارەکەی کەم نەکردەوە. ئەم نەخۆشیە بەم شێوە دەردناچیە مایەوە تا کاتێ کێشەی مێردەکەی بە تەواو چارەسەر کرا و لە هەموو ڕوانگەیەکەوە سەرکەوتنی بەدەستێنا. کاتێک کە کاری مێردەکەی ڕەونەقی پەیدا کرد و لە ژیاندا سەروەت و سامانێکی زۆری پێکەوە ناو لەو هەرەسە مادیە ڕزگاری بوو، نەخۆشی خێزانەکەی خۆی بۆ خۆی لە ناو چوو. دکتۆر گۆنیل لە ئەنجومەنی پزیشکی ددانی ئەمریکا ڕایگەیاند خەمونیگەرانی دەبنەوەی خراپبوون و هەڵوەرین و ڕزینی ددانەکان. بەڵگەش ئەوەیە قەلەقی و حەساسی کە لە نیگەرانی و ترسەوە دروست دەبن هاوسەنگی کالیسیۆم لە لەشدا تێک دەدەن و واتای تێکچوونی هاوسەنگی کالیسیۆمی لەش خراپبوون و هەڵوەرینی ددانەکانە. بەڵێ خۆشەویستان، دکتۆر گونیل بەهۆی ئەم بەڵگەیەوە ئاشکرای کرد نەخۆشێکم هەبوو پێشەوەی پەیوەندی بەمنەوە بکات ددانەکانی سالم و بێعەیب بوون. لە ناکاو هاوسەری ئەم پیاوە کە یەکتریان زۆر خۆش دەویست نەخۆش کەوتو بۆ ماوەی 3 هەفتە لە نەخۆشخانەدا لەژێر چاودێریدا مایەوە. لە ماوەی ئەم 3 هەفتەیەدا 9 ددانی سالمی مێردەکەی دووچاری هەڵوەرین و کرمۆڵی بوون. کرمۆڵبوونی ددانی بەم خێراییە هیچ هۆیەکی جگە لە نیگەرانی و ڕاڕایی نەبوو. نازانم سەرنجت لە ژیانی کەسانێک داوە کە ڕژێنی ڕێکخەری کاری ڕۆژانیان زیاد لە ئەندازە کار دەکات. من کەسانێکی لەم شێوەیەم بینیوە و دەتوانم حاڵی ئەوانتان بۆ بەیان بکەم. ئەو کەسانە زۆربەی کاتەکان دووچاری لە زۆچی ئەندام و ماسوولکەکان دەبن، وەکو مردوویەکی لە گۆڕ دەرهاتوو دێنە پێشچاو. توندی و لاوازی حاڵەتی ئەوانە پەیوەندی بە زۆر و کەمی دەردانی ڕژێنەکانەوە هەیە. بە هەر شێوەیەک دەردەری ڕژێنەکان کە دەبێت کارەکانی ژیان بۆ جەستەیەک ڕێبخەن لە هاوسەنجی تێپەڕیوە. لەدانەکانی دڵ زۆر خێرا دەبن. جەستەش وەکو کوورەیەکی ئاگر کە دەرگایان کردبێتەوە لە جۆش و خرۆشدایە. لە حاڵەتێکی ئاوادا ئەگەر بەدا و دەرمانیان نەشتەرگەری ڕێگری لەو جۆرە ڕژێنە نەکەیت، مردن زۆر بە خێرایی دەگاتە لات. ماوەیەک لەمەوبەر چوون بۆ لای یەکێک لە دۆستەکانم کە تووشی نەخۆشی غودەی دەرەقی بوو لە فیلادلفیا. مەبەستم بوو بیبەمە لای پزیشکێکی پسپۆر لەو نەخۆشخانەیەدا کە دەمناسی. ئەو پزیشکەی کە من مەبەستم بوو دۆستەکەم ببەمە لای تا ئەو کاتە 38 ساڵی تەواو کردبوو بە بەردەوامی سەرگەرمی چارەسەرکردنی ئەو نەخۆشانە بوو.
تۆ بزانیت پسپۆڕێکی ئاواکارە بە ناوی پند و ئامۆژگاریەوە چڕستەیەکی لە ژووری چاوەڕوانیدا هەڵواسی بێت. پێویست ناکات زۆر خۆتان بخەنە زەحمەت بۆ گەڕان بە دوای ئەو ڕستەیەدا. من ئەو ڕستانەم بینی کە لەسەر پارچە تەختەیەکی تاشرا و هەڵکۆڵرابوون. لە پشتی پاکەتێکەوە نووسینمەوە و تا ئێستاش بۆ خۆی بۆ ئێوەی دەنووسمەوە. پشودان و شادومانی. هۆکارە کاریگەرەکانی پشودان و شادومانی چییە؟ هۆکارە کاریگەرەکان لە بەدەستێنانی پشودان و شادومانی خەو، مۆسیقا و پێکەنینە. باوەڕت بەخوا و توانای خوا هەبێ. خۆڕاهێنان بۆ باشخەوتن، خۆشویستنی مۆسیقا، شانبەشانی شادومانی و گاڵتە و گەپ ژیان بەڕێ بکە. ئەگەر پەیڕەوی ئەو خاڵانەی سەرەوە بکەیت دەستکەوتەکەی خۆشبەختی و سەلامەتیە. یەکەمین پرسیاری پزیشکەکە بۆ دۆستەکەی من ئەمە بوو: چ پەرێشانیەکی دەرونی بۆتە هۆی ئەم حاڵەتە؟ هەر ئەم پرسیارەی پزیشکەکە دۆستەکەمی ئاگادار کردەوە کە ئەگەر نیگەرانی لە خۆت بە دوور نەگریت دەبێت چاوەڕوانی نەخۆشی ترسناکی وەکو نەخۆشی شەکرە و نۆبەی دڵ و برینی گەدە بکەیت کە پەیوەندێکی ڕاستەوخۆیان بە نیگەرانیەوە هەیە. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ مرل ئۆبرۆن ئەستێرەی ناوداری سینەماییدا دەیوت کە هەرگیز نیگەران نابێ لەبەرەوەی دەزانێت کە جوانی و ڕازاوایی یەکێکە لە مەرجە سەرەتاییەکان و زەروریەکان بۆ ئەستێرەیەکی سینەمایی کە نیگەرانی نابوتیان دەکا. سەبارەت بە ساڵبوون بەسەر نیگەرانیدا بە منی وت: لە سەرەتاوە کە دەمویست بچمە ناو دنیای سینەماوە زۆر ناڕەحەت بووم. تازە لە هیندستانەوە بۆ لەندەن هاتبووم کەسم نەدەناسی. لە لەندەن بەدوای بەدەستێنانی کارێکدا دەگەڕام. چەند جارێک سەردانی دەرهێنەری فیلمەکانم کرد، بەڵام هیچ کامیان پەسەندیان نەکردم. پارەم تەواو بوو. ماوەی 2 هەفتە تەنها بە پسکیت و ئاوسکی خۆمم تێر دەکرد. لەو ساتانەدا تەنها نیگەرانی نەبوو کە ئازاری دەدام، برسیەتیشی بۆ زیاد بوو. بە خۆمم دەوت: کچەتی و تۆ هەرگیز ناچیتە ناو دنیای سینەماوە، چونکە ئەزمونێکت نییە و تا ئێستا لە هیچ فیلمێکدا بەشداری نەکردووە. بۆ سەرکەوتنت جگە لە ڕوومەتێکی جوان چ شتێکی ترت هەیە کە نمایشی بکەیت؟ کاتێ لە خەیاڵمدا ئاماژەم بە جوانی خۆم کرد، ڕاستەوخۆ ڕووم لە ئاوێنە کرد. کە ڕوبەڕووی ئاوێنەکە بوومەوە تێگەیشتم کە نیگەرانی چی لەو جوانی من کردووە. سەرچولۆچێکی زۆر لە ڕوومەتمدا دەرکەوت بوو کە بە تەواوی کاریگەری نیگەرانی و پەرێشانی بوو. لەو کاتەدا بوو کە بەڵێنمدا بە خۆم بە هەر شێوەیەک بووە دەبێت ڕێگری لە نیگەرانی بکەم، چونکە ئەگەر ئەم کارە بە ئەنجام نەگەێنم تەنها سەرمایەیە کە هەمە بۆ چوونە ناو سینەما لە دەستی دەدەم. خانمی هونەرپیشە ڕاستی دەوت: هیچ شتێک ناتوانێت بە ئەندازەی نیگەرانی کار بکاتە سەر جوانی ڕووساری ئافرەتێک. نیگەرانی ڕوومەت چورچولۆز دەکات و دەبێتە هۆی ئەوەی کە لە خەمی جوانی لە دەستچووماندا خەمگین بین. حاڵەت و گرژومۆنی و عەبوسی یەکێکە لە تایبەتمەندیەکانی نیگەرانی و دوا بە دوای ئەوە مووی سەر بە خێرایی سپی دەبێ. لە هەندێک لایەنی تریشەوە نیگەرانی دەبێتە هۆی هەڵوەرینی موو و هەتا توانای گۆڕینی ڕەنگی پێستی هەیە و زیبکەی لەسەر دروست دەکات. کوشندەترین نەخۆشی لە ئەمریکا نەخۆشی دڵە. ئەمریکا لە جەنگی جیهانی دووەمدا 300,000 کەس لە مەیدانەکانی شەڕدا لەدەستدا. لە کاتێکدا هەر لەو ماوەیەدا 2 ملیۆن کەس بەهۆی نەخۆشی دڵەوە گیانیان لەدەستدا. زیاتر لە نیوەی ئەوانە لە ئەنجامی نیگەرانی و نەشارەزایی لە ژیانی پەرێشان و ناڕەحەتکەر دووچاری نەخۆشی دڵ بوون. ویلیام جیمز وتێکی زۆر جوانی هەیە کە باسکردنی بێسوود نییە. لەوانەیە خوای گەورە بەتەوبە و پەشیمانی دەستبەردارمان بێت و لە تاوانەکانمان خۆش بێ، بەڵام دڵنیابن کە زنجیرەی تووڕەبوون ئەعساب دەستبەردارمان نابێ. خاڵێکی سەرنجڕاکێشی تر سەبارەت بە ژیانی خەڵکی ئەمریکا ئەوەیە کە ئەو کەسانەی کاری خۆکوژی ئەنجام دەدەن زۆر زیاترن لەو نەخۆشانەی کە بەهۆی 5 نەخۆشی ترسناکەوە لە ناو دەچن. بەڕاست بۆچی وایە؟ وەڵامی ئەم بۆچیە جگە لە نیگەرانی نییە. پێدەچێت ئێوەش لە داستانەکاندا خوێندبێتتانەوە کاتێک کار بەدەستانی حاکمی ستەمکاردەیان ویست کەسانێک ئەشکەنجە بدەن دەست و پێیان دەبەستنەوە و دایانخستنە ناو ئەمبارێکی ئاوەوە و پاشان دڵۆب ئاویان دەکرد بەسەریاندا بە شێوەیەک کە ماوەی نێوان دڵۆپەکان وەک یەک وابوون. دوای ماوەیەک ئەوەندە حەساسیت دەهاتە ئاراوە کە هەر دڵۆپە ئاوێک وەکو لێدانی پیکێک لە مێشکی ئەشکەنجە دراوەکەدا دەنجی دەدایەوە، لە کۆتاییدا ڕوو بەشێتی ڕاپێچی دەکرد. ئەم جۆرە ئەشکەنجەیە لە زۆربەی وڵاتەکاندا باوە. لە ئیسپانیا لە کاتی پشکنینی بیر و باوەڕی خەڵکیدا و لە ئەڵمانیا هیتلەر نمونەیەکی زۆری لەم جۆرە ئەشکەنجەیی پیادە دەکرد کە دەبۆ هۆی مردنی خەڵکی. بەڵێ خۆشەویستان، سەردەمێک کە منداڵ بووم و لە مەزرعەی خۆمەندا لە ویلایەتی میسوری دەژیام، ڕۆژانی یەکشەممە لە مەراسیمی مەزهەبیدا بەشداریم دەکرد.
بەبیرهێنانەوەی ئاگری دۆزەخ و سزای تاوانباران لەو دنیا ئەوەندە ئازارم دەسەشت کە هەندێک جار لە هۆش خۆم دەچووم. بەڵام ئێستا کە گەورە بووم ئەوەم بۆ ڕوومبۆتەوە کە جەستەی هیچ کەسێک بە ئاگر ناسووتێت لە دنیادا. تەنها ئاگرێک ئاگری نیگەرانیە کە جەستە و ڕوحمان دەسووتێنێ و لە ناویان دەبات کە تا ئێستا کەس لێی بە ئاگان نییە. تۆ ئەگەر دووچاری نیگەرانی درێژخایەنی و توانای ڕوبەڕووبوونەوەت نییە، دڵنیا بە دەبێ پێشوازی لە نەخۆشیە ترسناکەکان بکەیت. لە هەبوونی نیگەرانی درێژخایەن یەکەمین میوانی ئێوە ئانژین دووپواترینە کە دەتوانیت دەردەکەی لە پزیشکەکەی خۆت بپرسیت. جگە لە ئازار، خەتەری دابڕین لە ژیان لە نەهامەتیەکانی ئەم نەخۆشیەیە. بۆ گەیشتن بە ئامانج واتە زاڵبوون بەسەر نیگەرانیدا، گوێ بۆ وتەکانی دکتۆر ئالەکسیس ڕادێرە. ئەگەر لە شارێکی چڕوپڕ و قەرەباڵغدا بتوانیت ئارامی دەرونی خۆت بپارێزیت، ئەوە لە نەخۆشی ئەعساب و دەرونی بە دوور دەبیت و ژیانێکی ئاسوودەت دەبێ. ئایا تۆ دەتوانیت لە شارێکی پڕژاوەژاودا ئارام بیت؟ من دەڵێم ئەگەر مرۆڤێکی بەهێز و بە ئیرادە بیت، بەڵێ. مرۆڤ خاوەنی هێزێکی ئەوتۆی بەرگریە کە دەتوانێت لەگەڵ سەختترین و پتەوترین فلزدا ڕوبەڕوو بێتەوە، بەمەرجێ بیەوێت. ئەگەر تەوێت دەتوانی بەسەر دژوارترین نیگەرانیدا زاڵ بیت. توورو لە کتێبە هەمیشە زیندوەکەیدا والدن دەنووسێت لەم بابەتە درەوشاوەتر ناتوانرێت تەسەوور بکرێت کە مرۆڤ خاوەنی هێزێکی ئەوتۆیە کە دەتوانێت بە هەوڵدان و تێکۆشان بەختەوەری لە ژیانیدا دەستەبەر بکە. خۆشەویستانم، ئەگەر کەسێک لە ڕوانگەی خەون و خەیاڵاتەوە پێشڕەوی بکات و هەوڵ بدات خەیاڵاتەکانی خۆی بگەینێتە قۆناغی کارکردن و تەعەمەلی، بەهۆی ئەم توانایەوە لە ساتەکانی ژیانیدا سەرکەوتنێک بەدەستدێنێ کە جێگەی باوەڕ نییە. زۆرێک لە ئێوە هێزێکی شاراوەی دەرونی زیاترتان هەیە لە ئەلگا. ئەگەر ئەلگا توانی بێتی لە حاڵەتێکی ترسناکدا دەریای نیگەرانی لە خۆی دوور بخاتەوە، ئەوە ئێوە بەهۆی بوونی ئەو هێزە شاراوە دەرونیەوە لە ئەو سەرکەوتوتر دەبن. ئەلگا لە نامەیەشیدا بۆ منی نووسی 8 ساڵ و نیو لەمە و پێش منیان مەحکوم بە مەرگ کرد. مەرجێکی تەدریجی ڕەنجهێنەر. ئەم ڕەنجە لە سەرەتانەوە سەرچاوی دەگرت. هاوڕێکانی مایۆ کە بەناوبانگترین پزیشکانی ئەو ناوچەیە بوون بڕیاری مردنی منیان دەرکرد و منیان بە کۆڵانێکی داخرا و ڕێنمایی کرد. کۆتاترین مەنزڵگای من لەم گەشتەدا مەرگ و نەبوونی بوو. من گەنج بووم و نەمدەویست بمرم. لە ناومێدێکی تەواودا تەلەفۆنم بۆ پزیشکی چارەسازم مکانفری کرد. بە گریانەوە حاڵی خۆم بۆ ڕوون کردەوە. دکتۆر بە پەلە سەرزەنشتی کردم و وتی: ئەلگا چ باسە؟ کەمێ خۆڕاگەر بە. دڵنیا بە ئەگەر تەوێت ئەم هەموو بێتاقەتیە بکەیت، ڕێگەیەکی تر جگە لە مردن لە بەردەمدا نییە. تۆ مافی خۆتە ئەمڕۆ بە خراپترین سەرنجام گەیشتوت، بەڵام بەڕاستیەکان قایل بە و نیگەرانی لە خۆت دوور بکەرەوە، لە بیری چارەسەردا بە. من لێرەدا هاتمە سەر خۆم و سوێندم خوارد. سوێندێک کە وەکو درەخت ڕەگوڕیشەی لە قوڵایی ناخمدا داکتا. بەڵێنم بە خۆمدا کە چیتر نیگەران نەبوو نەگریم، تەنها دەمەوێت زیندوو بمێنم. بۆ چارەسەری نەخۆشانی ئاسایی ڕۆژانە 10 خولەکونی و تیشکیان بەکاردەهێنا، بەڵام من هەر ڕۆژەی 14 خولەکونی و دەرمان و تیشکم بۆ ماوەی 45 ڕۆژ تەحمل کرد. ئەوەندە لە ڕوولاواز بووم کە ئێسقانەکانم لە ژێر پێستەوە دیار بوون. ڕەنگی پێستم سەر هەڵگەڕا بوو. بەم هەموو نەهامەتێشەوە تەنها جارێک ڕێگەم بە نیگەرانی نەدا و نەگیریام. بە هەر شێوەیەک بواە خۆمم ناچار دەکرد کە پێ بکەنم. هەڵبەتە ئەوەندە جێل نیم کە وابزانم ئەو پێکەنینە ناچاریانە بووە هۆی دەرمانی من، بەڵام ئەمەش جێگەی باوەڕە کە ئەو پێکەنینە ناچاریانە بووبوونە هۆی ڕێگریکردن لە هاتنە ناوەوەی نیگەرانی. بە هەر حاڵ من شیفای تەواوم لە سەرەتانێکی کوشندە بەم شێوە تاقی کردەوە. باوەڕکەن هیچ کات بە ئەندازەی چەند ساڵی ئەخیرواتە دوای چاکبوونەوەم سالم و شاد نەبووم. هیچ کاتەم وتەی دکتۆر مکانفری لەبیر ناکەم کەوتی: خۆڕاگەر بە. دڵنیا بە ئەگەر تەوێت ئەم هەموو بێتاقەتیە بکەیت، ڕێگەیەکی تر جگە لە مردن لە بەردەمدا نییە. تۆ مافی خۆتە ئەمڕۆ بە خراپترین سەرنجام گەیشتویت، بەڵام بەڕاستیەکان قایل بە و نیگەرانی لە خۆت دوورکەوە، لە بیری چارەسەردا بە. ئەم بەندەش بە دووپاتکردنەوەی وتەکانی دکتۆر ئالەکسیس کارل دەگەیەنینە کۆتایی و بە نەتیجەگیری دەینەخشێنین ئەو ڕاستیانەی کە دەبێ سەبارەت بە نیگەرانی بیانزانیت. فەرمانی یەکەم: ئەگەر دەتەوێت نیگەرانی لە خۆت دوور بکەیتەوە بە شێوەی سر ویلیام ئسلەر هەڵسوکەوت بکە، بەجیا پارێزگاری لە حیسابی هەر ڕۆژێک بکە. ئەمڕۆ تەنها ئەمڕۆیە، پەیوەندی بە دوێنی و سبەی تۆوە نییە. پەرێشانی ئایندە مەبە و خەمی ڕابردوو مەخۆ. هەموو ڕۆژێ تانانی ئێوارە بۆ ئەو ڕۆژە بژی. فەرمانی دووەم: ئەگەر لەگەڵ گیر و گرفتێکدا ڕوبەڕوو بوویتەوە و هەستت بە بێزاری کرد، لە بەرامبەریدا ئاوا کار بە ڕێسا موعجیزە ئاساکەی کاریر بکە.
ئەلیف لە خۆتان بپرسن کە خراپترین سەرنجام چی دەبێ با خۆتان لە ناخەوە بۆ قایلبوون بە خراپترین ئەنجام کە لە کاتی ڕوودانی گیر و گرفتێکدا دێتە پێش ئامادە بکەن. جیم دوای قایلبوون بە خراپترین ئەنجام بە خۆراگریەوە ڕووە و شەڕی لەسەر و تاریکیەوە ڕەنجێکی تر نییە بڕۆ لەم حاڵەتەدا هەرچی بەدەستبێنی سەرکەوتن و سەربەستیە. فەرمانی سێمیش هەمیشە لە بیرت دابێ کە نیگەرانی چ بەڵایەک بەسەر سەلامەتی ئێوەدا دێنێت. دڵنیابن پیشەوەرێک ئەگەر ڕێگەی ڕوبەڕووبوونەوەی نیگەرانی نەگرتە بێتە بەر گەنجێتی دەمرێت. خۆشەویستانم پشبەخوا ئێوەی ئازیز و خۆشەویست هەمیشە لە شادی و دوور لە نیگەرانی و ڕاڕایی دەبن و بۆ هەموو ئەو گیر و گرفتانەی کە ڕۆژانە شەوانە لە کات و ساتەکاندا لە 24 سەعاتەی شەو ڕۆژدا ڕوبەڕووتان دەبێتەوە. پشبەخوا سوودتان لەم چارەسەرە و لە چارەسەرەکانی تر وەرگرتووە. پێویستە خۆمان ڕابهێنین لەگەڵ ئەوەی کە ڕوبەڕووی نیگەرانی ببینەوە و خۆمان ئامادە بکەین بۆ هەر حاڵەتێکی خراپ. بێگومان مرۆڤ دەتوانێت لە هەموو حاڵەتێک ڕزگاری ببێ واتە قوتاری ببێ چونکە ئیرادەی مرۆڤ لە هەموو شتێک گەورەترە. شیکارکردنی نیگەرانی بەڕاست وا دەزانی دیاسای کاری معجیزە ئاسای ویلیس کاریر کە لە بەندی دووهەمدا ئاماژەمان پێکرد دەتوانی ئاستەنگەکانی تایبەت بە نیگەرانی بۆ ئێوە لە ناو ببات؟ بە تەواوەتی نەخێر. ئێستا کە وەڵامەکەی نەخێر و نێگەتیڤە دەبێت بپرسی دەبێت چی بکرێ؟ لە وەڵامی ئەم دو پرسیارەی تۆدا دەڵێن لەگەڵ ئاشنایی و هەڵوێ زۆرگرتن لە سێ قۆناغی بنەڕەت و شیکارکردن و تەحلیلکردنی نیگەرانی پێشتا و توێکردنی ئەو ئاستەنگ و گرفتانە دەبێ خۆت بۆ ڕوبەڕووبوونەوەی جۆرەکانی نیگەرانی ئامادە بکەیت وەکو هەستکردن و پەیبردن بە ڕاستی و حەقیقەتەکان. جوانتر یەکەم هەستکردن و پەیبردن بە ڕاستی و حەقیقەتەکان. دووەم لە قاڵبدان یا شیکردنەوە و تەحلیلکردن و بەدواداچوونی ڕاستیەکان. سێەم خۆیەکلاییکردنەوە و دانانی پیلان و نەخشە و کارپێکردنیان. ئەرستۆ ئەم سێ قۆناغی لە بەرچاو دەگرت و لەوانەکانیدا دەیوتنەوە کەوایە بەڵگەیەکمان بەدەستەوە نییە کە من و تۆش بۆ ڕوبەڕووبوونەوەمان بەرامبەر بەو ئاستەنگ و گرفتانەی کە ژیانی لێکردوین بە دۆزەخ لەم قۆناغەدا سودمەند نەبین و هەنگاوی بۆ هەڵنەگرین. هەستکردن و پەیبردن بە ڕاستی و حەقیقەت. ئێستا بەشی یەکەم کە هەستکردن و پەیبردنە بە ڕاستی و حەقیقەت بەوردی دەیخوێنینەوە و دەچینە بنج و بناوانیەوە تاکو تێبگەین بۆچی پەیبردن بە ڕاستی و حەقیقەت ئەوەندە گرنگە و جێی سەرنجە. پێش گەشتن و پەیبردن بە حەقیقەت و بە ئاگابوون لە داواکاریەکان ناتوانین ئاستەنجێک بە باشی دوورە پەرێز بخەین. بەبێ هەستکردن و پەیبردن بە ڕاستی و حەقیقەت هەوڵدانی ئێمە بۆ زاڵبوون بەسەر ئاستەنگ و گرفتەکاندا جگە لە خۆ ئازاردان و خۆفریودان هیچی تری لێ ناوەشێتەوە. ئازیزانم ئەو ئەزمونەی کە باس کرا ئەزمونی خودی من نییە بەڵکو ئەزمونێکی سەلمێنراوی هربەرت هاکزی جێگری کۆلێجی کۆلۆمبیایە کە بە سوودوەرگرتن لە بیر و باوەڕە لەگەڵ ئاستەنگ و گرفتی زیاد لە 200,000 خوێنکاردا ڕوبەڕوو بۆتەوە و لە زۆربەی کاتەکاندا سەرکەوتنی بەدەست هێناوە. نووسەر دەڵێ لە دانیشتنێکمدا لەگەڵ هاکزدا پێی ڕاگەیاندم پەرێشانی و ناڕێک و پێچی هۆی نیگەرانیە. زیاتر لە نیوەی نیگەرانیەکانی دنیا کەسانێک دەستنە ژێرباریەوە و تەحمولی دەکەن کە هەوڵ دەدەن پێش لە ناسینی ئاستەنگ و گرفت و بەدەستهێنانی زانیاریی پێویست لەو بارەیەوە بڕیار بدەن و پراکتیزەی بکەن. نووسەر دەڵێ من هیچ کات سەبارەت بە گرفتێک کە بڕیارە سێشەممەی داهات و بۆم بێتە پێش کاتی دیاریکرا و پێشوازی لێ ناکەم و بە دوایدا ناچم هەتا بڕیاردان بەبێ کردار بە درێژایی ئەو ماوەیەی کە ماوە تا گەشتنی گرفتەکە بیر و فکری خۆم ساف دەکەم و بەبێ ناڕەحەتی و ئازاردان هەوڵ دەدەم زانیاری پێویست سەبارەت بە گرفتەکە بەدەست بهێنم یا زانیاریەکانم تەکمیلە بکەم. ئەگەر سەرکەوتوو بم تا کاتی ڕوودانی گرفتەکە زانیاریەکانم تەکمیل بکەم ئەوە گرفتەکە خۆی بۆ خۆی لەناو دەچێت. چون وتەکانی هاکس بەلامەوە گرنگ بوو لێم پرسی ئایا ئەم ڕەوشە دەتوانێت نیگەرانی بێهودە لە ئاستەنگ و گرفتەکان دوور بخاتەوە؟ هاکس بەبێ پەردە و ڕاستە و خۆ وەڵامی دایەوە وتی بەڵێ وا دەزانم ئەو جەسارەتەم هەبێ کە بڵێم نیگەرانی لە ژیانی مندا واتاو مەفهومی نییە.
ئەم بابەتەشم دەستگیر بووە کە ئەگەر کەسێک کاتی خۆی بۆ ناسینی گرفت و بەدەستهێنانی زانیاری لەبارەیەوە سرف کە ئەوە گرفتەکە خۆی بۆ خۆی لەناو دەچێ و لە ئەنجامیشدا نیگەرانی نایەتەکایەوە. هەڵبەتە دەبێت زانیاری سەبارەت بە گرفت و کێشەکان حەقیقی بێت، نەک خەیاڵات و خۆفریودان. مۆڵەتم بدەن بابەتەکە بەم شێوەیە کورت بکەمەوە. ئەگەر کەسێک کاتی خۆی بێ ئامانج و مەبەستسەرفی بەدەستهێنانی بابەتێکی حەقیقی بکە، ئەوە نیگەرانیەکەی بەهۆی زانیاری بەدەست هاتووەوە کە ڕاستیەکە سەبارەت بە بابەتەکە لە ناو دەچێ. دەبێت دان بەوەدا بنێم کە من بەم شێوەیە ڕەفتار دەکەم. وتەکانی ئەدیسۆنیش لەم بارەیەوە گرنگی خۆی هەیە. لە دنیادا وەسیلەیەک پەیدا نابێ کە مرۆڤ لە کاتی هەڵهاتنیدا لە دەستی ئازار و ڕەنجی بیر و بۆچوونەوە پەنایی بۆ بەرێ. وتەکەی ئەدیسۆن ڕاستە و جێگەی گومان نییە، چونکە ئەگەر بمانەوێت لەم پێناوەدا زەحمەتی خۆمان بدەین ئەوە وەکو سەجێکی ڕاوی بە دوای شکارێکی خەیاڵی داین. لە ڕاستیدا ئێمە بە دوای ڕاستیەک داین، حەقیقەت کە کار و کردداری ئێمە پەسەند کات. ئاندرە موروە نووسەر و دانای کۆنی فەڕەنسی دەڵێ هەر شتێک کە لەگەڵ ویست و حەز و ئارەزووی ئێمەدا گونجاو بێ ئەوە بە بۆچوونمان حەقیقەتە، و لە هەر شتێکیش کە پێچەوانەی ویست و حەزەکانمانە تووڕە و بێزارین، کەوایە نابێ سەرسام بین بە بۆچوونێکی وا کاتێ دەبینین کە ئاستەنگ و جیرۆدەیی بەم ئاسانیە چارەسەر ناکرێن. وای دابنێ ڕوبەڕووی پرسیارێکی بیرکاری سەرەتایی بوویتەوە. بۆ نمونە ئەگەر بۆچوونی تۆ ئەو بێت کە دوو کەڕە دوو یەکسانە بە پێنج کێشەیەکی سەرسوڕهێنەرە، هەڵبەتە نەک لەبەرەوەی کە وەڵامەکە هەڵەیە، بەڵکو مایەی گاڵتە پێکردن و پێکەنینیشە. جێگەی داخە. ئەمڕۆ کەسانێک لە دنیادا هەن کە جەخت لەسەر ڕاستی دوو جاران دوو یەکسانە بە پێنج دەکەنەوە و پێداگری لەسەر دەکەن و ڕەخنە لە کەسانی تر دەگرن نەک لە خۆیان. لە کاتێکدا ئەم کەسانە دەبێ ئەوە بزانن کە ئەنجامی دوو جاران دوو چوارە، بۆ خەڵکی جیاوازی نییە کە بە بۆچوونی تۆ پێنج بێت یا 555. هەدەفی داستان هەڵەبوونی بۆچوونی تۆیە، گەورەی و بچووکی هەڵا ئیدی گرنگ نییە. لە حاڵەتێکی ئاوادا دەبێ چی بکرێ؟ بڵێ ئازیزانم، دەبێت تەنها ڕێگەیەک بگرینە بەر بۆ گەیشتن بە ڕاستی و حەقیقەت و زەمینەیەک خۆش بکەین بۆ بیرکردنەوەمان لە ڕوانگەی هەستەوە. واتە بە گوێرەی بۆچوونەکانی هاکز دەبێ بێخۆفریودان لە ڕێی حەقیقەتی زانستی پەسەند کراودا بۆ پێشەوە بڕین. بەبیرهێنانەوەی ئەم خاڵەش پێویستە کە بە ئەنجام گەیاندنی فەرمانیشی تەڵکردن و تەحلیلی زانستیانەی نیگەرانی لە کاتێکدا کە بێزاری و نیگەرانی بوونی خۆیان پیشان دەدەن کارێکی ئاسان نییە، چونکە لەم جۆرە هەلو مەرجانەدا هەستەکان گەیشتوونەتە لوتکەی هەڵچوون و نیگەرانی بە ئاسانی دەتوانێت دەستدرێژی بکات و عەقڵ و بیر و هۆشت تۆمەتبار بکات. من لە میانەی کار و ئەزمونەکانمدا بۆ دوورخستنەوەی ئاستەنگ و نیگەرانیەکانم بە دوو ڕێگەی کاریگەر گەیشتم کە بۆ ئێوەی باز دەکەم. یەکەم، کاتێ هەوڵ دەدەم کە حەقیقەتێک بەدەست بێنم وا خۆم پیشان دەدەم کە ئەم زانیاریانە بۆ کەسێکی جیرۆدەی تر ئامادە دەکەم نەک بۆ خۆم. ئەم بیر و بۆچوونە یارمەتیم دەدات کە بە خوێن ساردی و ئارامی و بێلایەنانە هەنگاو هەڵبگرم و بواری خۆنواندن بە هەستەکانم نەدەم. دوو، لە میانەی هەوڵەکانمدا بۆ بەدەستهێنانی زانیاری پێویست بۆ زاڵبوون بەسەر کێشەیەکدا کە نیگەرانی کردوم، هەندێزار خۆم بە وەچیلی پارێزەرێک لە قەڵم دەدەم کە بۆ پارێزەرەکە کۆکردنەوەی بەڵگەی پۆزەتیڤ کارێکی ئاسانە بە دەستەواژەیەکی ڕوونتر. کاتێ لە پەیداکردنی بەڵگەیەکدام بۆ خۆم ئەو شتانەی کە هەرگیز حەز و ویستم لێی نییە ڕوبەڕوویان ببمەوە، ڕووی کاغەز دێنم و ئەو کاتە بەو پەڕی خوێن ساردی و ئارامیەوە لە پژمێزەکەمەوە دادەنیشم و یەکەم داواکاری بەسوود بۆ خۆم و دوای ئەوە داواکاریانێک کە کەسی بەرامبەر دەتوانێت سوودی لێ ببینێت دەنووسم و زۆربەی کات سەرکەوتوو دەم و حەقیقەت کە لە نێوان ئەو دوو مەرجەدا جێگیر بووە دەتوانم بە ئاسانی بیناسم و بیهێنمە دەرەوە. ئەوەی کە خوێنتەوە شێوە ڕەفتاری منە، بەڵام نەک من و نەک تۆ، هەتا کار بەدەستانی دەوڵەت و هەتا دانایی وەکو ئەنیشتاینیش ناتوانن بە بێزانیاری دەربارەی حەقیقەت و هۆکاری کاریگەری ئاستەنگ و گرفت بڕیاری شیاوی ڕاست بدەن. ئەدیسۆن
یەکێکە لەو کەسانەی کە بە بەها و نرخی حەقیقەت پایدار بووە، چونکە دوای مردنی زیاد لە 2500 لاپەڕە یادداشت لە ماڵەکەیدا بەجێمە کە پڕ لە حەقیقەت و هۆکارە کاریگەرەکانی ئاستەنگ و گرفت بوو کە لە ژیانیدا ڕوبەڕوویان بووبەوە. بەم شێوەیە یەکەمین یاسای کار بۆ چارەسەری کێشەکان ئەوەیە کە ڕاستیەکان بدۆزینەوە وەکو هاکز پێشکۆکردنەوەی زانیارە پێویستەکان بگەڕینەوە بۆ هۆکارە کاریگەرەکانی نیگەرانی و ڕێگەیان لێ بگرین. هەڵبەت ئازیزانم، بە تێپەڕین بەسەر ئەم قۆناغەدا تێگەیشتین کە بەدەستێنانی هەموو هۆکارەکان و ڕاستیەکان بە بێشی کارکردن و تەحلیلکردن نەک تەنها بێبەهایە، بەڵکو لەوانەیە بێهودەش بێت. کارنگی دەنووسێ ئەزمون بە من دەڵێ کە باشترین ڕێگە تۆمارکردنی سەر کاغەزە دوای یادداشتکردن و ئاشکراکردنی ئەوەی کە کێشە و ئاستەنگ چییە بڕیاردانی ژیرانی خۆت کاریگەری هەیە. چارلز کیترنیگ لەم بارەیەوە دەڵێت نیوەی ئەو ئاستەنگانەی کە شیکار و تەحلیل کراون چارەسەر کراون. وێنەیەک باشتر لە 10,000 وشە لەگەڵ مرۆڤدا دەدوێت. من بە قایلبوونی تەواوم بەم بیرۆکەیە لە پەنای تابلۆیەکی جوان و ڕەنجینی ئەم بابەتەدا کە چۆن پیاوێک توانی مەسەلەیەک کە پەیوەندی بە باسەکەی ئێمەوە هەیە ئەنجام بدات ئەمەوێت بۆ ئێوەی بجەڕمەوە. بەڵێ خۆشەویستان، ساڵانێک بەسەر ئەوەدا تێپەڕ دەبێت کە من لەگەڵ گلن لیچفیلد کە بەڕێوەبەری یەکێک لە کۆمپانیا بەناوبانگەکانی ڕۆژهەڵاتی ئەمریکا بوو ئاشنا بووم. لیچفیلد لەو ساڵەدا کە یابانیەکان فەرمانڕەوایی شانگهایان دەکرد لە چین دەژیا. باشتر وایە داستانەکە لە زمانی خۆیەوە ببستین. لە هێرش بۆ پێرل هاربەر ماوەیەکی زۆر تێنەپەڕی بوو کە یابانیەکان ڕۆ و شانگهای بەڕێکەوتن. لەو کاتەدا من بەڕێوەبەری کۆمپانیایەکی بیمە بووم لە شانگهای. لەلایەن دەوڵەتی یابانەوە فەرمانبەرێک بۆ هەواڵەکردنی حیسابی کۆمپانیا دامەزرا کە ئەم کەسە دەریا سالار بوو. فەرمانیان بە من کردبوو کە باشترین هاوکاریم لەگەڵ ئەودا هەبێ. هەڵبەتە پێیان ڕاگەیاندەبووم کە لە هاوکاریکردنی درێغی و کەمتەرخەمی نەکەم. دوو ڕێگە زیاترم لە بەردەمدا نەبوو. یا دەبوایە بۆ هاوکاریکردنی خۆم تەرخام بکەم یان مردن هەڵبژێرم. چارەیەکیش جگە لە جێبەجێکردنی فەرمانەکانی فەرمانڕەوای سوپای یابان نەبوو. تەنها کارێک کە توانیم بە سوودی کۆمپانیا ئەنجامی بدەم ئەوە بوو کە بە هەڵە نامەیەکی 750,000 دۆلاریم بۆ دەریا سالار لە قەڵەمدا. بیانوم ئەوە بوو کە ئەو بڕێیە پەیوەندی بە کۆمپانیایەکەوە هەیە لە هۆنگ کۆنگ و بەڵگەیەک نییە کە ئەو بڕە بە حسابی کۆمپانیا لە شانگهای لەبەرچاو بگرم. هەڵبەتە دەترسام کە یابانیەکان لەم کارەی من بە ئاگابن و تووشی دەردەسەریەکی ترسناک ببم. لە ڕاستیدا ترسەکەم جێگەی خۆی بوو. ئەوەی لێی دەترسام بەسرم دەهات. بەڕێوەبەری کۆمپانیا ڕۆژی یەکشەممە پێی ڕاگەیاندم کە بە ئامادە نەبوونی من دەریا سالار یابانی لەم کەین و بەینە گەیشتووە و ئەوەندە تووڕەیە لە تاودا خۆی پێز دەدا. دەریا سالار ڕایگەیاندووە کە من خیانەتم لە دەوڵەتی یابان کردووە. من بەباشی لە سزای کەسێک کە لە دژی دەوڵەتی یابان هەنگاو هەڵگرێت بە ئاگا بووم. دەمزانی شوێنی ئەو کەسانە بەندینخانەی بریج هاوسە. بریج هاوس جێگەی ئەشکەنجەدانی کاربەدەستانی یابان بوو. هەندێک لە دۆستەکانم پێشەوەی بکەونە نێو ئەم بەندینخانەیەوە خۆیان کوشتووە. هەندێکی تریشیان دوای 10 ڕۆژ لێپرسینەوە و ئەشکەنجەدان پەیوەندیان بە ئەوانەوە کردووە. ئێستا منیش ناوم لە ڕیزی ئەو زیندانیانەدا نووسراوە. بۆ دەرباز بوونم دەبوایە چیم کردایە. ئێستا دەهێنمەوە بیری خۆم کە ئەگەر لەو حاڵەتەدا ڕێگەیەکی چارەسازی کاریگەرم نەدۆزیایەتەوە چەندە جیرۆدەی ترس و دژواری دەبووم. ساڵانێک بوو کە هەر کاتێ لە کارێکدا دووچاری نیگەرانی دەبووم ڕاستەوخۆ ڕوو بە دەستگای چاپ دەڕۆشم و ئەم پرسیارانم چاپ دەکرد. چ شتێک منی نیگەران کردووە؟ دەتوانم چ شتێک لەم بارەیەوە ئەنجام بدەم؟ پێش لەم قۆناغە بێ ئەوەی پرسیارەکان بخەمە سەر کاغەز هەوڵم دەدا وەڵامیشیان بۆ بدۆزمەوە. بەڵام دوای تێگەیشتم کە نووسینی پرسیار و وەڵامەکان لە بەرامبەریدا یارمەتی بیرکردنەوە دەدا. بەڵێ خۆشەویستان، بەم ئەزمونە بوو کە ڕۆژی یەکشەممە ڕۆ و ژوورەکەم لە ئەنجومەنی گەنجانی مەسیحی ڕۆیشتم و لە پشت مێزی دەستگای چاپەکەوە دانیشتم و بە فشاردانی دوگمەکانی نووسیم. یەکەم چ شتێک منی نیگەران کردووە؟ ترس لەوەی کە سبەی بەیانی بمخەنە نێو بەندینخانەی بریج هاوس. نۆبەتی پرسیاری دووەمات. دەتوانم چ شتێک لەو بارەیەوە ئەنجام بدەم؟ دوای چاپکردنی پرسیاری دووەم چەند سەعاتێک بیرم کردەوە تا پێیم بە 4 ڕێگەی چارەساز برد. 4 ڕێگەکەم لەگەڵ ئەنجامەکانیاندا نووسی.
دەتوانم چاوم بە دەریا سالار بکەوێت و ڕێگری لە هەنگاوەکانی بکەم. گرفت ئەوە نییە کە زمانی ئینگلیزی نازانێ. ئەگەر بمەوێت بەهۆی وەرجێڕێکەوە قسەی لەگەڵ دەکەم، بەڵام لەوانەیە دووبارە تووڕە بێتەوە کە ئەم کارەش ئەنجامێکی جگە لە مردنی نییە. بەو خوونەریتە خشمەی کە من دەیزانم لەو بەدوور نییە کە گوێ بۆ قسەکانم ڕانەدێرێت و ڕاپێکی بەندینخانەم بکە. دووەم، دەتوانم هەڵبێم. ئەمەش گونجاو نییە، چونکە دەمخەنە ژێر چاودێریەوە و بە زووی دەستگیرم دەکەن و لە سێدارم دەدەن. سێهەم، هەر لەم ژوورەدا دەمێنمەوە و ناڕۆم بۆ کۆمپانیا. ئەمەش بێسوودە، چونکە دەریا سالار بە ئامادە نەبوونم مەشکوک دەبێت و دەنێرێت بە دوامدا و لەو کاتەدا بەبێ دادگاییکردن ڕەوانەی بەندینخانەم دەکات. ڕێگەی چوارم، وەکو پیشەی هەمیشەی سبەی بەیانی دەڕۆم بۆ کۆمپانیا. لەوانەیە دەریا سالاری یابانی بەهۆی گرفتاری زۆرەوە ئەم بابەتەی لەبیر کردبێ و ئەگەر لە بیریشی نەکردبێت بە تێپەڕبوونی شەوێک ئارام بۆتەوە و من پێش ڕوودانی کارەسات دەتوانم قانەعی بکەم. دوای سەرنجدانی تەواوم لە هەر چوار ڕێگە چارەسازەکە ڕێگەی چوارەمم هەڵبژارد. ڕۆژی دوای بەیانی زوو وەکو پیشەی هەمیشەی ڕۆشتم بۆ کۆمپانیا. بە ئارامی بێمشەوەشی چوومە ناو ئیدارەوە. لە ژووری بەڕێوەبەردا دەریا سالاری یابانی کەچگەرەیەکی بەلالێو بوو، وەک پیشەی هەمیشەی سەرگەرمی کارکردن بوو. دەریا سالار بێ ئاماژەکردن بە ڕووداوی دوێنێ سەری قسەی دامەزران. ئەو ڕۆژە سەبارەت بە هەر شتێک قسەمان کرد جگە لە ئاماژەکردن بە بابەتی ڕۆژی ڕابردوو، وەگەوەی کە هیچ نەبوو بێ. ئەو ڕۆژە بەخۆشی کۆتایی پێهات. دەریا سالار دوای 6 هەفتە لە تۆکیۆ بانکهێشت کرا و نیگەرانیەکانی من بە تەواوی لە ناوچوو. بەم شێوەیە بوو کە بە وردی و سەرنجێکی ئەوتۆ لە ڕۆژی یەکشەممەدا بڕیارمدا و توانیم ژانی خۆم بپارێزم. ئەگەر بێ ئۆقرە و هەڵەشەی دەست بەکار بوومایە، هەڵەیەکی گەورە ڕووی دەدا کە سەرنجامەکەی مەرگ بوو. هەتا ئەگەر ئەو شەوم دێوانە ئاسا بە مشەوەشی تێپەڕاندایە، خەو نەدەهاتە نێو چاوانم و سپەی بەڕواڵەتێکی نیگەران و مشەوەشیەوە دەچوم بۆ کۆمپانیا. ئەوەندە بەس بوو کە دەریا سالار بە گومانی خراپ لە من تێبگات و هەر ئەو گومان خراپیە ئەوی لە دژی من هەڵدەنا. بەڵێ خۆشەویستان، ئەزمون بۆی سەلماندوم کە چۆنیەتی گەیشتن بە قۆناغی بڕیاردان چەندە لە بواری نەخشە کێشان و سەرکەوتندا کاریگەری هەیە و چەندە لە ژیاندا بەها و نرخی هەیە. نەگەیشتن بە ئامانج و نەپێکانی هەدەف و نەبوونی توانە بۆ ساڵبوون بەسەر بەڵاکاندا زۆربەی مرۆڤەکان تووشی هەڵچوونی دەرونی دەکات و ئەوانە ڕۆ و دۆزەخی ژیان ڕێنمونی دەکا. من گەیشتمە ئەو ڕاستەی کە لە 150 نیگەرانیەکان تا گەیشتن بە قۆناغی کۆتا بڕیاردان نابود دەبێ و لە 140 لە کاتی جێبەجێکردنی بڕیارەکاندا لە ناو دەچێت. بەم ڕیزبەندیە لە 190 نیگەرانیەکان بە بڕینی ئەم چوار قۆناغە لە ناو دەچن. قۆناغی یەکەم بە وردی دیقەتەوە دەنووسم کە چ شتێک بۆتە هۆی نیگەران بوونم. قۆناغی دووەم لەم بارەیەوە دەتوانم چی ئەنجام بدەم. قۆناغی سێم بڕیاری خۆم دەدەم. قۆناغی چوارەم بەبێ وەستان و کات بە فیڕۆدان بڕیارەکەم دەخەمە قۆناغی جێبەجێکردنەوە. گلن لیچفیلد تا ئەم دوای یانەش بەڕێوەبەری کۆمپانیایەکی گەورەی بیمە و کاروباری دارایی بوو. ئەم کەسە لە بەناوبانگترین خاوەنی کارە ئازادەکانی ئەمریکا بوو لە ئاسیادا. ئەو بەڕاشکاوی بەمنیوت کە بەشێک لە سەرکەوتنەکانی خۆی بە قەرزاری ڕەوشی شیکارکردن و تەحلیلی نیگەرانی دەزانێت. بەڕاست بۆچی شیکارکردن و تەحلیلی نیگەرانی تا ئەم ڕادەیە سەرکەوتن ئامێزە؟ لەبەرەوەی کاریگەر و کرداریە. ڕاستە و خۆ هێرش دەکاتە سەر ناوەڕۆکی گرفت و نیگەرانیەکان و قۆناغی جێبەجێکردنی بڕیار کە کۆتا بەشی شیکارکردن و تەحلیلی نیگەرانیە و دەبێتە هۆی زیادبوونی توانای هێرش بردن. گوێ بۆ وتەکانی ویلیام جیمز دەگرین. کاتێک کە بڕیاردرا و بێکات کوشتن خرایە بواری پراکتیزەوە بە شێوەیەکی تەواو پەرێشانی و بێزاری ڕادەماڵێت. ویلیام جیمز بڕوای وایە کە هەر کاتێ بڕیارێکی تەواو بەجێ بەڕاستی درا دەبێت ڕاستەوخۆ بیگەێنیتە قۆناغی پراکتیزەکردنەوە بەبێ هیچ گومان و دوودڵیەک. بەبێ هۆن نابێت کاتی خۆت بۆ پیاچوونەوە و گومان و دوودڵی بە هەدەر بەریت، لەگەڵەوەشدا دوودڵی و مەشکوک بوون واتە گوماناوی بوون هۆکاری دروستبوونی نیگەرانین و دەبنەهۆی ڕێگریکردن لە جێبەجێکردنی بڕیارەکان. هەر کاتێک کە بڕیاری ڕەوا و ڕاست پێش لێکۆڵینەوە درا، ئیدی ئاور بۆ پێش بڕیارمە دەرەوە و بۆ پراکتیزەکردنی بڕیار ڕاستەوخۆ بۆ پێشەوە بڕۆ. بۆچی تۆ نابێت هەتا بە شێوەی ئەزمونیش کە بووە بۆ زاڵبوون بەسەر یەکێک لە ئاستەنگ و گرفتەکانی نیگەرانی هێنەری خۆت لە ڕەوشی گلن لیچفیلد سوود وەربگریت؟ سەرنجی 4 پرسیاری گلن بدە
وەڵامەکانیش لەژێر پرسیارەکاندا بنووسە. بۆچی نیگەرانم؟ لەم بارەیەوە دەتوانم چی بکەم؟ دەتوانم ئەم کارە بە ئەنجام بگێنم؟ چی لابردنی یەک لە سەردووی نیگەرانی. بیسەری عزیزم، تۆ هەر کار و پیشەیەکت هەیە هەڵبەتە جگە لەوەی لەگەڵ مندا هاوکار بیت بە بینینی ئەم سەرباسە سەرەتا قاقایەکی پێکەنینم ئاراستە دەکەیت و بەخۆت دەڵێیت چه سەرباسێکی پێکەنی ناویە، ساڵانێکە کە سەرقاڵی فڵانە کارم و لەم ماوەیەدا تەواوی ئاستەنگەکان و گرفتەکانم چارەسەر کردووە. ئێستا تازە بە تازە هاتووە دەیەوێت ڕێگەی لابردنی یەک لە سەردووی نیگەرانی پیشانی من بدە. نیگەرانی من پەیوەندی بە کێشەکانمەوە هەیە. کاتێ خۆم دەتوانم تەواوی کێشەکانم چارەسەر بکەم و لە سەداسەتی نیگەرانی لە ناوبەرم، ئیدی ئەمە چ مژدەیەکە کە بۆ لە ناوبردنی نیگەرانی بە منی دەدات. بەڵێ نەکان بە ئەنقەست پایە و بنچینێکی تۆکمەیان نییە. مۆڵەتم بەرێ بەبێ پەردە و بە ئاشکراتر بڵێ. لەوانەیە من هەتا نەتوانم یەک لە سەردووی یا لە 150 بۆ ئێوە بە ئەنجام بگێنم، بەڵام شتێکە دڵنیام لێی و بە دڵنیاییەوە دەتوانم بۆ ئێوەی بە ئەنجام بگێنم ئەوەیە کە پیشانی بدەم خەڵکانی تر چۆن سەرکەوتنیان لەم بارەوە بەدەستێناوە. لە 150 تری دەخەمە گردنی خۆتان. ئەگەر لەبیرت نەکردبێت لە بەندی سێمدا وتەکەی ئالکیس کارلم نووسی، پیشەوەرێک ئەگەر ڕێگەی ڕوبەڕووبوونەوەی نیگەرانی نەگرتە بێتە بەر بە گەنجێتی دەمرێ. زۆر باشە، ئێستا قایل بووین کە نیگەرانی تا ئەم ئەندازەیە زیان بەخش و ماڵوێرانکەرە. بۆچی ئامادە نەبین هەتا لە سەدادەی لە ناوبەرین؟ من وا دەزانم سەرکەوتن بەسەر نیگەرانیدا هەتا بە تەرازووی لە 100%کیش قایلکەرە. ئێوەش لە کاتی سەرکەوتندا دەبێ قایل بن. ئێستا باش سەرنج بدەن. دەمەوێت داستانی پیاوێکتان بۆ بڵێم کە بە درێژایی ساڵ لە هەوڵداندا بوو بەڵام سەرکەوتون نەدەبوو، هەتا یەک لە سەردووی نیگەرانیەکانی لەناوبات لە کاتێکدا ئەم کەسە لە 170 کاتەکانی لە کۆڕی لێکۆڵینەوە و ڕاوێژکاریدا بەسەر دەبێت. ئەم باسە سەبارەت بە کەسێکی وەهمی وەکو جونر نییە کە لەوانەیە لە شاری ئۆهایۆ نیشتەجێ بێت و هەتا بە شیرینبوونی داستانیش ئێوە لە هەستپێکردنیدا سەرکەوتون نابن و لە کۆتاییدا بە قارەمانێکی نەناسرا و دەمێنێتەوە و ئاشکرا نییە چ کارێکی گرنگی ئەنجام دابێ. ئەم داستانە پەیوەندی بە لەئون شیمیکن بەڕێوەبەری کۆمپانیای بەناوبانجی چاپەمەنی سیمون وشوسترەوە هەیە لە نیویۆرک کە لە زمانی خۆیەوە بۆتان دەجەڕمەوە. ماوەی 15 ساڵ لە 170 کاتی کاری من لە دانیشتنەکان و کۆنفرانسەکاندا بەسەر دەچوو کە مەبەست لە بەستن و تەشکیلدانی ئەوە بوو کە بڕیار بدەین فڵانە کار بکەین و فیسار کار نەکەین. وەکو پیشەی هەمیشەی بەهۆی ناڕەحەتی دەرونیەوە لەسەر کورسی خۆمم پێز دەدا یا بەبێ هۆشی لەم سەری ژوور بووە ئەو سەری ژوور هەنگاوم دەنا وەکو دێوانە بە دەوری خۆمدا دەخولامەوە و لە کۆتاییدا شەو بە ماندووی ملی ڕێگەی ماڵەوەم دەگرت. 15 ساڵم بەم شێوەیە تێپەڕاندبوو تا ئاستێک دڵنیا بووبووم ئەو ساڵانەی کە لە تەمەنم ماوەتەوە دەبێت هەر بەم شێوەیە بەسەری بەرم. ئەگەر لەو کاتەدا کەسێک دەبوو کە پێم بڵێت دەتوانم 3 لەسەر 4 ئەو کاتانت بۆ بجەرمەوە کە لە کۆڕ و دانیشتنەکانتدا بەفیڕۆت دەدا، یا دەتوانم 3 لەسەر 4 ئەو ناڕەحەتی و ماندووبوونە دەرونیانە لە ناو ببەم، بە دڵنیایەوە ئەو کەسە بە کەسێکی خۆش باوەڕ و گەشبین داهاتە پێش چاوم. بەڵێ خۆشەویستان، بەڵام ئێستا 8 ساڵ لە زمانێک تێدەپەڕێ کە خۆم ڕێگەیەکی چارەسازی ژیرانم دۆزیوەتەوە، ڕێگە چارەیەک کە مەبەستەکانم دەستەبەردەکە. بەس و دووەرگرتن لەم ڕۆژە سەرکەوتنی کاری من دابین کراوە و سەلامەتی و خۆشحاڵیم لەگەڵ ڕابردوودا شایانی بەراوردکردن نییە. ڕێگە داهێنەرەکەی من هەر لە ئەفسانە و جادوو دەچێ وەکو هەموو ئەفسانەکانی جادوگەرێک، چونکە کاتێ پەی بەڕاستیەکان دەبات زۆر ئاسانە. یەکەمین هەنگاوێک کە نام گۆڕینی دانیشتنەکان و کۆنفرانسەکان بوو کە ماوەی 15 ساڵ خۆم پێوەگرت بوو و هیچ کات ئەنجامێکی نەبوو. بە نسیبم و هەتا بۆ تەنها جارێکیش ئەو کۆنفرانس و دانیشتانە بە ئەنجام نەگەشتە بوو. بە نووسەران و هاوکارانم وت هەر کەسێک دەیەوێت سەبارەت بە گرفت و مەسەلەی دژوار ڕاوێژم پێ بکە دەبێت پێشتر لەسەر پارچە کاغەزێک بە وردی وەڵامی ئەم 4 پرسیارەی من بداتەوە. پرسیاری یەکەم: گرفت و مەسەلەی ڕەنجکێشی تۆ چییە؟
لە ڕوونکردنەوەی ئەم پرسیارەدا دەبێ بڵێم پێش ئەو ڕۆژە هەمیشەیانەی کە کاتی ئێمە لە کۆنفرانسەکاندا بەفیڕۆ دەچوو دەبێ بزانین گرفت چییە و سەبارەت بە چ بابەتێک دەبێ ڕاوێش بکەین. پرسیاری دووەم: هۆی گرفت و مەسەلەی ڕەنجکێش چییە و چ بەڵگەیەکت هەیە بۆی؟ ئێستا دەکەومە بیری ڕابردوو بەداخم کە بۆچی لەو دانیشتانەدا نەدەچوومە بنج و بناوانی کێشەکان و هۆکارە کاریگەرەکانیم نەدەزانی چونکە هیچ شتێک بەبێ هۆ نییە. پرسیاری سێیەم: بە بۆچوونی خۆتان ڕێگە چارەی گونجاوی ئەم کێشەیە چییە؟ لە ڕابردوودا کەسێک پێشنیاری دەکرد و باقی کەسەکان تەواوی کاتی خۆیان سەرفی لێکۆڵینەوە و بەرابەرچەی ئەو پێشنیارە دەکرد و کاتێک کە کات تەواو دەبوو تەنها وشەیەک بۆ چارەسەری کێشە تۆمار نەکرابوو. پرسیاری چوارەم: لە نێوان ئەو ڕێگە چارانەی کە لە بەردەستدان کامیان هەڵدەبژێری و بە شایستەی کارپێکردنی دەزانیت؟ لە ڕابردوودا چەند جارێک تووشی کەسانێک هاتوین کە مەشاکیل خەو و خۆراکی لێ حرام کردبوون بەڵام هەرگیز هەنگاویان بۆ ڕێگە چارەی گونجاو نەدەنا و بە دڵنیاییەوە سەرکەوتو نەدەبوون ڕێگە چارەیەکی گونجاو هەڵبژێرن. دوای ئەوە کەم کەم کەسانێک بۆ چارەسەری گرفتەکانیان داهات نەلام. دەزانی بۆچی؟ چونکە بۆ وەڵامدانەوەی چوار پرسیارەکەی من دەبوایە زۆر بە وردی مەشاکیلەکانیان لێک بدەنەوە و پەی بەڕاستیەکان ببەن. کاتێ دەگەیشتنە ئەو قۆناغەی کە گرفتەکانیان خۆی بۆ خۆی چارەسەر دەبێ ئیدی پێویستیان بە من نەدەبوو. لەلایەکی تریشەوە ئەوانەی کە پەیوەندیان پێوە کردبووم لەگەڵ وەڵامی چوار پرسیارەکەدا ڕوبەڕووی من دەبوونەوە بەهۆی ڕوونبوونی کێشە و بوونی ڕێگەچارەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کێشەکاندا بە شێوەیەکی گشتی یەک لە سەرسەی کاتی ڕابردوو سەرفی ئەوانە دەبوو. لە ئون شیمیکن مافی خۆیەتی چونکە لە دوای ئەوە لە بڕێوەبەراتی سیمون و شستەر کاتێک کارمەندان و لێپرسراوان لە ڕێگەی نیگەرانی بەبێ هۆ بەفیڕۆ نەدەچوو و ئەنجامی کارەکان زۆر ڕازی بەخشە. دۆستێکی تری من بە ناوی فرانک بیتجر کە ئەمیش یەکێکە لە بەرپرسانی کۆمپانیایەکی گرنگی بیمەی ئەمریکایی بۆی جەڕامەوە کە چۆن توانیوێتی بە ڕەوشێکی تایبەتی خۆی ڕێگەی نیگەرانی بگرێت و بەهۆی فراغەوە داهاتەکەی دوو بەرامبەر بۆتەوە. ئێستا گوێ بە وتەکانی فرانک بیتجر ڕادەگرین تا لە ڕازی سەرکەوتنی سوودمەند ببین. تازە دەستم بە فرۆشتنی بیمەنامە کردبوو بە جددی و پاڵپشتێکی بێوێنەوە بەدەم کارەکەمەوە دەچووم. زۆر بە کارەکەمەوە پابەند بووم بەڵام هەر لە سەرەتا قۆناغدا چەند ڕووداوێک بوون بەهۆی گۆڕینی بیر و بۆچوونەکانم و لە بەردەوام بوونم لەسەر ئەم پیشەیە ناومێد بووم و واستم دەکرد کارەکە کارێکی بێزراوە. نیازم هەبوو بە شێوەیەکی سەرکەوت و حەقی ڕابردوەکان بکەمەوە و زاڵ بم بەسەر هەستمدا کە چیدی نەگەڕێمەوە سەر ئەم کارە. لە ڕاستیدا گەر نەتوانم کێشە و گرفتەکانم چارەسەر بکەم دەست لەم کارە هەڵدەگرم. ڕۆژێک بە ئەنقەست لە پشت مێزەکەمەوە دانیشت بووم هەوڵمدا بچمە بنج و بناوانی نیگەرانیەوە سەرچاوی نیگەرانیەکانم بدۆزمەوە و بنبڕی بکەم. سەرەتا لە خۆمم پرسی پیاو گرفت و کێشەت چییە؟ وەڵامی خۆمم دایەوە. هۆکاری کاریگەری ناڕەحەتی من ماندووبوونێکی زۆر و قازانج و دەستکەوتێکی کەمە. کاتێک تێکۆشانم لەم پێناوەدا زۆر زیاترە لەو سوودەی کە دەستم دەکەوێت تازە کۆتایی بەکارکردنم دێنم بەڵێنی داهاتوو بە کڕیارەکانم دەدەم. دوای کەشفکردن و دەرخستنی کێشە و گرفتەکەم بە دوای ڕێگە چارێکدا دەگەڕام. جگە لە لێکۆڵینەوە و توێژینەوە ڕێگەیەکی ترم نەبوو. کاتێک کە کارەکانی یەک ساڵم خستە ژێر چاودێریەوە بە دەرخستەیەکی گرنگ بۆ خۆم سەرکەوتنم بەدەستێنە. لە کۆتاییدا تێگەیشتم کە لە 170 فرۆشی بیمەنامەکان لە چاوپێکەوتنی یەکەم دایە و لە 123 لە چاوپێکەوتنی دووەم و لە 170ەکەی تریشی تا چاوپێکەوتنی سێم و چوارەم درێژ دەبێتەوە و کاتێکی زۆر لە من دەگرێ. بە شێوەیەکی ئاسایی ئەم لە 170 منی ئازارداوە بۆتە هۆی دەردەسەری و بێزاری بۆم. بە شێوەیەکی ئاشکراتر نیوەی کاتی ڕۆژانەی من سەرفی کار بوو کە تەنها لە 170 داهات و دەرامەتی منی دابین دەکرد. ئێستا کە هۆکاری بنەڕەتی نیگەرانیەکەم بەهۆی لێکۆڵینەوەی تەواوە دەستکەوتووە و زانیاری تەواوم لەبارەیەوە هەیە بەخۆمم وت کێشە و گرفتەکەت زانی دەبێت چی لێ بکەیت؟ وەڵامی خۆمم دایەوە. تەنها بڕیارێک کارەکە یەکلای دەکاتەوە. هەر لە ئێستاوە بڕیار دەدەم دوای چاوپێکەوتنی دووەم ئیدی هەرگیز کەسێک بۆ بیمەوەر نەگرم. چاوپێکەوتنی یەکەم و دووەم بەسە. ئەو کاتێک کە سەرفی چاوپێکەوتنی سێم و چوارەم و هەتا زیاتریشم دەکرد لە دوای ئەوە سەرفی بەدەستێنانی موشتەری تازەم دەکرد. کارپێکردنی ئەم بڕیارە دەستکەوتێکی بێوێنێ هەبوو. نازانی ئەنجام چەندە بەرز و باوەڕ نەکراو بوو. لەو ماوەیەدا بەلانی کەمەوە داهاتم لە 2 بەرابەر زیاتر بوو.
فرانک بیتجز دەناسم ئەو ئەمڕۆیەکێکە لە بەناوبانگترین فرۆشیارەکانی وەرەقەی بیمە لە ئەمریکا. ساڵانە چەندەها ملیۆن دۆلار وەرەقەی بیمە بەواژووی ئەو دەردەچێ. ئەم هەمانە و کەسەیە کە چەند ساڵێک لەمەو پێش دەیویست دەست لەم کارە هەڵگرێ. سەرنەکەوتن ماندووی کردبوو، بەڵام ئەو توانی بەهۆی شیکارکردن و تەحلیلەوە نیگەرانەکان بناسێت و ڕێگەی زاڵبوون بەسەریاندا بدۆزێتەوە و لە ماوەیەکی کووردا ڕێگەی سەرکەوتن بگرێتە بەر و سەرکەوتوو بێ. ئەو ئەمڕۆ بەباشی فێر بووە کە بە هیچ شێوەیەک بە ناڕەحەتی و نیگەرانی بوار نەدا. باشترە ئێوەش سەبارەت بە کێشەکانتان ئەم پرسیارانە لە خۆتان بکەن. هەڵبەتە دیسانە و پڕۆپاگەندەی خۆم دووبارە دەکەمە و دەڵێم لەم ڕێگەیەوە لە 150 نیگەرانیەکانتان لا دەچێ. ئێستا تۆ دەزانیت و ئەم 4 پرسیارە سوودمەندە کە بەڕاشکاوی بۆ ئێوەی دەنووسم. پرسیاری یەکەم، گرفت و مەسەلەی ڕەنجکێشی تۆ چییە؟ پرسیاری دووەم، هۆی مەشاکیل و مەسەلەی ڕەنجکێش چییە و چ بەڵگەیەکت هەیە بووی؟ سێم، بە بۆچوونی خۆتان ڕێگە چارەی گونجاوی ئەم کێشەیە چییە؟ پرسیاری چوارەم، لە نێوان ئەم ڕێگە چارانەی کە لە بەردەستدان کامیان هەڵدەبژێری و بە شایستەی کارپێکردنی دەزانیت؟ کورتەی ئەنجامی بەدەسات و لە داواکاریەکانی بەشی دووەم. فەرمانی یەکەم، حقیقەتی نیگەرانی و کێشە و گرفتی خۆت بدۆزەرە و لەبیر تابێت هاکس چ وەسێتانێکی دەکرد. ئەو دەیوت زیاتر لە نیوەی نیگەرانیەکانی دنیا کەسانێک دەستنە ژێرباریەوە و تەحملی دەکەن کە هەوڵ دەدەن پێش لە ناسینی ئاستەنگ و گرفت و بەدەستێنانی زانیارێکی پێویست لەو بارەیەوە بڕیار بدەن و پراکتیزەی بکەن. فەرمانی دووەم، لە دوای توێژینەوە و لێکۆڵینەوە بە دواداچوونی بابەتە سەرەکی و بنچینەیەکان و گەشتین بە حەقیقەتەکانی کێشە و گرفتەکان بڕیار بدەن. ئێستا نۆبەتی بڕیاردانە، هەڵەشێیی مەکە. فەرمانی سێم، ئێستا کە بڕیاری خۆتتدا و حتمەن وردەکارێکی تەواوت تێدا کردووە جێبەجێکردنی پشتگوێ مەخە. نیگەرانی و پەرێشانی داهاتوو لە ئەنجامی بڕیاردان و جێبەجێکردنی لە خۆت دوور بخەرەوە، سەرکەوتوو بیت. فەرمانی چوارم، هەروەکو چۆن لەگەڵ دەوروبەرتاندا سەبارەت بە ئەو کێشە و نیگەرانەیە کە هەتانە گفتوگۆ دەکەیت و تێدەگەیت جیرۆدەیی ڕاڕایی و دوودڵیە بە زووترین کات ئەم پرسیارانەی ڕوبەڕوو بکەرەوە. یەکەم، گرفت و مەسەلەی ڕەنجکێشی تۆ چییە؟ دووەم، هۆی مەشاکیل و مەسەلەی ڕەنجکێش چییە و چ بەڵگەیەکت هەیە بووی؟ سێم، بە بۆچوونی خۆتان ڕێگە چارەی گونجاوی ئەم کێشە چییە؟ چوارەم، لە نێوان ئەو ڕێگە چارانەی کە لە بەردەستدان کامیان هەڵدەبژێری و بە شایستەی کارپێکردنی دەزانیت؟ 9 ڕێسای سوودمەند. یەکەم بەلایانی کەمەوە بۆ سوودوەرگرتن لە داواکاریەکانی ئەم کتێبە بوونی مەرجێک پێویستە و شایانی چاوپۆشی لێکردن نییە. بوونی ئەم مەرجە ئەوەندە گرنگە کە دەتوانرێت لە سەر و تەواوی ڕێسا و ڕەوشەکانەوە دابندێ. بەبێ بوونی ئەم مەرجە بنەڕەتی پاراستنی هەزاران دەستور و چەندە هازار خوێندنەوەی ئەم کتێبە ئەنجامێکت دەست ناکەوێ. بۆ ناسینی ئەم مەرجە کە بەهرەی خواپێداویە ئێمە تەنها ڕێنمونیتان دەکەین و ئەم هەموو جەختکردنەوەی بۆ ئەوەیە کە تۆ بەباشی هەست بەم بەهرەیە بکەیت. ئەوەش بە ڕاشکاوانە بڵێم بە بوونی ئەم مەرجە بە سوودوەرگرتن لە ڕێنماییەکانی ئەم کتێبە دەتوانیت موعجیزە نیشان بدەیت سەرنج بدەنە ئەم مەرجە بنەڕەتیە. ئارەزوو ڕەغبەتی تەواو بۆ فێربوون، ئیرادێکی بەهێزە بۆ ڕێگری نیگەرانی و تامەزرۆیی دەستپێکردنی ژیانێکی تازەیە. بۆ بەدەستهێنانی ڕەغبەتێکی ئاوا دەبێت چی بکرێ؟ دەبێت هەمیشە بە گرنگیەوە بڕوانیتە بنەما و خاڵە پێویستیەکانی ژیان و خۆت بە ئاگا بهێنیت کە ئارامی و خۆشبەختی و تەندروستی و هەتا ئیرادەی بڕیاردانی من لە ژیاندا پەیوەندی بە جێبەجێکردنی حەقایقەکانەوە هەیە کە لەم کتێبەدا ئاماژەیان پێکراوە. دووەم، لە سەرەتادا هەر بەشێک بە خێرایی بخوێنەرەوە تا بیر و بۆچوونی لێوەربگری. کاتێ دەگەیتە کۆتایی بەش دەتەوێت بچیتە ناو بەشێکی ترەوە، بەڵام ڕێگری لە خۆت بکە، بگەڕێرەوە بۆ سەرەتای بەشەکە و ئەم جارە زۆر بەوردی داواکاریەکانی بخوێنەرەوە. هەڵبەتە ئەگەر جگە لە سەرگەرمین بەبەستێکی ترت لە خوێندنەوەی ئەم کتێبەدا نییە و ناتەوێت بەسەر نیگەرانی و گیر و گرفتەکانتدا زاڵ بیت، ئەوە لە خوێندنەوەیدا سەرپشک بە. 3. لە کاتی خوێندنەوەیدا تا چەند بۆ دەکرێت خوێندنەوەکەت ببڕە و بیر لەو داواکاریانە بکەرەوە کە خوێندوتەتەوە. لە خۆتان بپرسن چۆن و چ کاتێ ئامۆژگاریەکانی ئەم کتێبە پەیوەست بکەین بە کارەکانمانەوە. 4. لە کاتی خوێندنەوەی ئەم کتێبەدا بە سوودوەرگرتن لە پێنووسێکی سوور خەت بەژێر داواکاریە گرنگەکانیدا بێنە و یاسای کاری بە سوود دیاری بکە. کاتێک کە گەشتیتە خاڵێکی گرنگ و بڕیاری جێبەجێکردنیدا سەرڕای خەت بەژێردا کێشان لە پێش و پاشیدا هێمای زەڕدا بنێ. ئەم جۆرە هێمایانە لە خوێندنەوەی دووەمدا کارت ئاسانتر دەکا. 5.
بە دووبارەکردنەوەی داواکاریەکان هەوڵ بدە لە بیریان نەکەیت ئەو داواکاریانەی کە مەبەستە ئەوەندە دووبارەیان بکەرەوە کە هیچ قۆناغێکی دووبارەوە بوو لە ڕوانگەی وشەوە لەگەڵ قۆناغی پاش و پێشدا لێکچوونی نەبێ. بۆ سوودوەرگرتنی تەواو لەم کتێبە وا نەزانی کە یەکجار خوێندنەوە بەسە هەوڵ بدە هەرچەند هەفتەیەک جارێ بەسەریدا بچیتەوە و ئەوانەی کە فێری بووی دووبارەیان بکەیتەوە. شەشەم، ئەگەر دەتەوێت ڕێسا و دەستورەکانی ئەم کتێبە لە ناخدا بمێنێتەوە ئەوە لە بیریان مەکە و هەوڵ بدە لە شوێنی پێویستدا کاریان پێ بکەی. حوتەم، بەڵێن لە دۆستان و دەوروبەر و هەتا هاوسەرەکەت وەرگرە کە ئاگایان لە ڕەفتاری تۆ بێت و هەر کاتێ ویستت سەرپێچی یەکێک لە دەستورەکانی کتێبەکە بکەیت دەست بەجێ ئاگادارت بکەنەوە لەو هەڵەیە و سەرنجت ڕاکێشن بۆ داواکاریەکانی ناو کتێبەکە. هەشتەم، بچۆ بۆ بەندی 22 و هەڵەکانت بە ئەزمموی ئەو کەسانی کە باس کراوە لەو بەندەدا قەرەبوو بکەرەوە. نۆیەم، با دەفتەرێکی یادداشتی ڕۆژانت پێبێ و ئەو سەرکەوتانەی تێدا تۆمار بکە کە بەهۆی پراکتیزەکردنی ڕێساکانی ئەم کتێبە دەبێتە نسیبتان لەگەڵ بەراوردی سەرکەوتنەکاندا. کورتکردنەوە و چاوخشاندن بەسەر مەرجەکاندا. یەکەم، ویست و ئارەزوو بۆ فێربوون و خستنەگەڕی دەستورەکانی ئەم کتێبە دەبێتە هۆی لابردنی پەرێشانی و نیگەرانی. دووەم، هەموو بەندێک دووجار بخوێنەرەوە و دوای پێداچوونەوەی تەواو ئەنجا بەندی دوای ئەو بخوێنەرەوە. سێ، لە کاتی خوێندنەوەدا لە خۆت بپرسە کە چۆن دەتوانم یاسا و ڕێساکان پیادە بکەم. چوارەم، لە ژێر داواکاری گرنگ و پێویستدا بۆ خۆت خەت بچێشە. 5، مانگی جارێک بەم کتێبەدا بچۆرەوە. 6، لە کات و شوێنی دیاریکراودا بە بنەماکانی کتێبەکە کار بکە و لە چارەسەرکردنی کێشەکانتدا بەکاریان بێنە. 7، داوا لە دۆستەکانت بکە لە کاتی سەرپێچیکردنی فەرمانێکدا ئاگادارت بکەنەوە. 8، پێشڕەویەکانت یادداشت بکە و هەڵەکانت دوای تۆمارکردن پراوێست بخە. خاڵی نۆیەم و کۆتایی لە دەفتەرێکی یادداشتی ڕۆژانەدا چۆنیەتی و زمانی پراکتیزەکردنی فەرمانەکان تۆمار بکە. چۆن نیگەرانی لە خۆمان دوور بخەینەوە. بیسەری بەڕێزم، هەرگیز ئەو شەوەی کە یەکێ لە خوێنکارەکانم لە قوتابخانەی شەواندا بابەتی نیگەرانی و دووجار سەرکەوتنی بەسەریدایی بۆ دۆستەکانی باز دەکرد لەبیر ناکەم. چەند ساڵێک بوو کە ئەم خوێنکارەی من لەبەر ویستی خۆی ناوی نابم بۆ ئێمەی باس کرد کە دووجار جیرۆدەی ڕووداوی ناهەموار بووە. یەکەمین ڕووداوی ناهەموار کە بۆی هاتبووە پێش مردنی کچە 5 ساڵەکەی بوو کە بێوێنە خۆشی دەویست. 2 مانگ دوای مردنی ئەم کچە کە بۆ باوکی تەحملکردنی خەمەکەی زۆر قورس و گران بوو، 2 مانگ دوای مردنی ئەم کچە کە بۆ باوکی تەحملکردنی خەمەکەی زۆر قورس و گران بوو کچێکی تری هاتە بوونەوە و پێی نایە مەیدانی ژیانەوە کە ئەویش لە یەکەم ڕۆژی لەدایکبوونیدا مرد و خەمێکی بۆ خەمە ڕابردووەکەی باوکی زیاد کرد. بەوتەی خۆی ئەم دوو کارەساتە زۆر لەسەر و تەحمل و ئارامگرتنی منەوە بوو. خەو و ئارامم نەبوو. خواردن لە گەروم نەدەچوە خوارەوە. ئەوەندە عەسابم شێوا بوو کە باوەڕ بەخۆبوونم لە دەستدا بوو. بە ناچاری سەردانی پزیشکم کرد. بەڵێ خۆشەویستان، پزیشکی یەکەم حەبی خەوی بۆ نووسیم و پزیشکی دووەم فەرمانی پێکردم کە بۆ گەشتێک بچم. فەرمانی هەردوو پزیشکەکەم بەجێهێنا، بەڵام بێسوود بوو، هیچ ئەنجامێکیان نەبوو. وەک ئەوە وابوو کە تەواوی بوونم لە لابەلای گرەیەکی ئاسنیندا بێت و سات بە سات لابەلاکان نزیک ببنەوە و فشارێکی زۆرم بۆ بێنن. تۆ ئەگەر لە ژیاندا دووچاری ناڕەحەتی دەرونی و بێزراوی نەبوو بیت، ناتوانیت هەز بە حاڵی من بکەیت لەو ڕۆژانەدا. تەنها لە کاتێکدا کە خۆتان حاڵەتێکی هاوشێوەی ئەو حاڵەتەی منتان تاقی کرده بێتەوە دەتوانن تێبگەن کە من دەڵێم چی. ئەم دۆستەی ئێمە لە کۆتاییدا خۆی بڕیاری دەرمانی خۆیدا، ڕێگەی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ خەمۆکی و نیگەرانیدا بەم شێوەیە بۆ ئێمە باس کرد. سوپاس بۆ خوا کە کوڕێکی 4 ساڵم بۆ مابەوە. هەر ئەو کوڕە بوو کە کێشەی منی چارەسەر کرد. ڕۆژێک عەسر کە لە ڕاستیدا لە دەریایەک خەم و خەفەتدا دەخولامەوە، کوڕە 4 ساڵانەکەم هاتە لام وتی: باوکە گیان، ناتەوێت بەلەمێکی داری بچووکم بۆ دروست بکەی؟ ڕاستت بوێت لەو کاتەدا تاقەت و حوسەڵەی هیچ کارێکم نەبوو، بەڵام کوڕەکەم بەبێ شەرمی منداڵانە وازی لێ نەهێنام. ئەوەندە سەرسەختی نواند کە بۆ ڕزگاربوون لە دەستی تەسلیم بووم. دروستکردنی بەلەمێکی تەختە بۆ منداڵە لە جبازەکەم نزیکەی 3 سەعاتی خایاند. دوای کۆتایی هێنان بە کارەکە تێگەیشتم کە لەم ماوەیەدا بیرم لە خەم و ناڕەحەتیەکانی خۆم نەکردوێتەوە.
بە شێوەیەکی باشتر لە چەند مانجی کۆتاییدا تەنها سەعاتێک کە ئاسوودە بووم ئەو 3 کاتژمێرە بوو. ئەم دۆزینەوەیە تا ئەندازەیەکی زۆر لە خەم و نیگەرانیەکانی منی ڕەواندەوە و دوای چەند مانجێک تێگەیشتم کە دەتوانم بەوردی بیر بکەمەوە. دەرەنجامی تازەی من ئەمە بوو کە کاتێ مرۆڤ مەبەستی ئەنجامدانی کارێکی هەیە دەبێ بۆ بە ئەنجام گەیاندنی نەخشە بچێشێت و هەستەکانی کۆبکاتەوە و نیگەرانیەکان لە کارەکەی دوور بخاتەوە. سەعاتێک بە دروستکردنی بەلەم و جوانکردنی تێپەڕی نیگەرانی لە مێشکم دوورکەوتەوە و مۆڵەتی دا بۆ چەند سەعاتێک سەرگەرمی کارێکی تر بم. دۆستەکەی ئێمە بە هەر شێوەیەک بڕیار دەدات لەم ڕێگەیەوە لەگەڵ ناڕەحەتی و نیگەرانیەکانی خۆیدا بەرامبەر چێ بکە بە ڕێگەی ڕوبەڕووبوونەوەکەی سەرنج بدەن کە زۆر سەرنج ڕاکێشەرە. شەوی دواتر پێنووس و پەڕاوم هەڵگرت و لە ژوورەکانی ماڵەوەدا دەستم کرد بە تۆمارکردنی ئەو پێداویستیانەی کە پێویستیان بە نوێکردنەوە هەیە. تۆمارکردنیان نزیکەی 2 هەفتەی خایاند و ژمارەی ئەو پێویستیانەی کە پێویستیان بە نوێکردنەوە هەبوو گەیشتە 242 دانە. بەڵێ خۆشەویستان لەو بەروارەوە نزیکەی 2 ساڵ تێپەڕیوە و خۆم تەواوی ئەوانم نوێ کردوتەوە. هەڵبەتە ئەم کارانە ڕۆژانە ئەنجامیان دەدەم و شەوانە کاری درەوشاوەترم گرتوۆتە بەر. هەفتەی 2 شەو دەچمە پۆلەکانی شەوانەی نیویۆرک، باقی کاتەکان لە ڕێنمونیکردن و مەراسیمی کۆکردنەوەی یارمەتی کە لەلایەن خاچی سوورەوە تەرتیب دەکرێن بەشداری دەکەم. بەم شێوەیە ئەوەندە سەرقاڵیم بۆ خۆم دروست کردووە کە هەلێکم بۆ نیگەران بوون نییە. هەلێک بۆ نیگەران بوون. دۆستەکەمان بەڕاشکاوی وتی هەلێکم بۆ نیگەران بوون نییە. وینستۆن چەرچڵ یەکەم وەزیری خاوەنی بەریتانیا کە بە دان پێدانانی خاوەن بیرروڕایەنی مێژونووسان بەریتانیا هەرگیز پیاوێکی سیاسی وەک ئەوی بەخۆوە نەدی بوو. ئەویش ئەمەی وت. چەرچڵ لە سامناکترین ڕۆژەکانی جەنجی جیهانیدا لە شەو ڕۆژێکدا 18 سەعات کاری دەکرد. هەر کاتێ پرسیاریان ئاراستە بکردایە بۆ ئەم بەرپرسیاریەتە گەورەیە کە گرتوتەتە ئەستۆ نیگەران نابی، لە وەڵامدا دەیگوت بە ئەندازەیەک جیرۆدە و سەرگەرمی کارەکەم کە هەلێکم بۆ نیگەرانی و پەشێوی نییە. کیترنیک داهێنەری ئێستارتی ئۆتۆمبیل لە کاتێکدا کە دەرگیر و سەرگەرمی دروستکردنی ئەم دەستگایە بوو حاڵێکی هاوشێوەی حاڵی چەرچڵی هەبوو. کیترنیک پێشەوەی واز دەکارەکەی بێنێت دەرگیری داهێنانی ئستارت بوو. جێگەی تەواوی کۆمپانیەکانی ماتۆر بوو بەشی لە کۆڵینەوە و تاقیکردنەوەی ئەم کۆمپانیا گەورەیە لەژێر چاودێری ئەودا بەڕێوە دەچوو. ئەو دوای واسێنانی لەم پۆستە و سەرگەرمبوونی بەداهێنانی ئستارت بە ئەندازەیەک لە تنگانی مادیدا بوو کە بە ناچاری ئەمبارێکی شوێنی پوش و پەڵاشی بۆ تاقیکردنەوەکانی خۆی ئیجار کرد و خەرجی خۆی و خێزانەکەی لە ڕێگەی دەرزوتنەوەی پیانۆوە بەدەست دەهێنا. دوای ئەوەش لە کۆمپانیای بیما $500 سولفەی وەردەگرت. خاننی کیترنیک لە لای من دانی پێدانا کە زۆر مشەوەشم، خەو خۆراکم نییە، بە پێچوانەی مێردەکەمەوە بە ئەندازەیەک سەرگەرمی کارکردنە کە نازانێت نیگەرانی چییە. ئەو ناگات بە نیگەرانی. پاستور دانای ناودار ئارامی لە مختبەر و کتێبخانەدا بەدی دەکرد کە بیر و ڕای لەم بارەیەوە ڕاست بوو. لە مختبەر و کتێبخانەدا مرۆڤ بە شێوەیەکی وا نوقمی خوێندنەوە و کارکردن دەبێ کە نیگەرانی بواری ئامادەبوونی نییە. لەوانەیە بەم هۆیەوە بێت کە لێکۆڵەرەوان و تاقیکەرەوان زۆر بە کەمی جیرۆدەی هەڵچوونی ڕۆحی و دەرونی دەبن. لەوانەیە بابەتی سەرگەرمی بەکارەوە بۆ تۆ بابەتێکی سادە بێ. نەتوانیت قایل بیت بەوەی کە دەبێتە هۆی لابردنی ڕاڕایی و نیگەرانی. بەڵام قایل بەبەوەی کە ئەم بابەتە یاسایەکی بنەڕەتی دەروونناسیە. ساڵانێکی زۆرە کە دەروونناسان دانیان بە جێگیری ئەم بابەتەدا ناوە لە ڕوونکردنەوەی چۆنیەتیدا لێکۆڵینەوە دەکەن. لەبەر ڕۆشنایی ئەو یاسایەدا دەروونناسانی تاک بە هەر نمرەیەک لە توانای فکری لە یەک ساتدا ناتوانن بیدیان سەرقاڵی دووشت بکەن. خۆتان دەتوانن ئەم ڕێسا سادەیە تاقی بکەنەوە. وای دابنێ لەسەر کورسیەک ڕاکشاوی، چاوانت ببەستە و بیر لە پەیکەری ئازادی ئەمریکا بکەوە. لە هەمان کاتدا بۆ ئیشوکاری سپەینی خۆت نەخشەیەک داڕێژە. ئایا هەوڵدانی تۆ بۆ بە ئەنجام گەیاندنی هاوکاتی ئەم دوو ڕێسایە دەگاتە ئەنجام؟ بەڵگەنەویستە هەرچەند هەوڵ بدەیت و فشار بۆ خۆت بێنیت ناتوانیت لە هەمان کاتدا دەربارەی ئەم دوو بابەتە بیر بکەیتەوە. خۆتان ماندوو مەکەن، هەوڵدان بێسوودە. ئێوە دەتوانن لە هەر کاتێکدا بیر لە یەک بابەت بکەنەوە و سەرکەوتوو بن. ئازیزانم، مێشتی مرۆڤ
لە یەک ساتدا زیاتر لە یەک جۆر هەست قبول ناکات و هاتنە ناوەوەی هەستی زیادە دەبێتە هۆی تۆراندنی هەستەکانی دڵ. لەبەر ڕۆشنایی ئەم ئەنجامەدا ئاسایی بوو کە پزیشکانی دەروونناسی سوپا لە کاتی جەنگدا کارانێکی ئەوتۆیان بە ئەنجام گەیاندووە کە وەک موعجیزەوا بوون. ئەوانە بە کۆتایی هاتنی جەنگ کۆمەڵێکی زۆر لە سەربازان گرفتاری نەخۆشی پسیک و نوریتیک یا نەخۆشی ڕۆحی و دەرونی بووبوون کە بە وڵاتەکەیان هێنایەوە بۆ چارەی ئەوانە دەبوایە کارێک بکرایە. خۆشەویستانم ئەم دەروونناسانە دوای لێکۆڵینەوەیکی فراوان بەم ئەنجامە گەیشتن کە دەرمانی ئەم سەربازانە تەنها بە یارمەتی دەرمانێک دەبێت، سەرگەرمی و مەشغوڵی بەکارەوە. بەرنامەیان پیاوانە کە دەرونیان شێوا بوو بە شێوەیەک تەرتیب بوو کە خولەچێک لە کاتی ئەوانە بەبێ چالاکی بە تایبەتی کارکردن لە دەرەوەی شار و سەرگەرمی بەهۆی ماسیگرتن، ڕاو، گۆڵف، وێنەگرتن، باخەوانی و هەروەها تێنەدەپەڕی. بوار بەوانە نەدەدرا کە بیر لە یادگاری ترسناک و وەحشەتناکی زمانی جەنگ بکەنەوە. سوود وەرگرتن لە کار بە ناونیشانی ڕێگە چارەکە ئەمڕۆ دەروونناسان جەختێکی زۆریان لەسەر کردوتەوە و بابەتێکی تازە نییە. 500 ساڵ پێش لە دایکبوونی مەسیح پزیشکانی یۆنانی سوودیان لەم دەرمانە وەردەگرت. گومان ناکەم تۆ بتوانیت دەروونناسێک بدۆزیتەوە کە بیرکردنەوەیکی جگە لەمە هەبێت کە مەشغوڵی بەکارکردن یەکێکە لە باشترین دەرمانەکانی ئارامبەخش کە تا ئێستا بۆ نەخۆشانی دەرونی ناسراوە. هەنری لانگفلو کاتێک کە هاوسەرە ئازیزەکەی لە دەستدا ئەم دەرمانەی بۆ خۆی هەڵبژارد و ئەنجامێکی گەورەی لێ دەستگیر بوو. خانمی لانگفلو بە یارمەتی گڕی مۆمادەیەکی بۆ مۆرکردن دەتواندەوە لە ناکاو ئاگرەکە کەڵپەی سەند و بەرجلەکانی کەوت. دەنجی هاواری مێردەکەی ئاگادار کردەوە، بەڵام هەوڵدانی مێردەکەی بۆ ڕزگارکردنی بێهودە بوو خێزانەکەی بەهۆی سوتانەوە گیانی سپارد. هەنری ماوەیەکی زۆر بە یادهێنانەوەی ئەم ڕووداوە دڵتەزێنەکە بۆ هۆی گیان لە دەستدانی هاوسەرەکەی ئەوەندە ناڕەحەت بوو کە بە تەواوی سەلامەتی خۆی لە دەستدا بوو، زۆری نەمابوو کە شێت ببێ. بەڵام خۆشبەختانە 3 منداڵی بچووکی لەو ئافرەتە بۆ مابەوە کە نیازیان بە ئاگاداری و پاراستن هەبوو. هەنری بە تەواوی ئەو خەم و خەفەتەی کە هەیبوو مەجبور بوو نەک تەنها باوک بەڵکو جێگەی دایکی میهرەبانیشان پڕ بکاتەوە. هەنری دوای ماوەیەک تێگەیشت کە بە خەم خواردن بۆ هاوسەرەکەی لە منداڵەکانی بێ ئاگا بووە. لە سەرەتادا بە ئیجباری خۆی ئاگادار کردەوە کە منداڵەکان بۆ گەشت و گوزار و گەڕان ببات و چیرۆکیان بۆ بڵێ. منداڵەکان کە ماوەیەکی زۆر مەحروم بوونیان کێشا بوو ئەوەندە بەم کارەی باوکیان خۆشحاڵ بوون پێکەوە گۆرانیان دەوت. شەوق و زەوقی منداڵەکان کاریگەریەکی زۆری لەسەر هەنری هەبوو کە بوو بەهۆی سەرگەرمی هەنری. دووبارەکردنەوەی ئەم کارە بوو بەهۆی ئەوەی کە کەم کەم خەم و خەفەتی ڕابردووی هاوسەرەکەی لەبیر بەرێتەوە و لە کۆتاییدا ئارامی خۆی بەدەست بێنێ. بەڵێ ئازیزانم، تینسونیش بەهۆی مەرجی دۆستەکەیەوە دووچاری جێژاوێک بوو کە لەم بارەیەوە دەڵێ دەبێت لە کاری زۆردا خۆم لە بیر بەرمەوە و ئەگەرنا کەمەرم لە ژێرباری خەم و نائومێدیدا دەشچێت. بەلایانی کەمەوە بۆ هەموو کەسێک دەست دەدات کە لە شوێنی کار و کاتێ لەگەڵ خەڵکیدان خۆیان سەرگەرم کەن، چونکە لە کاتی ئاسایش و بەتاڵیدا زمانێک کە دەبێت ئاسوودە و خۆشحاڵ بێت بیری نیگەرانکەر بۆ لای مرۆڤ دێت. نیگەرانی، پەرێشانی و پەرۆشی لە کاتی ڕوخساری گریاناویدا خۆیان نیشان دەدەن کە بیرمان لای کارێک نییە و بە تەنها ماوینەتەوە. ئەم نیگەرانی و پەرۆشی ئاگادارمان دەکاتەوە کە لە خۆمان بپرسین بەم ڕێگەیە لە ژیاندا بەکوێ دەگەین؟ ئایا ڕوخساری سەعادەت و خۆشی دەبینین؟ بەڕاست مەبەستی بەڕێوەبەری ئیدارەی ئەمڕۆ لەو ئیشارەی کە کردی چی بوو؟ ئایا سەری منیش وەکو سەری فلانە هاوڕێ تاز دەبێت؟ لەکوێ دڵنیابم کە هەر ئێستا سەرەتان لە شوێنێکی جەستەمدا لانەی نەکردووە وەچی و چی تریش؟ کاتێک کە مەشغوڵ نین مێشکی ئێمە وەکو بۆشاییەکی خاڵی وایە کە ئەم مەسەلەیە سەرەتاترین یاسای سروشتە کە شوێنی خاڵی دەبێ پڕ بکرێ. سەرنجی گڵۆپێک بدە. بۆشایی ناو گڵۆپەکە لە هەوا بەتاڵ کراوەتەوە. ئەگەر ئەم گڵۆپە بە زەویدا بچێشیت هەوا بە فشارێکی زۆر بۆ ئەم بۆشاییە بەتاڵە هێرش دەبات و پڕی دەکا. هێزی مەشغوڵکەری سروشتیش ئامانجی خۆی باش دەناسێ. ئەم هێزە هەمیشە بۆ مێشکی بەتاڵ لە دەرگیری بیری دەڕوات و بە ئاسانی پڕی دەکاتەوە. خۆشەویستانم، هەستکردن بە خەم و پەژارە، ترس، حەسوودی و کینە
بە تەواوی توانایانەوە بە شێوەیەکی زۆر خێرا ڕێگەی خۆیان دەکەنەوە لە مێشکدا بە شێوەیەک کە بیری ئارام و هەستی خۆشی مەجبور بەکشانەوە دەبن. جیمز لام مرسل مامۆستای پەروەردە و فێرکردن لە زانکۆی پێشکەوتوی کۆڵۆمبیا لەم بارەیەوە دەڵێ نیگەرانی لە کاتی کاردا خۆی نیشان ناداپێت بەڵکو لە کۆتایی کاردا دەردەکەوێ. لەم کاتەدایە کە بیرتان بە بێویستی خۆتان بەلای شتانێکی خراپدا دەڕوات. مێشکی ئێوە وەکو لۆرێکی بێبارە کە بە توندی بۆ پێشەوە دەڕوات و تەکانێکی زۆریشی لەگەڵدایە. هەرەو تەکانانە زیان لە لۆریە بەتاڵەکە دەدەن. چارەسەری نیگەرانی و ڕێگەی جڵەوگیری لە تێشکانی هەست و حاڵەتەکانی دەرونی ئەوەیە کە مێشکتان بە تەواوی مەشغوڵ بوو بێ. پێویست ناکات مامۆستای زانکۆ بیت تا دەرک بەم خاڵە بکەیت و کاری پێ بکەیت. من لە کاتی جەنگدا لەگەڵ ئافرەتێک ڕوبەڕوو بوومەوە کە ئەم خاڵەی ئەزمون کردبوو بە ئەنجامەکەشی ڕازی بوو. ئەمە ئافرەتەم لەگەڵ مێردەکەیدا لە کافتریای شەمەندۆفێرێکدا بینی کە لە نیویۆرکەوە بۆ میسۆری دەڕۆشت. ئافرەتەکە بۆی باسکردم سبەینەی ئەو ڕۆژەی کە شەڕی پێرل هاربەر ڕوویدا تەنها کوڕەکەم بۆ جەنگ ڕۆشت. ئەوەندە بۆی نیگەران بووم ئەو تەندروستیش کە هەم بوو خەریک بوو لە دەستم دەدا. چون لە خۆمم دەپرسی کوڕەکەم ئێستا لەکوێیە؟ ئایا سەلامەتە؟ بریندار نەبووە؟ نەکاکو ژرا بێت. کاتێ لەمە ئافرەتم پرسی چۆن بەسەر ئەم نیگەرانیەدا زاڵ بووی؟ وتی لە یەکەمین قۆناغدا مۆڵەتی خزمەتکارەکەمدا و خۆم کارەکانی ئەوم لە ئەستۆ گرت. لە کاتی بە ئەنجام گەیاندنی کارەکانی ماڵەوەدا کەمێک ئارامیم بۆ خۆم گەڕاندەوە بەڵام هێشتا ئاسوودە نەبوو بووم. لە کاتێکدا کە کاری ماڵەوەم ئەنجام دەدا دیسانەوە نیگەرانی بۆ لام دەهات چونکە کارەکانی ماڵەوە پێویستیان بە بیرکردنەوە نەبوو. دەبوایە کارێکم ئەنجام بدایە کە بوار بۆ نیگەرانی نەبوایە. لە یەکێک لە دوکانە گەورەکانی شاردا بە کاری فرۆشتنەوە سەرگەرم بووم. حەزم لەم کارە بوو. کڕیاران دەهات نەلام و لەبارەی تایبەتمەندی و نرخ و ئەندازەی کاڵاکانمانەوە پرسیاریان دەکرد. ڕۆژانە ئەوەندە مەشغوڵ و سەرگەرم دەبووم کە هەلێک بۆ نیگەرانی نەدەمایەوە. شەوانەش بە ماندووی ڕێگەی ماڵەوەم دەگرت و دوای نانی ئێوارە بەبێ حاڵی دەخەوتم. لەم کاتەشدا بەڕاستی بوارێکم بۆ نیگەرانی نەدەهێشتەوە. بەڵێ بیسەرانی عزیز، جان کۆپەر بویز لە کتێبەکەی خۆیدا بە ناوی ڕێگەی لە بیرکردنی نەگونجاوەکان دەنووسێ کاتێک کەسێک لە کاری خۆیدا نقوم دەبێت جۆرێک لە ئاسوودەی و ئارامی دەرونی و ڕوخساری نەرم و شادی بەخش بە ئەعساب و دەرونی تەسکین دەبەخشێت. خانمی جانسون یەکێک لە بەناوبانگترین ژنانی جیهانگەڕە. ماوەیەک لەمە پێش پێی وتم کە چۆن توانیوێتی لەگەڵ خەم و خەفەت و نیگەرانیەکانیدا ڕوبەڕوو بێتەوە بە سەرکەوتووی کۆتایی بە ململانەکەی بهێنێت. خانمی جانسون هەر بەو شێوەی کە لە کتێبەکەیدا نووسیوێتی کە بە کارەسات زەواجی کرد 16 ساڵان بوو کە لەگەڵ مارتین جارسون زەواجی کرد. ئەوانە لە دوای زەواج واتە هاوسەرگیری کانزاسیان ڕووە و جەنگەڵە ترسناکەکانی برن و بەجێهێشت. 25 ساڵ ئەم ژن و مێردە بە جیهان داگەڕان لە ژیانی بوومیاکان و وەحشیەکانی ئەفریقیا و ژیانی کۆمەڵە جۆرا و جۆرەکانی ئاسیا فیلمیان گرت. دوای ئەوە گەڕانەوە بۆ ئەمریکا و سەبارەت بەوەی کە دیبوویان دوان و فیلمەکانیان گەیاندا هۆڵەکانی نمایشکردن. لەم گیر و دارەدا بەکەوتنە خوارەوەی فڕۆکەکەیان ئەجەل یەخەی مێردەکەی گرت و ژنەکەش لەسەر جێی نەخۆشخانە مایەوە. پزیشکەکان ڕایانگەیان کە جانسون هەرگیز ناتوانێت لە جێگەکەی بەرز بێتەوە هەستێتەوە بەڵام پزیشکەکان نەیان ناسی بوو. 3 مانگ دوای ئەوە لە کاتێکدا کە لەسەر گالیسکەیەک دانیشت بوو وتاری بۆ کۆمەڵێک دەدا ئەم کارەی سەداهابار ئەنجامدا. کاتێ لێم پرسی بۆچی وتار دەدەیت بەڕازگۆیەکی تەواو وەڵامی دایەوە. من بۆیە ئەم کارم ئەنجامدا تا بوارێک بۆ خەم و پەژارە و نیگەرانی نەمێنێتەوە. نازانم ئایا جانسۆن لە وتەکەی تینسۆن کە سەدەیەک لە پێش ئەوە ژیا بوو خەبەری هەبوو یان نا، بەڵام زانی بێتی یان نا کاری بە ئامۆژگاریەکەی دەکرد. تینسۆن سەدەیەک پێش لە خانمی جانسۆن وتبووی دەبێ لە کاری زۆردا خۆم لە بیر بەرمەوە ئەگەر نا کەمەرم لە ژێرباری خەم و نائومێدیدا دەشچێ. دەریا سالار 5 مانگ بە تاک و تەنها لە کەلەبەرێکی بچووکی سەهۆڵبەندانی جەمسەری باشوور دەژیا. لەو شوێنەدا سەرسوڕهێنەرەکانی سروشتی بە چاوی خۆی بینی. ئەو بۆ مانەوەی خۆی لەو سەرزەمینە سەهۆڵبەندانەدا بە قۆناغ و فراوانتر لە ئەمریکا و ئەوروپایە کاتی خۆی بەوردی دابەش کرد. بەم دابەشکردنە شەو ڕۆژی دیاری کرد و لەو ماوەیەدا بەبێ ئەوەی چاوی بە یەک مرۆڤ بکەوێت پێویستیەکانی خۆی بەدەست دەهێنا.
تا ڕووناچی 150 کیلۆمەتر نەک تەنها مرۆڤ زیندەوەریش نەدەبینرا. دەریا سالار بێرد هەندێک جار دەنگی سەوڵبەندانی هەناسەی خۆی دەبیست کە لە سینەی گەرمیەوە دەردەچوو. ئەو 5 مانگە لە کاتێکدا بوو کە جەمسەری باشوور خولی شەوانەی خۆی بەڕێ دەکرد. دەریا سالار لە کتێبەکەی خۆیدا بەناوی تەنهاوە تەنیایی 5 مانگەی لە تاریکیدا بەباشی شی کردبەوە. لە بەشێکی ئەم کتێبەدا نووسیوێتی: ڕۆژەکانم وەک شەو تاریک بوون و بۆ ڕزگاربوون و پاراستنی جانی خۆمم بەکارەوە سەرقاڵ دەکرد. بەڵێ ئازیزان، شەوانەکە لەگەڵ ڕۆژدا جیاوازی نەبوو پێش کوژانەوەی چرا کارەکانی ڕۆژی دوایم دیاری دەکرد. بە شێوەیەک بەرنامەکانم تەرتیب کردبوو کە تەنها ساتێکیش بێکار نەدەمامەوە، بە شێوەیەکی وابوو کە توانیم دەسەڵاتم بەسەر نەفسی خۆمدا هەبێ. ئەگەرم کارم نەدەکرد دەبوایە کاتەکانم بەبێ مەبەست بەسەر ببردایە و ئەم کارەش هیچ سوودێکی نەبوو جگەل لە تێکشکانی دەرونی و جەستەیی. لە ڕیچارد کایوت مامۆستای پزیشکی زانکۆی هارڤارد ئەم قەولە دەجێڕمەوە کە بەڕای من بیرۆکەیەکی سەرنجڕاکێشە. من لە پیشەی پزیشکی بە تەواوی سەرنجەوە سەیرم کرد کە مەشغوڵی بەکارەوە چارەسەری زۆر لەو کەسانە کردووە کە بە ناڕەحەتی دەرونیەوە جیرۆدەن کە بەهۆی ترس و گومان و دوودڵیەوە دووچاری بوون. ئازایەتی کە کار بە ئێمە دەبەخشێ وەکو بڕوا بەخۆبوونەکەی ئامرسن نووسری بەناوبانگ وایە کە شانازیەکی بێسنووری پێبەخشیوە. کاتێک کە بەکارکردنەوە سەرقاڵ نەبین و دڵ بە ئازار گۆشەگیر ببین و خەم و پەژارە بکەینە هاودەمی خۆمان ئەنجامەکەی بە پێی وتەی داروین وەکو جۆرە کرمێکە کە مێشکمان وەکو خۆرە بخۆن و توانا و ئیرادە لە ئێمە زەوت بکەن. نووسەر دەڵێ من پیشەوەرێکی نیویۆرکی دەناسم کە توانای ئاسایشی بەهۆی ئەم کرمە ئازاردەرانەوە دەست پێ کرد. ئەو بە ئەندازەی خۆی سەرگەرم و مەشغوڵ کردبوو کە بوارێکی بۆ خەمۆکی و نیگەرانی نێشتبەوە. ئەم پیشەوەرەیەکێکە لە خوێنکارەکانی شەوانی خۆم. ئەو لێپرسراوی دامەزراوەیە کە بەناوی لانگ و شوێنی کارەکەی واڵ ستریتە. ئەو داستانی سەرکەوتنی بەسەر نیگەرانیدا ئەوەندە بە پێز بۆ جێڕامەوە وای لێکردم لە دوای تەوابوونی وانە بانکێشتی بکەم بۆ ئەوی نانی ئێوارە پێکەوە بخۆین و ئێوارە پێکەوە بڕێ بکەین. لە ئێوارەوە تانیوە شەو بەردەوام بوو لە جێڕانەوەی سەرکەوتنەکانی کە من بە کورتی لە زمانی خۆیەوە بۆ ئێوەی دەجەڕمەوە. 18 ساڵ لەمە پێش بە ئەندازەیەک مشەوەش بووبووم کە تووشی نەخۆشی کەمخەوی بووم. ئەوەندە دەمارەکانی عسابم گرژ و ئاڵۆز بوون کە بە بچووکترین ناسازی و نەگونجاوی هەڵدەهاتم. هەستم دەکرد هەموو دەمارەکانم خەریکن دەپچڕێن. هەڵبەتە بەڵگەیەکم بۆ نیگەرانیەکانم نەبوو. لەو کاتانەدا ئەمینداری کۆمپانیایەکی بەرهەمێنانی شیرمیوە بووم لە شەقامی 418 بەرادووی لە ڕۆژهەڵاتی نیویۆرک. کۆمپانیان $9 ملیۆن بۆ بەرهەمێنانی جیراوەی تۆفەڕەنجی سرف کرده بوو کە جیراوەکە لە قوتووی 1 گاڵۆنیدا بۆ فرۆشتن ئامادە بوو. پێشەمەش 20 ساڵێک دەبوو کە ئەمانەمان بە کۆمپانیای بەرهەمێنانی ساردەمەنی دەفرۆش، بەڵام لە ناکاو بازاڕی فرۆش بە چۆک داهات و کۆمپانیاکانی بەرهەمهێنەری ساردەمەنی ئامێزی کاری خۆیان فراوان کرد و بۆ فرۆشتنی بەرهەمەکان و نەمانەوەیان لە بازاردا هەستان بە دابەزاندنی نرخی بەرهەمەکان و دەستیان کرد بە کڕینی جیراوەی تۆفەڕەنجی لە ناو بەرمیلی گەورەدا. لە هەلومەرجێکی ئاوادا نەک تەنها $9 ملیۆن لە بەرهەمەکەی خۆمان زەرەرمان دەکرد، بەڵکو زیاتر لە $1 ملیۆن دەبێ بدەین بە بەرهەمهێنەرەکانی تۆفەڕەنجی کە گرێبەستمان لەگەڵ واژۆ کردبوون. ئەوەندە بازاری فرۆش خراپ بوو هەتا نەمان دەتوانی $350,000 کە لە بانک وەهممان وەرگرت بوو بیگەڕێنینەوە. بانکیش ئامادە نەبوو کە وەهمەکە تازە بکەینەوە. لەوە هەلومەرجێکدا جێگەی سەرسوڕمان نییە کە بڵێم مشەوەش و نیگەران بوو. دۆستەکەی من لە دوای ئەم قۆناغە ڕوبەڕووی گرفتەکان دەبێتەوە با سەرنج بدەینە درێژەی باسەکەی. دەجێڕێتەوە بۆ چاوپێکەوتنی بەڕێوەبەری کۆمپانیان ڕۆیشتم بۆ کالیفۆرنیا. ویستم پێی بڵێم و تی بگێنم کە لەگەڵ هەڵکشاندا نێوانێکی زۆرمان نییە، بەڵام ئەو ئامادەنم و قسەکانم قبول کات و نەدەچۆ ژێربارەوە. بەڕێوەبەری کارخانەی ئیدارەی لە نیویۆرک بە لێپرسراوی ئەم هەڵکشانەی دەزانی. دوای چەند ڕۆژێک باسکردن لە کۆتاییدا قایلم کردبەوەی کە واز لە بەستەبەندی تۆفەڕەنجی بێنێت و تۆفەڕەنجە تازەکان لە بازاری سان فرانسیسکۆ بفرۆشێ. بەم کارەی گرێچوێرە ئێمە کرایەوە و دەبوایە نیگەرانیش دوور بکەوتایەتەوە، بەڵام من نەمدەتوانی نیگەران نەبم. نیگەرانی بوو بەخوو بۆ من وەکو زۆربەی مرۆڤەکان. کاتێک ڕامەوە بۆ نیویۆرک بۆ هەموو شتێک نیگەران بووم. بۆ ئاڵ و باڵویە کە لە ئیتالیا کڕی بووم و ئەنەناسێک کە نوێنەری کۆمپانیایەک دەبوایە لە هایتی بینێرێت و بابەتی لەم شێوازانە ئارامی لە من حرام کردبوو. لەو پەڕی بێزاری و ناومێدیدا بڕیارمدا مەدان بۆ نیگەرانی تەنگ بکەمەوە
تا ئەو کاتە ڕۆژی 7 سەعات کارم دەکرد بەڵام بە یەکجاری ژمارەی سەعاتەکانم گەیاندە 16 سەعات 8 بەیانی دەچووم بۆ کۆمپانیا و نزیکەی نیوە شەو دەگەڕامەوە شەو بە ماندوێتی دەچوومە خەوەوە وەکو جەستەی بێجان دەکەوتم بەسەر جێگەکەمدا ماوەی 9 مانگ بەم شێوەیە بەردەوام بووم لە کۆتایی ئەم ماوەیەدا نیگەرانیم لە نێو خۆمدا کوشت دانی پێدا دەنێم ئەوەندە بواری خۆنواندنم بە نیگەرانی نەدا کە دیقی کرد و مت دوای ئەو کاتانی کە نیگەرانی لە من دوورکەوتەوە سەعاتی کارکردنم کەم کردەوە بۆ 8 سەعات 8 ساڵ زیاترە کە بێخەوی و نیگەرانی بەرەوچیان نەگرتووم بەم شێوەیە بەرنارد شاو مافی خۆیەتی کە دەڵێ ڕازی بەدبەختی و بێچارەی ئێمە ڕۆژانی بەتاڵیمانە چونکە لە ڕۆژە بەتاڵەکاندا بیری خۆمان سەبارەت بە خۆشبەختی و بەدبەختی دەخەینەگەڕ کاتی خۆت بە خەیاڵ پڵاوی و بیری بێسامان و بێسەروبەر بەسەر مەبە و قۆڵی لێ هەڵماڵە و بەکارەوە مەشغوڵ بە بە شێوەیەکی سروشتی خوێن باشتر هاتوچۆ دەکات و مێشکیش خواردنێکی باشتری دەبێت و لە ئەنجامدا ئەندێشە و بیری ناقۆڵا لە مێشکت دەچنە دەرەوە ئازیزانم بەکارکردن خۆ سەرقاڵکە هەر زانترین و بەسووترین ئامۆژگاری بۆ تۆ ئەمەیە سەرگەرمی بەکارکردنەوە یەکسانە بەزاڵبوون بەسەر پەرۆشی و نیگەرانیدا سەرگەرمی بەکارکردنەوە یەکسانە بە داهاتی زیاتر و ژیانی ئاسوودەتر سەرگەرمی بەکارکردنەوە نەبوونی کاتی زیادە بۆ خەم و خەفەت خواردن کارکردن هەرزانترین دەرمانێکە کە بۆ زاڵبوون بەسەر نیگەرانیدا دروست بووە کاتەکانی خۆت بەکارکردن پڕبکەوە کەسانێک کە نیگەرانن ڕێگەیەک لەم ڕێگەیە گونجاوتر و کەم سەرفتر بۆ ڕوبەڕووبوونەوەی نیگەرانی ناتوانن پەیدا بکەن ئەگەر خۆت لە کاردا نوقم نەکەیت بە دڵنیاییەوە خۆت نوقمی نائومێدی و نەهێڵن خۆرەی نیگەرانی گیانتان بهاڕێت ئازیزانم داستانێک کە ڕابرت مۆری خەڵکی نیوجەرسی بۆی باسکردم تا کۆتایی تەمەنم لە بیری ناکەم لە زمانی خۆیەوە داستانەکەیتان بۆ دەجەڕمەوە من گەورەترین وانەی ژیانی خۆمم لە مارتی 1945 لە قوڵایی 276 پێ لە ژێر ئاوەوە لە دەریاکانی هیند و چین فێر بووم من یەکێک بووم لەو 88 نەفەرەی کە لە ژێر دەریادا کارم دەکرد بەهۆی ڕادارەوە ئاگادار کراینەوە کە کاروانێکی تا ڕادەیەک بچووک و پڕچەکی دوژمن ڕوو بە ئێمە دێت سپێدەی بەرەبەیان ژێر دەریاییەکان لە ژێر ئاوەوە خۆمان بۆ هێرشبردن ئامادە کرد لە ڕێگەی دووربینی ژێر دەریاوە بەباشی دەمبینی کە کەشتێکی جەنگی پڕچەکی یابانی بەناونیشانی ڕێنیشاندەر و کەشتێکی نەوتکێش ڕوو بە ئێمە لە جوڵەدایە بە سوڕانەوەی ئاراستەی دووربینەکە من هاوێژێکیش کەوتە ناو بازنەی دووربینەکەمەوە 3 موشکمان بۆ ئاراستەکردن بەڵام بەهۆی ورد نەبوون و خراپی دیقەی موشەکاوێژەکەەوە هەر 3 موشەکەکە بە هەڵەدا ڕۆشتن کەشتێ پڕچەکە ڕێنیشاندەرەکە لە پێش کاروانەکەەوە لە پێش ڕوویدا بوو بەڕواڵە سەرنشینەکانی نەیانزانی بوو کە ئێمە هێرشمان بۆ بردوون ئێمە بە سوودوەرگرتن لەو حاڵەتە بڕیارماندا هێرش بۆ کەشتێ مین هاوێژەکە بەرین بەڵام مین هاوێژەکە لە ناکاو ئاراستەی خۆی گۆڕی و هەستی بە هێرشەکەمان کرد فڕۆکەیەکی گەڕۆکی یابانی ژێردەریاییەکانی ئێمەی لە قوڵایی 6 پێدا بەدی کرد و مین هاوێژەکەشی ئاگادار کردبەوە بۆ ڕزگاربوون لە ڕنج و زەحمەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مین هاوێژەکەدا ڕۆیشتین تا قوڵایی 150 پێ و خۆمان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر کارەساتێک ئامادە کرد لەبەرەوەی ڕادارەکانیش نەتوانن لە ڕێگەی شەپۆلی دەنجی و دڵۆپەکانی هەواوە شوێنمان دیاری بکەن پانکە کارەباییەکانمان لە کار خست پێویستەکانی جەنگ و ماتۆڕەکان و هەر شتێک کە دەنجی لێوە بەهاتایە هەمومان کوژاندەوە هەموو شتێکمان لە ژێر دەریادا لە کار خستم 3 خولەک دوای گەیشتنی ئێمە بە قوڵایی 150 پێ هێرشی مین هاوێژەکە دەستی پێکرد بە نێوانێکی زۆر کەم 3 مین لە نزیکی ئێمە تەقینەوە و ژێردەریاییەکانی تا قوڵایی 276 پێ بردە خوارەوە ترس سەراپای داگرت بووین تەقینەوە لە قوڵایی کەمتر لە 1000 پێ ترسناک بوو لە قوڵایی 500 پێ ترسی مردن و تیاچوونی یەکجارەچی بوو ئێستا بیری لێ بکەرەوە لە قوڵایی 276 پێدا ڕووداوێک دەتوانێت ڕووبدات ماوەی 15 سەعات مین هاوێژی یابانی لەسەر و ئێمەوە بە بەردانەوەی مینی ژێر ئاوەوە سەرگەرم بوو ئێمە گەیشت بووینە قوڵاییە کە نەمان دەتوانی لەوە زیاتر ڕۆبچینە خوارەوە چونکە ئەگەری گیرکردنمان لە کەفی ئۆقیانوسدا هەبوو بەڵام خۆشبەختانە تەواوی مینەکان لە قوڵایی کەمتر لە 50 پێدا دەتەقینەوە و بەرژەوەندی ئێمە لەوەدا بوو کە شوێنی خۆمان لە ژێر دەریادا نەگۆڕین ترس و لەرز لە ژێر دەریادا فەرمانڕەوایی دەکرد من ئەوەندە ترسا بووم کە زۆر بە دژواری هەناسەم دەدا بەخۆم دەگوت
ئەمەش یەکێکی تر کە مەبەستی مردنە. لەگەڵەوەشدا کە دەستگای ساردکەرەوە و پانکە لە کار کەوتوبوون، بەڵام عارەقی سارد لە نێو چاوانم میوان بوو. بە هەموو توانایەکم نەمدەتوانی ڕێگری لە پێکدادانی ددانەکانم بکەم. لە هەل و مەرجێکی ئاوادا بوو، هێرشی مینهاوێژی یابانیەکان کۆتایی پێهات. وە بزانم تەقەمەنیەکان تەواو بووبوون یان وایان پێ باش بوو لەمە زیاتر لە توپەتمان نەکەن. بە هەر حاڵ مینهاوێژەکان ئێرەیان تەرک کردبوو. ئەو 15 سەعاتەی کە لە ژێر هێرشدا بووین وەکو 15 ملیۆن ساڵ لە من تێپەڕی. تا ئەو کاتە چەند جارێ بە ڕووداوەکانی ژیانی پێشووی خۆمدا چوو بوومەوە. ئەو کارە نەشیاوانەی کە تا ئەو کاتە ئەنجاممدا بوون لە بیرمدا دەهاتن و دەچوون. چەند جارێک دەمهێنانەوە بیری خۆم کە پێشەوەی بچمە ناوسپاوە چۆن لە بانێکدا دامەزرام و چۆن کاری زۆر ماندووی دەکرم و بە کەمی موچە نیگەران بووم و لەم ڕوانگەوە نیگەران دەبووم کە بۆچی ناتوانم بەدڵی خۆم ژیان بەڕێ بکەم، بۆچی ناتوانم ئۆتۆمبیلێک بکڕم، بۆچی ناتوانم جلوبەرجی گران بەها بۆ هاوسەرەکەم بکڕم. خراپتر لە هەموو ئەمانەش بێڕەوشتی لێپرسراوەکەم بوو کە نەمدەتوانی تەحملی ئەم حاڵەتە بکەم. ئەم دەورانە زیندووتر لە فیلمێکی سینەمایی جاربەجار لە پێشچاوم خۆیان نمایش دەکرد. دەهاتەوە بیرم کە شەوان چۆن بە ماندووی و تووڕەییەوە دەگەڕامەوە ماڵەوە و بەهۆی شتانێکی بێبایەخەوە لەگەڵ هاوسەرەکەمدا شەڕم دەکرد. هەر کاتێ ڕوبەڕووی ئاوێنە ڕادەوەستام سەیری شوێنی برینێکم دەکرد کە بەهۆی ڕووداوی ئۆتۆمبیلەوە بە یادگاری بۆ مابەوە. ئەوەندەی تر بێزار دەبووم. ئازیزانم، پێش لە ڕووداوی هێرشی ژێردەریا ئەوەندە گرنگیم بە بابەتی بچووک دەدا کە لێیانەوە نیگەرانی و دڵمەشغوڵی گەورەم دروست دەکرد. بەڵام کاتێ لە قوڵایی ئۆقیانوسدا لەگەڵ مردندا دەستمان لە نێو دەستی یەک بوو، لەگەڵ خۆمدا پەیمانم بەست کە ئەگەر ئەم جارە ژیانم سەلامەت بێت و چاوم بەخۆر یان مانگ و چاوم بەخۆر یان مانگ و ئەستێرەکانی ئاسمان بکەوێت، ئیدی بواری خۆنواندن بە نیگەرانی نادەم. بە خۆمەموت لە دوای ئەم ڕووداوەوە ئیدی نیگەرانی هەرگیز. من لە دوای ئەو سەعاتە پڕمەترسیان نزیکەی 4 ساڵ لە زانکۆی سیراکیوز بە خوێندن سەرقاڵ بووم و کتێبی زۆرم دەخوێندەوە و وانەی ژیانی لێوە فێر بووم. زۆربەی ئێمە کەسانێکین کە تەحملی ڕووداوی دژوار دەکەین و لە بیری خۆمانی دەبینەوە، بەڵام بە بابەتێکی کەمبایەخ خۆمان لە دەست دەدەین. سەلمێنەری ئەم حاڵەتە یاداشتی ساموئیل پیپزە دەربارەی لە سێدارەدانی سرهاریوان کە ڕووداوەکەی بەم شێوەیە یاداشت کردووە. کاتێ ویستیان سرهاریوان لە سێدارە بدەن لە لەندەن بردیانە سەر سەکۆیەکی تایبەت بە لە سێدارەدان. سرهاریوان لەو ساتەدا بەباشی بەرگری دەکرد و هەموو بینیان کە بچووکترین لاوازی پیشان نەدا، بەڵام تکای لە جەلادەکە کرد کە ئاگای لێبێت تەورەکەی لەسەر زیبکەیەکی دەردناک کە لەسەر ملیدا هەیە نەباتە خوارەوە. دەریا سالاریش لەگەڵ حاڵەتێکی لەم شێوەیەدا ڕوبەڕوو بۆتەوە. لەم ڕوانگەیەوە هەندێک لە یاداشتەکانی پێکەوە دەخوێنینەوە. ئەم یاداشتانە پەیوەندی بە سەفەرێکی پڕمەترسی سەرما و سەوڵبەندانی جەمسەرەوە هەیە کە لەسەر و توانای مرۆڤەوەیە. هاوڕێکانم بەبێ ناڕزایی دەربڕین لەو شوێنە پڕمەترسیەدا بەرگری سەرمای 80 پلە ژێر سفریان دەگرت و لە کار دوان نەدەکەوتن، بەڵام لە کاتی پشودان و ئارامیدا هەردوو نەفرێک کە لە پەناگەیەکدا دەخەوتن ناڕەحەتی ئەوە بوون کە نەوەکو یەکێکیان پێی زیاتر ڕاکێشێت و کەمێک جێگە زیاتر بگرێت هاواریان لێ هەڵدەستا. یەکێک لەو کەسانە کردبووی بەخوو کە پاروی نانەکەی 28 جار بجوێت کە ئەمەش بوو بۆ هۆی تووڕەبوون و ڕقی ئەوانی تر. لە کاتی نان خواردندا ڕوبەڕوو دەبوونەوە و ئامادە نەبوون خواردنی لەگەڵ خۆن و بە ناچاری دەخزانە گۆشەیەکەوە و بەجیا خواردنەکەیان دەخوارد. من بە ئەزمون گەیشتمە ئەو ڕایەی کە لەم ئۆردوگای جەمسەرەدا خاڵی بێبایەق بەسە بۆ ڕاکێشانی ڕێکترین و بەتواناترین کەس ڕوو بەشێت بوون. منیش دەتوانم ئەم خاڵە زیاد بکەم بۆ یاداشتەکانی دەریا سالار کە هەر ئەم شتە بێبایەخانە لە ژیانی هاوسەرێتیدا شێتی لەگەڵدایە و دەبێتە هۆی نیوەی نەخۆشیەکانی دڵ. بۆ دڵنیایی و پشتگیریکردن لە بۆچوونەکەی خۆم پشت بە بۆچوونەکانی ژوزف سابات دادوەری دادگای شیکاغۆ دەبەستم. ئەم دادوەرە بە ئەزمونە سەبارەت بە ناکۆچیەکانی نێوان ژن و مێرد دەنووسێ. هەمیشە خاڵ و داواکاری بێبایەخە کە دەبێتە هۆی دروستبوونی ناکۆچی و دووبەرەکی لە خێزان. لەوانەیە بتوانم بڵێم بەم هۆیەوە خاڵی بێبایەخ دەبێتە هۆی دروستبوونی ناکۆچی پێشەوەی ڕەگ و ڕیشە داکوتێ کەس گرنگی پێنادات و ناکەوێتە هەوڵی چارەکردنی، بەڵام خاڵی گرنگ و بەبایەخ ڕاستەوخۆ دیاری دەکەن و ڕوبەڕووی دەبنەوە. فرانس بیهوگان داستانی شاری نیویۆرک لە ڕێگەیەکی ترەوە پشتگیری لە بۆچوونەکانی
ژوزف سابات دەکات بە بۆچوونەکانی داستانی نیویۆرک بابەت بەم شێوازەیە کە زۆربەی وێرانکاریەکان لە بابەتی کەمبایەخ و بچووکەوە سەرچاوە دەگرن. خۆنواندن و پۆزلێدان و دەرپەڕاندنی جەستە و پڕۆپاگەندەی بە توانایی لە مەیخانەکان و بگرە و بەردەی ناوخێزان و شەی تۆمەتبارکردن و جم و جوڵی گوساخانە و بێئەدەبانە هەموویان بابەتی بچووک و کەمبایەخن کە هەندێک جار دەبنەهۆی کوشتن و تاوانکردن. تەنها ژمارەیەکی کەم نەبێت کە بەهۆی تاوانی گەورەوە جیرۆدە دەبن و ئەگەر نادەتوانن بڵێم نیوەی لە ژان و ئازارەکانی مرۆڤ لە ئەنجامی بابەتی بێکەڵک و بێبایەخەوەیە. خانمی ڕۆزفڵد لە سەرەتا ڕۆژەکانی زەواجیدا هەمیشە لە دەستی خراپی چێشتەکانی خزمەتکارەکەی ناڕازی بوو کە ئەمەش نیگەرانی دەکرد و ئازاری دەدا، بەڵام بە تێپەڕبوونی ساڵ ئەوەندە خراپی چێشتەکانی دووبارە بووبەوە خانمی ڕۆزفڵد خۆی پێوەگرت و لە دواییدا لە بیری کرد. کاترین کبیریش کاتێ بیبینایە چێش لێنەر چێشتەکەی خراپ کردووە زەردەخەنەیەکی دەکرد. چەند ساڵ لەمە و پێش لەگەڵ هاوسەرەکەمدا لە ماڵی یەکێک لە دۆستەکان میوان بووین. لە کاتی خواردنی نانی ئێوارە پیاوی ماڵەکە کاتێ دەیویست پارچەیە گۆشت بقاتە ناو دەوریەکەیەوە تووشی هەڵەیەک بوو کە من نەمبینی و ئەگەریش بمبینایە گوێم پێ نەدەدا. بەڵام ژنی ماڵەکە بە دەنجی بەرز هاواری کرد: گیان تۆ کەی دەتەوێ فێری ناخواردن بیت؟ ئەم هاوارکردنەش بوو بەهۆی ناڕەحەتبوونی پیاوەکە. بەڵام ژنەکە لە باتی ئەوەی عوزر بێنێتەوە ڕووی لە ئێمە کردووتی ئەم هەمیشە هەڵە دەکات و هەوڵ نادات هەڵەکانی ڕاستکاتەوە. لەوانەیە حەق لای ژنەکە بێت و پیاوەکە بەڕاستی هەوڵ نەدات هەڵەکانی چاکاتەوە، چونکە تا ئەو کاتە 20 ساڵ دەبوو کە لەگەڵ ژنێکی ئاوادا ژیانی بەسەر دەبرد. نەویست بوو ئەو هەڵە گەورەی قەرەبوو بکاتەوە. بەڕاشکاوانە و بێپەردە بڵێم من ئامادەم خراپترین خواردن و خراپترین خواردنی دەستی ناشیەک بخۆم، بەڵام برینی زمانی ژنێکی بیانوگر لەبەر خاتری خواردنێکی باش کە لێی ناوە تەحمل ناکەم. بابەتێک لەبارەی خۆمەوە بدەرچێنم. ماوەیەک لەمە و پێش لە بەمیوانی ڕۆیشتنمان بۆ ماڵی دۆستێکم و داستانی هەڵەی مێردەکەی شەوێکیان هەندێک لە دۆستانمان لەگەڵ هاوسەرەکانیاندا بۆ نانی ئێوارە بانکێشت کردبوو. دوای هاتنەژوورەوەی هەموو میوانەکان بوو هاوسەرم بینی سێدانە لە دەسڕەکانی سەرمێز لەگەڵ ئەوانی تردا جیاوازن. هاوسەرەکەم لە دواییدا بۆ منی جێڕایەوە کە کاتێ زانی چێش لێنەرەکە باقی دەسڕەکانی بۆشتن ناردووە بە ئەندازەیەک ناڕەحەت دەبوو کە گەروی دەگیرا و ئەگەر دڵدانەوەی من نەبووایە لەوانەیە بشگیریایە. بەڵام من کاتێ بینیم ڕێگەیەک بۆ چارەسەری دەسڕەکان نییە بابەتەکەم بە بێبایە خستە بەرچاو بە سەرگەرمکردنی میوانەکان خەریک بووم. لە کاتی نانخواردندا چەند نوکتەیەکی خۆش و بەپێزم بۆ جێڕانەوە کەوا بزانم بوو بۆ هۆی چالاکی میوانەکان و هیچ کامیان بە ناڕێکی دەسڕەکانیان نەزانی. وتێکی پێشینانی فەڕەنسی هەیە دەڵێت: یاساشتی بێبایەخ لە قەڵەم نادات. تۆش ئەگەر دەخوازی داران بیت نیگەرانی بە بێبایەخ بخەمڵێنە و لە قەڵەمی مەدا. ڕەوشێکی گونجاو بۆ ڕوبەڕووبوونەوەی نیگەرانی ئەوەیە کە توانا و زیرەکی لە باتی بیرۆکە و ئەفکاری مشەوەش بخەینەگەڵ. دەبێت فێری ئەوە ببیت کە چۆن بیرۆکەی نیگەرانی هێنەر لە مێشکی خۆت بە دوور دەگری. ڕێگەیەکی ئاسان بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم خواستە ئەوەیە کە بیر لە بابەتێکی شادی بەخش بکەیتەوە. کارێک کە دەتوانیت بە ئەنجامی بگەێنیت بۆ بێبایەخکردنی نیگەرانی ئەوەیە کە ساتەکانی شادی ئامێزی ڕابردووی دوور و نزیک بهێنیتەوە یادی خۆت و بەشیکردنەوە و تەحلیلکردنیان خۆت خەریک بکەیت. بۆ نمونە لە ساتە وەختێکدا کە نیگەرانی تەنجی پێ هەڵچنیون و بەسەرتاندا زاڵ بووە سەفەرێکی شادی ئامێز بهێنەوە یادی خۆتان کە چەند ساڵێک لەمە و پێش لەگەڵ دۆستەکانتاندا کردوتانە و بەشبەشی سەعاتەکانی و خولەکەکانی لە ناخی خۆتاندا لێک بدەنەوە. چەند خولەچێک دوای بیر لێکردنەوەیان نیگەرانێکە خۆی بۆ خۆی دەکشێتە دوا و درێژە ناچێشێت و بە بێبایەخی دەزانن. دۆستەکەم هومرکروی کە ئومێدەوارم ئەوانەی سەردانی پاریسیان کردبێت کتێبە بەناوبانگەکەیان خوێندبێتەوە لە کتێبەکەیدا بەهێنانەوەی نمونەی جۆراوجۆر ڕێنمونی ئێمە دەکات کە چۆن دەتوانین نیگەرانیەکان بە بێبایەخ بزانین و خۆمانی لێ بە دوور بگرین. کروی جارێکیان بۆی باس کردم. ئەو ڕۆژانەی کە سەرقاڵی نووسینی یەکێک لە کتێبەکانم بووم ڕادێتۆری دابینکەری پلەی گەرمای بیناکەم دەنجێکی ئەوتۆی لێبەرز بووە کە تەرکیز و هەستەکانمی بە تەواوی هەژان. ئەو دەنگە نەک هەر ئەو ڕۆژە بەڵکو چەند ڕۆژێک بەردەوام بوو. بە ئەندازەیەک پەرێشان و مشەوەش بووبووم کە نەمدەتوانی لە پشت مێزەکەم دابنیشم و بمێنمەوە. لەوانەیە بەرجەستەی نەکەیت ئەوەندە هەستمی هەژاندبوو لە کاتی نووسینی کتێبەکەدا ئەگەر بتەوێت بیرۆکەیەک بنووسم دەبێت چواتایەک ببەخشێ.
لەمان و ساتەدا بیرۆکەکەی خۆمم لەبیر کردبوو کە ڕێگەی ڕوبەڕووبوونەوەی نیگەرانی و بە بێبایەغ لە قەڵەمدانی بوو. تەنها دەمی زووتر بزانم کە کروی چه هەڵوێستێک دەنوێنێت لە بەرامبەر ئەو ڕادیاتۆرەدا کە ژوورەکەی هەژاندەبوو. بەڵێ ئازیزان، کروی کە بە سیرکردنەکەی منی زانی و بە ئاگا بۆ تێگەیشت کە ڕووداوەکەم زۆر بە جددی گرتووە. هەر لەبەر ئەم هۆیە بوو دەنجی نزم کردەوە و بە زەردەخەنەیەکە وتی هەستم دەکرد ئەم جەستە بێجیانە خەریکە گیان تا سەر لێوم دێنێت، دەبوایە لە دەستی هەڵبەهاتمایە، چونکە ئەگەر گلەی ڕادیاتۆرەکەم لای تۆ بکردایە وات دەزانی کە شێت بووم. بەبێ ئەوەی بابەتەکە بدرچێنم بڕیارماندا لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیاندا گەشتێک بۆ دەرەوەی شار بکەین. مەبەستم ئەو بوو کە چەند سەعاتێک دەنجی ڕادیاتۆرەکە لەبیر بەرمەوە. دوای ماوەیەک لەو گەشتەدا ئەو خواردانەی کە لەگەڵ خۆمان بردبوومان ئاگرێکمان بۆ کردنەوە و گۆشتی بەرخەکەم خستە ناو تاوەیەکە و لەسەر ئاگرەکەم دانا. دەنجی چز و بزی گۆشتەکە لە ناو تاوەکە زۆر خۆش ئاهەنگ بوو لە گوێمدا کە سەرنجمدا زۆر لە دەنجی ڕادیاتۆرەکە دەچوو. سەرسوڕهێنەر بوو. نزیکی سەعاتێک دەنجێکی وەکو دەنجی ڕادیۆتۆرەکەم دەبیست، نەک تەنها ناڕەحەت دەبووم بەڵکو لەزەتیشم لێ وەردەگرت. بەس لەوانەیە ئەو دەنگە ئەوەندە وەحشەتناک نەبوو بێ. بەخۆم موت ئەی پیاو، بێ ئەوەی ناڕەحەت بیت کارەکەت بە ئەنجام گەیاند و پشوددا، باقی کاتەکانی تریشت هەرەم کارە ئەنجام بدە. سەرنجم لە قسەکانی خۆمدا و دەنجی ڕادیاتۆرەکەم لەبیر خۆم بردەوە. ئێستا بەلامەوە گرنگ نییە کە ڕادیاتۆرەکە دەنجی لێوە بێت یان نوێی بکەنەوە و لە دەنجی بخەن. کروی بەڕاشکاوەنەوتی کە ئیتر ئەو دەنگەم لەبیر کردووە، بوون و نەبوونی بەلامەوە گرنگ نییە. بەم شێوەیەش دەتوانیت وەکو نیگەرانی بێبایەخ لە قەڵەمی بدەیت. لەو شتانەی کە حەزمان لێیان نییە ناڕەحەت دەبین، چونکە زیاد لە پێویست گەورەیان دەکەین. دیزرائیلی ڕستەیەکی ڕازاوە و پڕمانای هەیە. ژیان زۆر کورتتر لەوانەی کە بە بچووکیان دەزانین. ئەندرە موروە، نووسەر و سیاسەتمەداری فەڕەنسی، لە یەکێک لە پەخشانەکانیدا لە گۆڤاری هەفتەدا ڕستە ڕازاوەکەی دیزرائیلی بە شێوەیەکی ڕازاوەتر ڕوون کردوتەوە. ئەموشانە مەبەستی ڕستەکەی دیزرائیلیە لە زۆربەی شتە ناحەز و ناقۆڵاکانی ژیاندا هاتوونەتە یارمەتیدانی من. ئێمە زیاتر بۆ سەرقاڵکردنی خۆمان بەشتی کەمبایەخ و بچووکە و خۆمان خەریک دەکەین بە شێوەیەک کە دەبێت لێیان بە دووربین. بەم شتە بچووکانە ژیانی شیرین بە چێژی خۆمان تاڵ دەکەین. ئێمە کە چەند بەیانیەک زیاتر لەسەر ئەم گۆی زەویەدا ناژین کەوایە بۆچی سەعاتە گرانبەهاکانی خۆمان بە خەمۆشی و پەژارە بسپێرین؟ مەگەر خۆمان و خەڵکیش ئەوانە لەبیر بکەن ئەو شتە بچووک و بێکەڵکانە تا سەر نامێننەوە. چەند خۆشە ژیانی خۆمان سەرفی کارێکی بەسوود و بەکەڵک، ئەفکاری بەرز، خۆشەویستی ڕاستەقینە و کارانێک کە شایستەی لەبیرکردن نەبن بکەین چونکە ژیان کورتتر لەوەیە کە بە بچووکی دەزانین. لەوانەیە ئێوەش بیرکەنەوە بۆچی ئەندرە موروە لە پەخشانێکدا ئەم ڕستەی دیزرائیلی وەکو بەڵگەیەک بەکارهێناوە. کەوایە خراپ نییە گەر ناوەڕۆکی بابەتەکەتان بۆ بنووسم تا بزان ئەندرە موروە جگەل لە سیاسەت لە نووسینیشدا دەستێکی باڵای هەبووە. ڕووداوەکە بەم شێوەیە. کیپلینگ شاعیر و نووسەری ناودار لەگەڵ کچێک بە ناوی کارۆلین بالیستیر لە ناوچەیەک بە ناوی وێرموند زەواجی کرد و باڵەخانەیەکی جوانی لە برانپرو دروست کرد. گیپلینگ نیازی وابوو تا کۆتایی تەمەنی لەوێدا ژیان بەسەربەرێت و لە سروشتی ڕازاوە و بیناڕازاوەکەی بەهرەمەند بێت. لەو ڕۆژانەدا براکەی کارۆلین لەگەڵ مێردی خوشکەکەی داواتە گیپلینگ پەیوەندێکی برادرانەیان بەست و ئەوەندە دۆستایەتیەکەیان گەرم بوو کە شەو ڕۆژیان پێکەوە بەسەر دەبرد و شان بەشانی یەکتر کاریان دەکرد. دوای ماوەیە گیپلینگ بڕێک لە زەوی برای خێزانەکەی کڕی بۆ ئەوەی زیاتر بیناکەی بە گوڵ و گوڵزار بڕازێنێتەوە. بالیستر بەم مەرجە زەویەکەی بە شاعیر فرۆش کە مافی هەبێت دوێنجە لە کاتی خۆی دادروێنە بکات و خۆراکی ئاژەڵەکانی دابینکە. ڕۆژێک بالیستر بینی کە شاعیر لە نێوان وێنجە زارەکەدا یا باشترە بڵێم لە بەشێکی بچووکی مڵکەکەی خۆیدا باخچەیەکی دروست کردووە. بالیستر لەم کارەی شاعیر تووڕە بوو. لەبەرەوەی چەند مترە چوارگۆشەیەکی لە پێناوی باخچەیەکی گوڵ و گوڵزاردا لە ناو بردووە، هەڵپەی کرد و هەر چی ویست و بەدەمی دەهات بە مێردی خوشکەکەی وت. شاعیریش نەیتوانی خۆی کۆنتڕۆڵ بکات و وەڵامی دایەوە. دوای چەند ڕۆژ گیپلینگ بە سواری پایسکلێکەوە بە شەقامی کەناری چێڵگەکەدا تێدەپەڕی. برای خێزانەکەی بە ئەنقەز لە غاوی ئەسپەکەی ڕوو کردە شاعیر و ڕێگەی لێگرت و خۆی بە شاعیردا کێشا و شاعیر کەوت بە زەویدا. شاعیر پێشتر بە شیعرێکی خۆی ئامۆژگاری خەڵکی دەکرد. کاتێک کە خەڵکی تووڕەن و خوێن ساردی خۆیان لەدەست دەدەن تۆ خوێن سارد و لەسەر خۆبە. خۆی کاری بەم پەندە نەکرد و لە دەستی برای خێزانەکەی سکاڵای لای دادگا کرد.
دادگا و ڕوژا و کاری کێشایە جەراید و ڕۆژنامەکان بابەتەکە بەهۆی ناوی گیپلینگەوە لە ڕۆژنامەکاندا گرنگی زۆری پێدەدرا و کۆمەڵێک ڕۆژنامەنووس لە دوور و نزیکەوە خۆیان گەیاندا ئارامی ناوچەکە و شاعیریان ئاڵۆز کرد. ئەو ئەنجامەی کە لە دادگاوە بوو بە نسیبیان ئەوە بوو کە گیپلینگ و خێزانەکەی بیناڕازاوەکەی خۆیان کە دەیانویست تا کۆتایی تەمەن بە ئارامی تێیدا ژیان بەڕێبکەن بەجێ بێڵن و بۆ هەمیشە لە بیری خۆیانی بەرنەوە. ئەو شتەی کە ئەم ناکۆچەی هێنایەکایەوە لە بەستەیەک وێنجەی بێبایەخ تێ نەدەپەڕی. پریکلس 400 پێش لەدایکبوونی مەسیح واتە 2400 ساڵ پێشتر وتوویەتی ئێمە بەشتی زۆر بچووک گرنگی دەدەین. من خۆم دوای 24 سەدا دانی پێدادەنم کە بەڕاستی ئێمە هەر ئەم کارە دەکەین واتە بەشتە گەورەکان گرنگی دەدەین. لێرەدا دەمەوێت داستانی تەمەنی درەختێک و چۆنێتی تێکشکان و لە ناوچوونیتان بۆ بجەرمەوە لە زمانی دکتۆر هاری ئامرسۆن فوسری. بەڵێ خۆشەویستان لە دامێنی گردێکەوە لە ناوچەی لانگپیک لە کۆلۆرادۆ درەختێکی ئەستور و گەورە دەبینرا کە لێکۆڵەرەوان و گیاناسان تەمەنیان بە 400 ساڵ مەزەندە دەکرد. ئەوانە بڕوایان وابوو کە ئەم درەختە لە کاتێکدا کە کریستۆف کۆلۆمبس بۆ یەکەم جار کە لە سان سلڤادۆرەوە لە کەشتی دابەزی ناشتی. ئەم درەختە لە ماوەی زیاتر لە 400دا بەلایانی کەمەوە 14 جار بەرزەبری هەورە بروسکە و لافاوی وێرانکەر کەوتووە و پایداری پیشان داوە. هیچ هۆکارێک لە هۆکارانە سەرکەوتوو نەبوون لە ناوبردنی ئەم درەختە خۆڕاگر و ئەستورەدا تا چەند کرمێکی بێکەڵک و بێبایەخ چوونە ناو ئەم درەختە کۆنە ساڵەوە. کرمەکان کەم بە ئارامی و لەسەرخۆی کرۆچی درەختەکەیان خوارد. بەهۆی هێرشی ئەم ئافاتەوە درەخت تواناکەی لەدەستدا و تەسلیمی ئەو کرمانە بوو کە هیچ یەکێک لەوانە ناتوان لە بەرامبەر زەڕێک فشاری 2.5دا خۆیان بگرن و پان نەبنەوە. بەڕاست وا نازانی کە ئێمەش وەک ئەو درەختە ئەستورە واین کە بەرەنگاری لافاوی بەهێز و کارەساتی پڕمەترسی دەبینەوە و پاشان مێشک و دڵی سالمی خۆمان بە کرمەکانی پەژارە و نیگەرانی دەستپێرین، کرمانێک کە بچووکتر لەوەن کە بتوانن لە بەرامبەر کەمترین فشاری 2.5دا خۆیان ڕاگرن. چەند ساڵی لەمەو پێش لەسەر خواستی چارلز شیپرد بەڕێوەبەری دائیرەی ڕێگەوبانی شاری یۆمینگ لەگەڵ دەستێک لە دۆستاندا بۆ سەردانی مڵکەکانی کفلەر سەرمایەداری گەورەی ئەمریکی لە شار دەرچوین. شۆفێری ئەو ئۆتۆمبیلەی کە منی برد بەهۆی نەشارەزایی ڕێگەکەەوە بە هەڵەدا ڕۆشت و لە ئەنجامدا سەعاتێک درەنگتر لە هاوڕێکانم گەشتمە بەردەم بینایەکی گەورە کە بڕیاروا بوو لەوێدا یەک بکرینەوە. شیپرد کە کلیلی دەرگای سەرەکی باخەکەی لابوو سەعاتێک لەبەر خۆرەتا و هەوای گەرمدا بە چاوەڕوانی مابەوە لەو شوێنەدا لە مێشولەکانی نەیاندەهێشت کە مێشولەکانی نەیاندەهێشت مرۆڤ بۆ تەنها ساتێک پشوو بدات. مێشولەکانی ئەو جێگەی ئەوەندە ئازار دەرن کە چەندانێک لەوانە بەسە بۆ دێوانەکردنی خوێن سارترین کەس. بەڵێ خۆشەویستان ئەم مێشولە ئازاردەرانە بە تەواوی بێشەرمیان نەیانتوانی بوو بەسەر چارلز شیپرددا سەرکەون. چارلز شیپرد لە هەلێکەوە بۆی ڕخسا بوو سوودی وەرگرت بوو لە توێکلی سڵێکی جوانی سنەوبەر فیکەیەکی بۆ خۆی دروست کرده بوو. لە تەواوی ئەو ماوەیەدا بێ ئەوەی گوێ بە مێشولەکان بدا خۆی بەو فیکەیەوە خەریک کرده بوو. من ئەو فیکە بچووکەیەم بە یادگاری پیاوێک هەڵگرتووە کە دەزانێت چۆن گرنگی نەدات بەشتی بچووک و ناڕەحەتیش نەبێت. بۆ سەرکەوتن بەسەر نیگەرانیدا پێشەوەی ببێتە خوو بۆتان و ژیانی بە چێشتان تاڵکە بە وردی کار بەم دوو دەستورەی خوارەوە بکە. هەرگیز مۆڵەت نەدەیت ئەو شتە بچووکانەی کە بە ئاسانی دەتوانیت بە نەبوونیان دابنیت ژیانت لێ تێک بدەن و وێرانی. دەستوری دووەم لە بیری نەکەیت. ژیان کورتترە لەوانەی کە بە بچوش نوسخەیەک بۆ زیاتر بنەبڕکردنی نیگەرانیەکان لەگەڵم دابن. یادی ئەو ڕۆژانە بەخێر دەورانی منداڵی بوو. من زۆرترین دەورانی منداڵیم لە مەزرعەیەکدا واتە لە چێڵگەیەکدا لە میسوری بەسەر دەبرد. ڕۆژێکیان لەگەڵ دایکمدا سەرگەرمی وشکردنی ئاڵ و باڵۆ بووین. لە ناکاو هاوارم کرد و لەو ناوە دوور کەوتمەوە. لە دەنجی هاواری من دایکم سەرسام بوو بە سەرسامیەوە سەیری کرم و وتی دیل بۆچی هاوار دەکەی؟ بە دەنجێکی بەرز کە کەمتر لە هاوار نەبوو لە وەڵامی داوتم دەترسم زیندە بە چاڵم کەن. لەو ڕۆژانەدا لە ڕادەبەدەر لە منداڵەکانی هاوتەمەنم نیگەرانتر بووم. لە کاتی لافاودا لە هەورە بروسکە دەترسام و بەخۆم دەوت بۆ ئاخری هەورە بروسکە دەتکوژێت. ساڵێک کە دەرامەتی مەزرعە باش نەبووایە دەموت ئەم ساڵ لە برسا دەمرم. کاتێکیش کە ئاسایی بووایە دەموت دوای مردن لە ئاگری دۆزەخدا دەمسووتێنن. لە زۆربەی کاتەکاندا ترسم هەبوو کە ساید وایت بە دوام دابێت.
سای دوایت منداڵێکی شەڕانی و چەقاوسووی ئەو ناوچەیە بوو کە هەڕەشەی لێکردبووم دەبێ گوێگەورەکانم بە چەقۆ ببڕێت لەوە دەترسام کە لەسەر بەڵێنەکەی سوور بێ کاتێ لەگەڵ کچێکی جواندا ڕادەوەستام دەترسام کڵاوەکەم لەسەر لابەرم چون نیگەران بووم نەوەکو پێم پێ بکەنێت چون لەگەڵ ئەم ترسەدا دەژیم هیچ کسێک ئامادە نییە زەواج لەگەڵ مندا بکات ڕۆژی یەکەم چۆن سەری باز دامەسترێنم ڕۆژانە چەند سەعاتێکی دوا بە دوای یەک بە دوای گاسنی جووتکردنەوە دەجوڵام و بیرم لە نیگەرانی منداڵانە دەکردەوە و کاتێ بە نیگەرانیەکاندا دەچوومەوە نیگەرانیەکی تازەمدا دەتاشی و بەخۆم دەوت ئەگەر ڕۆژێ بوومە لەرزە بێت چیمان بەسەردێنێ زمانی بێ ئاگابوونم لە نیگەرانی بەسەر چوو بە تێپەڕینی زەمان کەم کەم تێگەیشتم کە لە سەدانەوە تونۆی نیگەرانیەکانی من بەبێ هۆیە بۆ نمونە لە کۆتاییدا تێگەیشتم کە هەورە بروسکە کاری بەمنەوە نییە چونکە بە گوێرەی ئاماری ئەو ناوچانەی کە تووشی هەورە بروسکە دەبن لە هەر 350,000 کەسێک بەهۆی هەورە بروسکەوە زەرمەند دەبێت و ناوچەکەی ئێمە لەو ناوچانان نەبوو کە تووشی هەورە بروسکە ببێت کەواتە ئەگەری بۆ من سفر بوو ترسم لە زیندە بەچاڵبوون گاڵتە ئامێزێکی تر بوو کە بە بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری من ئەمیش لە ناوچوو چونکە لەو ڕۆژگارەدا شوێنی پاراستنی مردوەکان لە ساردخانەدا بەڕەسمی نەبوو لە هەر 10 ملیۆن یەک نەفەریش زیندە بەچاڵ نەدەبوو چ بگات ئێستا کە ساردخانەکان ئامادەکراون و پزیشکانی پسپۆڕ و دەستگاکانی کۆنتڕۆڵکردن دابین کراون ئەو ڕۆژانە نەمدەزانی کە لە 8 نەفەر یەک نەفەر بە نەخۆشی بێدەرمان و بەگران چارەسەرکردنی سەرەتان دەبرن ئەگەر بڕیار بوایە نیگەران ببم دەبوایە لەم نەخۆشیانە نیگەران بوومایە و بەترسامایە نەک لە هەورە بروسکە و بوومە لەرزە و زیندە بەچاڵ بوون کاتێ نیگەرانیەکانی من لە ناوچوون کە ئاشنایان بوو ئەگەر ئێمە بمانەوێ بە میانە ڕەویەک تێبگەین کە نیگەرانیەکانمان لە سەدا چەند بوونی هەیە بە ئەگەرێکی زۆر پێشەوەی کە سەرقاڵی ئەم نیگەرانیانە بین لە سەدا 90 ئەو نیگەرانیانە بەدەستدێنی هەرگیز نامەوێ یاسایەکی تایبەتدا بڕێژمیان هێرش بەرمە سەر بنکەیەکی تایبەت بەڵام باسێک بنمونە دێنمەوە کە خۆم ئاگاداری بووم کۆمپانیای بیمەی لویدی لەندەن بنمونە دێنمەوە کە یەکێکە لە بەناوبانگترین کۆمپانیاکانی دنیا ئەم کۆمپانیایە بە وروژاندن و نیگەرانکردنی خەڵکی دەربارەی شتێک کە هەرگیز ڕوونادات ساڵانە ملیۆنەها دۆلار قازانجی دەکرد کاری کۆمپانیای بیمە ئەوەیە کە دڵنیایی و ئاسوودەیی بە ئێمە ببەخشێت کە لە ڕوودا و کارەسات ترسمان نەبێت یا بە شێوازێکی تر دەڵێت ڕووداوێک کە تۆ باسی لێوە دەکەیت هەرگیز ڕوونادات و ئەگەرنا ئێمە ئامادە نەبووین لە بەرامبەری شتێکدا کە ڕوودانی لە سەدا سەرمایە گوزاری بکەین بەڵام بیمە ئەم باوەڕی لە پاڵۆشەی بیمەدا پێشکەش کردووە لە ڕاستیدا بیمە هەمان مەرجی هاوسەنگی و ئاستی ناوەندە کۆمپانیای بیمەی لوید کە نزیکەی 250 ساڵ پێشینەی کاری هەیە و ئەگەر یاسا بڕواپێکراوەکانی مرۆڤایەتی گۆڕانکاری بەسەردانێت لەوانەیە لە سەدەکانی داهاتوودا بە تەواوەتی توانای خۆی بخاتەگەڕ بە جۆرێکی وەها چالاکیەکانی فراوان بکات کە کڵاو و پێڵاو و قاپ و قاچاقیش لە بەرامبەر سکرەیاتێک کە بە تەواوی لە یاسای ئاستی ناوەند دەچێت ئەوەندە گرنگی نییە بیمە بکە ئەگەر بە سەرنجێکی تەواوەوە سەرنج بدەینە یاسای ئاستی ناوەند دەگەینە ڕاستیەک کە دەمان هەژێنێت و سەرسام دەبین بۆچی تا ئێستا لێی بێ ئاگا بووین بۆ نمونە من لە ڕابردوودا ئەگەر دەمزانی کە لە 5 ساڵی داهاتوودا لە جەنجێکی خوێناوی وەکو جەنجی گیتبورگ بەشداری دەکەم بە دڵنیاییەوە جۆرە ترسێکم لێ دەنیشت کە بە ناچاری بڕیارم دەدا واز لە کارەکانی دنیای خۆم بێنم و بە خۆم مندەوت چۆن دەتوانم بە زیندوی لەم جەنگە خوێناویە بگەڕێمەوە بە شێوەیەکی سروشتی بڕیاری ئەوەمدا بوو کە چێژ لەو تەمەنە وەربگرم کە ماوەتەوە بەڵام دوای ڕوودانی جەنگی گیتبورگ بە سەرنجدانی ژمارەی تیاچوون کە 163,000 نەفەر بوون تێگەیشتم کە بە لە بەرچاوگرتنی یاسای ئەگەری مردن تا تەمەنەکانی 50-55 ساڵ کە هاوتای ئەم ژمارەیە ڕووداوی ناقۆڵا و نیگەرانکەر ڕووی نەداوە واتە لە نێوان ئەو هەموو مرۆڤانەدا لە 100 ئەگەری مردن هەر ئەو ڕێژەیە بوو کە لە ڕاستیدا مردن و منیش لە کۆمەڵی ئەو کەسانە نەبووم کە دەبوایە ئەگەری مردن بەسرمدا بسەپێت چەند بەندێکی ئەم کتێبەم لە کەنارەکانی دەریاچێکدا نووسی کە دەکەوێتە ناوچەیەکی شاخاوی کەنەداوە لە هاوینێکدا کە لێرە بووم لەگەڵ ژن و پیاوێکدا هربەرت سالینجەر ئاشنا بووم کە لە خەڵکانی سان فرانسیسکۆ بوون ڕۆژێکیان دەمەوە عەسر لە خانمی سالینجەرم پرسی کە ژنێکی سالار و بەهیبەت بوو بەڕاست تۆ تا ئێستا نیگەران بوویت خانمی سالینجەر وەگەوەی چاوەڕوانی ئەم پرسیارە بێت وتی نیگەران بەڕاست
من پێشەوەی ڕێگەی زاڵبوون بەسەر نیگەرانیدا فێر بم خەریک بوو ژیانی خۆم بە نیگەرانی وێران بکەم 11 ساڵ لە تەمەنم لە دۆزەخی سوتێنەردا بەسەر برد کە خۆم بەدەستی خۆم 11 ساڵ لە تەمەنم لە دۆزەخی سوتێنەردا بەسەر برد کە خۆم بەدەستی خۆم دروستم کردبوو بە ئەندازەیەک ڕەفتار ناشیرین و بێ ئارام بووبووم کە بە بچووکترین ڕوودا و لە خۆم دەردەچووم و کەللەیی دەبووم و دەوروبەرەکەشم نیگەران دەکرد بۆ نمونە هەر هەفتەیەک بەپاس لە ماڵی خۆمانەوە کە لە سان ماتیۆ بوو بۆ فرانسیسکۆ دەچووم تا ئەو شتانەی کە پێویستمان بوو بیکڕم و کارەکانم بە ئەنجام بگێنم بەڵام بە گەشتنم بە فرانسیسکۆ و دەستکردنم بە کاری کڕین نیگەران دەبووم کە نەوەک کارەبای ئوتوەکەم نەکوژان دەبێتەوە و لە نێوان جلو بەرگەکانمدا دام نابێت و ماڵەکە ئاگری تێبەروێت یا خزمەت گوزارەکەم لە ماڵ بچێتە دەرەوە و منداڵەکانم بە تەنیا بەجێ بێڵێت نەوەکو منداڵەکان سواری پاسکیلەکەیان ببن و لە شەقامەکاندا ئۆتۆمبیل بیان کات بەژێرەوە ئەم بابەتانە و لەم شێوازە بابەتانە دەبوونە هۆی ئەوەی کە کڕینەکەم نیوە و ناتەوە بەجێ بێڵم و بگەڕێمەوە ماڵەوە جێگەی سەرسوڕمان نییە بەهۆی ئەم دابوونەری تووشێوە بیرکردنەوەیەمەوە زەواجی یەکەمم نەگەیشتە ئەنجام و شکستی خوارد ئازیزانم بەڕاستی سرم لە خانمی سالینجەر سوور دەما کە ئەوەندە بە ئاسانی دەربارەی نیگەرانیەکانی خۆی دەدووە دەمویست پێم بڵێت کە چۆن لە شەڕی ئەو ئافاتە ڕزگاری بووە مێردی دووەمم وەکیلی دادگا بوو ئەم پیاوە زۆر ورد و خوێنسار بوو کەمتر مشەوەش دەبوو هەر کاتێ من نیگەران دەبووم دەیوت بە جۆرەی یاسای ئاستی ناوەند ئایا هۆکاری ڕوودانی نیگەرانی تۆ ژیرانەیە یان نا ماوەیەک لەمەو پێش لە یەکێک لە شەقامە خاچەکانی مەکسیکی تازەدا لە کەشوهەوایەکی باراناویدا سەفەرم دەکرد حاڵەتێکی سەرسوڕهێنەرم بۆ هاتە پێش ئۆتۆمبیلەکەم بەم لاولادا دەخزا و لە دەستم وەرگیرا بوو دڵنیا بووم کە ئۆتۆمبیلەکەم دەکەوێتە یەکێک لە شیوەکانی کەنار جادە وەردەگەڕێت ئیتر نەمدەتوانی خوێنساردی خۆم بپارێزم بەڵام مێردەکەم بە منی دەوت زۆر بە هێواشی لێ دەخوڕی دڵنیا بە هیچ ڕووداوێکی ترسناک ڕوونادا بەم خێراییەی کە تۆ هەتە بە جۆری یاسای ئاستی ناوەند ئەگەر بکەوینە ناو شیوەکانی کەنار جادەشەوە زۆر زەرەرمەند نابین خوێنساردی و دڵنیایی ئەو ئارامیەی بە من بەخشی و توانیم بە تەواوی دەست بەسەر جوڵەی ئۆتۆمبیلەکەدا بگرن بەبێ ئەوەی هیچ زەرەرمەند ببین خانمی سالینجەر بەهۆی ئەو کاریگەریە واقیعانەی کە مێردەکەی لەسەری هەیبوو هەوڵی دەدا ئەو ڕووداوانەی کە بەهۆی نیگەرانی و پەشێویەوە سەریان هەڵداوە بەیاد بێنێتەوە و بۆم بڵێت هاوین بوو بە تەواوەتی نایەتە بیرم چەند ساڵ لەمەوە پێش بوو بەڵام وا نازانم 10 ساڵی بەسەردا ڕۆشت بێ بەڵام بە هەر حاڵ زەمان گرنگ نییە کار و کاردانەوە گرنگە لە جەیەکدا چادرەکەمان هەڵدا بوو کە لە ئاستی دەریاوە 7,000 پێ بەرز بوو شەوی دووەم یاسی هەم بوو کە زریان و لافاوێکی بەهێز دەستی پێکرد ئەوەندە بەهێز بوو خەریک بوو چادرەکەی ئێمە لەبن بێنێ چادرەکەی ئێمە و چادرەکانی تریش بەهۆی گوریسەوە بە مێخی دارین کە بە کەناری سەکۆیەکی تایبەت بە چادرەکە بە زەویدا داکوترابوون بە توند و تۆڵی بەسترا بوو ڕەشەبا بەشی دەرەوەی چادرەکانی بە توندی دەلەراندەوە فشاری لافاو بە ئەندازەیەک بوو کە لەوە دەترساین چادرەکە بەو هەموو پتەویە لەبن بێنێ ئەگەر چادرەکە لەبن بەهاتایە لەوانە بوو ئێمەش بۆ قوڵایی شیوەکە ڕاپێچ بکە لە ترساندا دەلەرزیم ئەم جارش مێردەکەم بە ئارامی و خوێن ساردی خۆی بەهەنامەوە هات ئەو بۆ دڵدانەوەی من وتی ئازیزم بۆ ناڕەحەتی ئەوە ناهێنێ ئافرەتێکی بە ئاگای وەکو تۆ خۆی ناڕەحەت کات ئێمە بە ڕێنمایی کۆمپانیای برۆستەر هاتووینەتە ئێرەوە بە دڵنیاییەوە ئەوانە دەزانن دەبێت چی بکەین ساڵانێکە لەم ناوچەیەدا چادر هەڵدەدەن و جگە لە ئێمە لە وەرجە جیاوازەکانی ساڵدا کەسانێکی زۆر هاتوونەتە ئێرە و ئیسانەوەش دێن و بە دڵنیاییەوە زریان و لافاویش ئەمە یەکەم جاری نییە کە بوو بێتە کۆسپ و تەگەرە و کەسانێکی زۆر بەخۆیەوە جیرۆ دەبکات من دڵنیان چادرەکە زەرەرمەند نابێت خۆ ئەگەر زەرەرمەندیش بوو ئەوا دەچینە چادرێکی ترەوە بە هەر حاڵ کەسانێک کە سەلامەتی ئێمەیان دابین کردووە بە نەزانی و ناشارەزایی ئەو کاریان نەکردووە وتە منتیقیەکانی ئەو کە بە خوێنساردی دەهاتنە سەر زمان منیان قایل کرد و توانیم بە بیرێکی ئاسوودەوە شەو بەڕاحەتی بخەوە بەرەبەیان کە لە خەو هەستام زریان و لافاوەکە داکشابوو ئێمەش پشوەکەمان بە خۆشی و ئارامی بەسەر برد باسێکی تریش کە دێتەوە یادم بڵاوبوونەوەی نەخۆشی ئیفلیجی منداڵان بوو چەند ساڵێک لەمەو پێش لە بەشێکی وڵاتی کالیفۆرنیا ئەم نەخۆشیە بڵاو بووە کە بوونی ئەگەری ترس لەسەر خانەوادەی من نەبووە هۆی نیگەران بوونم لە کاتێکدا کە ئەگەر چەند ساڵ لەمەو پێش بووایە بە دڵنیاییەوە نیگەران دەبووم
هەڵبەتە پێشینەی نیگەرانی خوڵقا بوو، بەڵام ئەمجارە ژمێردەکەن پێشەوەی دەستخۆشی نیگەرانی بم هەڵەتە پێشینەی نیگەرانی خوڵقا بوو، بەڵام ئەمجارە ژمێردەکەم پێش ئەوەی دەستە خۆشەی نیگەرانی ببم ئاگاداری کردمەوە بە ئامۆژگاریکردنی منداڵەکان و پارێزگاری لێکردنیان و ئاگادارکردنەوەیان بە دوورە پەرێزیان لە منداڵانی تر. هەڵبەتە لە دواییدا پەیوەندیمان بە وەزارەتی تەندروستی کالیفۆرنیاوە کرد و لە ئەنجامی ئەو پەیوەندیەدا دەرکەوت لە ناهەموارترین کاتی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە لە سەرانسەری کالیفۆرنیا تەنها 185 منداڵ گیانیان لەدەستداوە لە کاتێکدا کە توانای بەرگری و دەرمان و چارەسەرکردن بەم شێوەی ئێستا نەبوو، ژمارەی تیاچوان لە 200-300 نەفرێک تێپەڕی نەکردبوو. بەسەرنجدان لەم ئامارە ورد و بەڵگە زانستیانە دەرکەوت کە نیگەرانی من بێهودەیە. بەم شێوەیە بە لە بەرچاوگرتنی یاسای ئاستی ناون بەلایانی کەمەوە لە سەدانەوەتی نیگەرانیەکانم لە ناوچوو بە لە بەرچاوگرتنی ئەم یاسایە کە دەتوانم بڵێم 20 ساڵی کۆتایی ژیانی من بە ئومێدەواری و خۆشی و خەیاڵی ئاسوودەوە بردووەتە سەر. ژەنڕاڵ ژرژ ڕووک کە یەکێکە لە گەورەترین ژەنڕاڵە جەنگدیدەکانی ئیتالیا لە ئەمریکا باسی ژیانی خۆی لە کتێبێکدا ژەنڕاڵ ژرژ ڕووک کە یەکێکە لە گەورەترین ژەنڕاڵە جەنگدیدەکانی ئیتالیا لە ئەمریکا باسی ژیانی خۆی لە کتێبێکدا بە ناوی باسی ژیانی من نووسیوێتی. لە لاپەڕە 77 ئەم کتێبەدا ڕای خۆی دەربارەی خەڵکی وڵاتەکەی بەم شێوەیە کوور دەکاتەوە. زۆرتر نیگەرانی و ناکامیەکانی خەڵکی ئیتالیا گومان و دروستکراوی بۆچوونی خۆیان. بۆچوونی نیگەرانی هێنەری ئەوانە لەگەڵ ڕاستیەکانی ژیاندا ناگونجێن و پەیوەندیان بە ڕاستیەکانەوە نییە. کاتێ بۆ ڕابردوو دەگەڕێمەوە دەبینم کە لە ڕاستیدا سەرچاوی نیگەرانیەکانی منیش هەمان بۆچوونی بێهودە و گومان و بیر و بۆچوونی ناڕاست بووە. جیم گرانت کە بەڕێوەبەری کۆمپانیایەکی گەورەیە لە نیویۆرک بۆی باس کردم کە ئەویش بە دەردی نیگەرانیەوە جیرۆ دەبووە. ئەو دەیوت کاتێ 15 فارگۆن پرتەقاڵ و ترێم بۆ فلۆریدا دەنار نیگەرانی ئەوە بووم و دەترسان فارگۆنەکان لە جوڵە بکەون و ئەو میوانەی کە داوایان کردبوو نەگاتە بازاڕ و نەتوانم لە کاتی خۆیدا دابەشیان بکەم. بەڵێ ئازیزان بیرم لەوە دەکردەوە ئەگەر ڕێگەی فارگۆنەکان خراپ ببێ و خوار ببێتەوە چی ڕوودەدات. ئەمە لە کاتێکدا بوو کە بار هەڵگرەکەی من بیمە بوو بەهۆی وەها بیر و بۆچوونێکە و ئەوەندە ناڕەحەت و نیگەران بووم کەوام دەزانی تووشی برینی گەدە بوو. ئازار ئارامی لێبڕی بووم بە ناچاری بۆ لای پزیشکی پسپۆر ڕۆیشتم. پزیشکەکە دوای ئەوەی بەوردیەوە پشکنینی تەواوی بۆ کردم وتی جگە لە گەرژی دەمارەکانی مێشک هیچ دەردێکی ترشک نابم و ئەم دەردە سەرچاوی هەموو دەردەکانە. قسەی پزیشکەکە کەمێک هێنامیەوە سەرخۆ و لە خۆمم پرسی لە ماوەی ئەم چەند ساڵەدا کە تۆ خەریکی ئەم کارە بووی چەند فارگۆن میوەت بۆ بارکراوە؟ لە وەڵامی خۆمدا وتم زیاد لە 24,000 فارگۆن. ئەو کات پرسیم لە ماوەیەدا چەند فارگۆن خراپ بووە؟ لە وەڵامدا تەنها 5 فارگۆن. ئێستا کاتی ئەوە هاتووە کە شیکردنەوەیەکی باشی بۆ بکەم. بەهۆی کردداری کۆکردنەوە و لێکدانێکی سادەوە واتە لە هەر 5,000 فارگۆن 1 فارگۆنی خراپ بوو بە بڕوای تۆ بە لە بەرچاوگرتنی یاسای ئاستی ناوەند کە یاسایەکی زانستیە ئەگەری مەترسی لە 5,000دا 1 هەیە ئایا دەبێت بۆ ڕێژێکی کەمی ئاوەها نیگەران بین؟ بەدڵنیاییەوە نەخێر. ئەی بۆچی نیگەرانی؟ ئەگەر پلە و پێچکەکانی فارگۆنەکە خراپ بوون ئایا تا ئێستا شتیوا ڕوویداوە؟ نەخێر لە بیرم نییە شتیوا ڕوویدا بێت. نابێ ناڕەحەت ببی و بە کەسێکی جێلۆکەت بزانن و بۆشکانی پلەیە کە تا ئێستا شتیوا ڕووی نەداوە وەرگەڕان و خراپبوونی فارگۆنێک کە لە هەر 5,000 یەکدانە ئەگەری خراپبوونی هەیە ئەوەندە هەست بە نیگەرانی دەکەیت کە خۆتت خستوۆتە ئەم ڕۆژەوە. مافی خۆتە ئەگەر دەتەوێت بە جێلیەتی تۆمەت بارد نەکەن دەبێ واقیع بین بیت. بەڵێن دەدەم واز لەم بیر و بۆچوونە بێهودانە و نیگەرانیە وەهمیانە بهێنم هەرواشم کرد. بەوتەی ئال سمیت فەرمانداری نیویۆرکە لە بەرامبەر هێرشی دوژمنانی سیاسی خۆی جارجارێ دەیوت بەوتەی ئال سمیت فەرمانداری نیویۆرکە لە بەرامبەر هێرشی دوژمنانی سیاسی خۆی جارجارێ دەیوت وەرن با هەمومان پێکەوە بە ڕابردووەکانماندا بچینەوە. دوای ئەوە حەقایقەکانی خستە ئەستۆی خۆیانەوە. ئێمەش لەمە دووە هەر کاتێ دەربارەی شتێک نیگەران بووین باشتر وایە کار بە وتەکەی ئالسمیت بکەین. پێش چەشتنی ئازار لە بەرامبەر نیگەرانیدا باشتر وایە بە وردی بە کێشە و ئاستەنگەکاندا بچینەوە و هۆی سەرهەڵدانیان بزانین و ئەو کاتە بڕیار بدەین کە مافی خۆمانە نیگەران ببین یان نا. فریدریک ماهلشت یەکێ لەو کەسانە بوو کە کاری بە وتەکەی فەرمانداری نیویۆرک کرد و ئەنجامێکی گەورەی بەدەستێنا.
داستانەکەی بەو شێوەیە کە خۆی نقلی کردووە و من لە زمانی خوێنکارەکانی شەوانەیەوە بیستومە بۆ ئێوەی نقل دەکەم. سەرەتای مانجی حوزەیرانی ساڵی 1944 بوو. لە نۆرماندی لە سەنگەرێکی قوڵدا لە بۆ سەدا بووم. کاتێ بە وردی سێری ئەم چاڵە قوڵانم دەکرد بە خۆمم دەوت بە تەواوی لە قەبر دەچێت. کاتێ دەچوومە نێو سەنگەرەکەوە هەستم دەکرد لە ناو قەبردا. نەم دەتوانی ئەم بیرە لە خۆم دوور بخەمەوە. سەنگەری قوڵ قەبری منە. سعات 11 شەو کە بۆمب هاوێژەکانی ئەڵمانیا دەستیان بە بۆمباران کرد لە ترسا دەلەرزیم و چەند شەوێک دوای هەر هێرشێک خەو نەدەچوە چاومەوە. شەوی چوارەم و پێنجەم دووچاری گرژی دەمارەکانی مێشک بووم. عەساب دڵنیا بووم ئەگەر ئەم حاڵە درێژە بچێشێت شێت دەبم. دوای ئەوە بوو لە ناکاو بە خۆم داهاتمەوە بە خۆمم وت 5 شەو بەبێ هیچ مەترسیەک تێپەڕی من هێشتا زیندوم بە سالمی و تەندروستی هەناسە دەدەم. جگە لەمەش تەنها 2 نەفەر لە هێزەکەی ئێمە بەڕووکەش بریندار بوون. ئەوانی تر ساغ و سەلامەتن. لە ڕوانگەی ئەم مەرجانەوە نیگەرانێکی ئەو تۆ لە ئارادانیە و بۆ نیگەرانی بچووکەکانیش دەبێت ڕێگەیەک بدۆزمەوە. بەم بیرۆکێ سەقفێکی دارینی پتەوم بۆ سەنگەرەکەم دروست کرد بۆ خۆپاراستن لە پارچەی بۆمبەکان. دوای جێگیر بوونم لە ژێر ئەو سەقفە توند و تۆڵەدا بە خۆمم وت تەنها مەترسیەک کە دەتوانێت بمترسێنێت داڕمان و پێداچێشانی بۆمبێکی ڕاستەوخۆیە بە سەرنجدانێکی ژمارەی ئەو بۆمبانەی کە داهاوێژرانە ئەو ناوچەیە لەوانەیە لە 10,000 بۆمب یەک بۆمب وەها حاڵەتێکی هەبێت کە ڕاستەوخۆ بەر سەنگەرەکەی من بکەوێ کە کەمتر لە ژمارەی ئەو بۆمبانە لە تەواوی ماوەکانی جەنگدا هاوێژرانە ناوچەکەی ئێمە. واتە بە لە بەرچاوگرتنی یاسایی ئاستی ناوەند هیچ گرتبوو کە هەتا لە کاتی بۆمبارانی خستیشدا خەوم لێ تێک نەدەچوو. وەزارەتی دەریاوانی ئەمریکا هەرماوەیەک جارێ بۆ دڵنیاکردنەوەی مەلەوانان ئامارێکی لە ئاستی ناوەندی مەترسی و تیاچوونی مەلەوانەکان بڵاو دەکردەوە. ئامانج لە بڵاوکردنەوەی ئەم ئامارە بۆ بەخشینی ئارامی بە مەلەوانەکان بوو. مەلەوانێکی دێرینی بە ئەزمون بۆی باس کردم. من و هاوڕێکانم بۆ یەکەم جار بوو کە بووبووین بە لێپرسراوی کەشتێکی بەنزین هەڵگر بۆ هێزی هەوایی. لەم بەرپرسیاریەدا من لە هەمویان زیاتر ناڕەحەت بووم. لەگەڵەوەشدا بیرم دەکردەوە ئەگەر کەشتێکی ئێمە کە هەڵگری بەنزینی فڕۆکەیە بەر لێشاوێکی بردومان بکەوێ ئەوە تەقینەوەکەی ئەوەندە بەهێز دەبێت کە تەواوی سەرنشینەکانی لە توپەت دەکا. مەلەوانە بە ئەزمونەکە لێرەدا هەڵوێستەیەکی کرد و یەکێ لە بڵاوکراوەکانی وەزارەتی دەریایی نیشاندام وتی ئەم بڵاوکراوەیە لە ڕاستیدا لەو لێپرساویەدا منی لە نیگەرانی ڕزگار. ئێرە بخوێنەرەوە. وەزارەتی دەریاوانی کە لە پەشێوی مەلەوانان بە ئاگابوو بۆ قەڵاچۆکردنی نیگەرانی ئەوانە ڕایگەاندبوو. لە هەر 100 کەشتی نەوتکێش کە بەر هێرش کەوتون 60 کەشتیان نوقمی دەریان نەبوون. 40 کەشتیان نوقمی دەریا بوون. لە نێوان 40 کەشتی نوقمبۆکاندا تەنها 5 کەشتی کەمتر لە 10 خولەک چوونەتە ژێر ئاوەوە. بەم ڕیزبەندیە دەتوانین بگەینە ئەو ئەنجامەی کە بواری تەواو هەیە بۆ ڕزگاربوونی مەلەوانەکان و تەواوی سەرنشین و کارگوزارەکانی کەشتێکە. ژمارە و ئەگەری تیاچوان لە لای بەرپرسان زۆر کەم کرابەوە. لەو مەلەوانەمان پرسی ئەم ئامارە چه کاریگەریەکی لەسەر ئێوە هەبوو؟ مەلەوانە بە ئەزمونەکە وەڵامی دایەوە ئەم ئامارە دوای بە ئاگابوون لە یاسای ئاستی ناوەند لەسەر دەرونی هەریەکە لە ئێمە کاریگەریەکی زۆر ئیجابی بەجێهێشت و تێگەیشتین کە بە پێچەوانەی ئەوەی بیرمان لێ دەکردەوە مەترسی مردن و تیاچوون زۆر کەمە. لە کۆتایی ئەم بەندەدا بۆ بەرەنگاربوونەوەی نیگەرانیەکان پێشەوەی بتوانێت بەسەرەوەدا زاڵ بێ کار بەم دەستورانە بکەن. بابەتی نیگەرانی لە هەر ئان و ساتێکدا بخەنە ژێر چاودێریەوە. لە خۆتان بپرسن بە لە بەرچاوگرتنی یاسای ئاستی ناوەند لە 100دا چەندی ئەو شتەی کە نیگەرانی کردوم ڕوودەدا؟ دوای ئەم پرسیارە وەڵامی خۆتان بدەنەوە. ئایا هۆشمەندانە و ژیرانەیە بۆ شتێک کە ڕوونادات نەرمونیانی و ملکەج بوون لە بەرامبەر ناچاری؟ ئازیزان، زەمانێک کە کوڕێکی منداڵی بچووک بووم وەک پیشەی هەمیشەیم لەگەڵ دۆستان و هاوتەمەنانی خۆمدا لە نهۆمی سەرەوەی بینایەکی وێران یاریم دەکرد. ڕۆژێک لە کاتی یاریەکی منداڵانەدا لە دەلاقەی پەنجەرەی بیناکەوە بازمدایە حەوشەی بیناکە. موستیلەیەک کە لە پەنجەی دەستی چەپمدا بوو لە کاتی بازداندا لە نینۆکم گیری کرد و گۆشت و پێستی پەنجەمی کەند. دەنجی گریانم بەرز بووە. لە ترسی خۆم هەڵدەلەرزیم. لە کاتی جێبەجێکردنی کاری جەڕاحیدا ئەوەندە ترسناک ئەهاتە پێشچاوم کەوام دەزانی ئیتر دەمرم. بۆ چارەسەرکردنی من بە ناچاری ئەو پەنجەیان بڕیم. بەڵام لە دوای ئەو بەسەرهاتە تەنها ساتێک بۆ ئەو پەنجەی کە لە دەستمدا بوو بەداخ نەبووم و ئێستاش هەندێک جار دێتەوە یادم کە دەستی چەپی من زیاد لە پەنجە گەورە و 3 پەنجەی تر نییە.
چەند ساڵ لەمە پێش پیاوێکم بینی کە دەستی لە موچەوە قرتا بوو. لێم پرسی ئایا بەداخنیت بۆ قرتانی دەستت؟ ئەو پیاوە زۆر بەڕاشکاوانە لە وەڵامدا وتی نەخێر، بەڕاستی زۆر بەکەمی بیری لێ دەکەمەوە. کاتێ تەنهام و ناچارم کارێکی وەکو درومان ئەنجام بدەم و دەزوو بە دەرزێوە بکەم بە ئاگا دێمەوە کە دەستێکم قرتاوە. ئەو پیاوە ڕاستی دەوت، چون مرۆڤ ئەگەر بیەوێت دەتوانێت پێشوازی لە پێشهاتەکان بکات و دژوارەکان لەبیر بەرێتەوە. شتە نەگونجاو و ناقۆڵاکانیش بە خێرایی تەزووی کارە باشانی لەبیر برنەوەیە. تەنها بەو مەرجەی بەغیر ممکن و لاعیلاج قایل بین. من هەرگیز ئەو نووسراوە لەبیر ناکەم کە لەسەر یەکێ لە دیوارە ڕووخاوەکانی سەدەی 15 لە ئەمستەردامی هۆڵند چەسب کرابوون. هەر ئەمەیە و ناتوانێت لەمە زیاتر بێت. هەموو یەکێ لە ئێمە لەگەڵ پێشهاتەکان و ڕووداوەکاندا ڕوبەڕوو دەبینەوە کە لە بەرەنگاربوونەوەیاندا چارەیەکمان نییە جگە لەوەی پێی قایل بین. هەر ئەمەیە و ناتوانێت لەمە زیاتر بێ. لێرەدا ئێمەین دەبێ لەگەڵ ڕووداوە بێچارەکاندا خۆمان بگونجێنین یان دژایەتیان بکەین و دەست بدەینە کاری گوساخانە و ژیانی خۆمان نابود بکەین و لە کۆتاییدا خۆمان تووشی هەڵچوونی دەرونی عەسەبی بکەین. ئەم پەندە داناییانە لە ویلیام جیمز کە خاوەن بیر و ڕای پەیوەندیدارە بە باسەکەمەوە ببیستن کە دەڵێت بەو شێوازە ڕووداوەکان وەرگرن کە هەیە و خۆت ئامادە بکە بۆ قایل بوون پێیان. لەگەڵەوەشدا قایل بوون بە ڕووداوێک کە ڕوویداوە یەکەم هەنگاوی سەرکەوتنە بەسەر ئەنجامە دەردناکەکاندا. ئێلیزابت کونلی، دانیشتووی شەقامی 49 پۆرتلاند، لە نامەیەکدا کە بۆ منی نووسی بوو پیشانی دەدات کە چۆن دەتوانیت لەگەڵ ڕووداوە ناهەموارەکاندا ڕێککەویت. نامەکەی بەوردی بخوێنەرەوە. لە ڕۆژانێکدا کە ئەمریکاییەکان بۆ سەرکەوتنی سوپاکیان لە بیابانی ئەفریقادا ئاهەنگیان دەجێڕا، لە وەزارەتی بەرگریەوە هەواڵی نادیاربوونی برازاکەمیان ڕاگەیان کە من پەیوەندێکی زۆر تند و تۆڵم لەگەڵیدا هەبوو. لە تەلەگرافێکی تردا هەواڵی مردنیان ڕاگەیان. بەزانینی هەواڵی مردنی برازاکەم کە زۆر پەیوەست بووم پێیەوە ژیان بە شێوەیەک تاڵ ببوو لە لام و خەم و خەفەت بەرۆچیان گرتبووم کە ئەگەر بڵێم شەو و ڕۆژم لێک جانە دەکردەوە باوەڕ بکەن. تا ئەو کاتە تەواوی دڵخۆشیەکانی من لە ژیاندا ئەوە بوو کە برازاکەم بەو شێوەی کە دەمەوێت ڕێک بخەم و بیگەێنمە شوێنێکی شایستە و گرنگ لە ژیاندا. لە ڕاستیدا ئەویش زۆر بەباشی وەڵامی بۆچوونەکانی منی دابوو و ئومێدەواری کردبووم کە لە هەوڵ و تەقەلاکانم لە پێناوی ئەودا ئەو ئامانجەی کە هەمە بەدەستی بێنێ. بەڵام ئەو تەلگرافە نەعلەتیە هەموو شتێکی لە ناوبرد. تەواوی ڕۆژە شیرینەکانمی وەک بڵقی سەر ئاو کەوتو لێ کرد. لەو بەدوال لە کار دابڕام، لە دۆستانم دوورە پەرێزیم دەکرد. ئەوەندە ئەم کارە ساتە جەرگ بڕەکاری تێکردبووم کە بە تەواوەتی خۆم مون کردبوو. بە خۆمم دەوت بۆچی برازا خۆشەویستەکەمیان لە من دابڕی؟ چۆن ئەو گەنجە بەتوانا و بە جەرگەی لە مەیدانەکانی جەنگدا کوژراوە لە بیربەرمەوە؟ بەبێ ئاگایی جەستەم بە خەمسپات نەم دەتوانی باوەڕ بەم کارە ساتە بکەم. کاریگەریەکی ئەو تۆی لەسەر بەجێ هێشتم کە لە دۆست و ئاشنا دوورە پەرێز بم و ئاگری دووری ئەو بە فرمێشی حەسرەت بکوژێنمەوە. کارە ساتەکە بەم شێوەیە بەردەوام بوو تا ڕۆژێ بەبێ ئامان سەرگەرمی پاکردنەوەی مێزەکەم بووم. لەو کاتەدا ئاگام لە هیچ شتێک نەبوو. چاوم بە نامەیەک کەوت کە چەند ساڵێک لە نووسینی بەسەر چوو بوو. ماوەیەک دەبوو کە ئەو نامەیەم لەبیر کردبوو. ئەو نامەیە برازە ئازیزەکەم، هەر ئەو برازایی کە لە جەنگدا کوژرا چەند ساڵ لەمەوە پێش لە کاتی مردنی دایکمدا بۆ دڵدانەوە و سەرخۆشی کردنی من نووسی بووی. لەو نامەیەدا برازاکەم نووسی بووی. هەموو یەکێ لە ئێمە بۆ لە دەستدانی ئازیزان بەداخین، بەڵام حاڵەتی تۆ جیاوازە. دڵنیام تۆ دەتوانیت تەحەمولی ئەم بارە قورس و خەفەت ئامێز و دابڕانە بکەیت. هەرگیز ئەو پەندەگران بەهایانە لەبیر ناکەم کە بە منت داوە لەگەڵ ئەوەشدا کە زۆر دوورم لێتەوە. هەمیشە لە یادمدایە کە هۆشیارت دەکردمەوە کە زەردەخەنە لێوەکانم بەرنەدات و پیاوانە ڕوبەڕووی ڕووداوەکان ببمەوە و پێشوازیان لێ بکەم. ئەو ڕۆژە ئەم نامەیەم چەند جارێک خوێندەوە، هەتا جارێکیان هەستم دەکرد نووسەری ئەم نامەیە کە برازە ئازیزەکەم بوو لە پەنامدایە و دەڵێت تۆ بۆچی بەوەی کە فێرت کردوم کار ناکەیت؟ مەگەر نەدوت بوو ئارامت هەبێ؟ تۆش ئارامت هەبێ شتێکی زۆر گران نییە. بەم ئاخاوتنە خەیاڵیەی برازاکەم خەفەت و پەشێوی زۆر بێبایەخ بوون لە لام و بەخۆمم وت من ناتوانمەوانە بگۆڕم، بەڵام دەتوانم بەو شێوەیە کە ئارەزووی ئەو بوو تەحەمولیان بکەم و شان بدەمە ژێریان. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم حاڵەتە تەواوی توانا و بیرم خستە کارەوە و ڕێگایانێکم دۆزیەوە کە لەو ڕستەیەوە بوو نامەنووسین بۆ سەربازانێک کە نەم دەناسین. لە پۆلەکانی شەوانەدا ناوم نووسی و خۆمم بەکاری تازەوە سەرقاڵ کرد و لەگەڵ دۆستاندا سەرگەرم بوو.
ئەم کارانەوەها گۆڕانکاریان هێنا ژیانمەوە کە جێگەی باوەڕ نەبوو. ئێستا گەیشتومە ئەو ڕایی کە بۆ ڕابردوویە کە ناگەڕێتەوە دڵگران نەبم هەموو ڕۆژێ هەر بەو شێوەی کە برازاکەم خواستوویەتی بە ئاسوودەیی پێشوازی لە ڕووداوەکان بە دەرمانی ناچاری دەکەم. ئلیزابت کۆنلی خاڵێکی بەدەست هێنا کە هەر یەکێ لە ئێمە درەنگی ئازوو پێی دەگات بەهۆی برازا کوژراوەکەیەوە تێگەیشت کە دەبێت لەگەڵ ڕووداوی بێچارەدا خۆمان بگونجێنین و هەروەها هەر ئەمەیە و ناتوانێت جگە لەمە بێت. لەوانەیە بەبێ بەڵگە نەبێت کە پاشاکانیش ڕێیان کەوتۆتە ئەم خاڵە. بۆ نمونە لە سەردیواری کتێبخانەیەکی قەسری ژووری پێنجەم دەیخوێنینەوە فێریان کردوم کە نەگرین بۆ مانجی ڕابردوو و شیری ڕژاو. شوپنهاور ئەم خاڵە دووپات دەکاتەوە دەڵێت خۆ بەدەستەوە دانی ڕووداوە بێچارەکان باشترین توێشووی سەفەری ژیانە. تەنها ڕوودا و پێشهاتەکان نین کە خۆشبەختی و بەدبەختی بۆ ئێمە دەستەبەر دەکەن، بەڵکو چۆنێتی کاردانەوەی ئێمە لە بەرامبەر پێشهاتەکاندایە کە هەستی باژیان خراپ دێنێتە ئاراوە. پێغەمبەر عیسا سەلامی خوای لەسەر بێت دەڵێت بەهەشت و دۆزەخ لە ناخی ئێمەدایە. مرۆڤ توانای لە ڕادەبەدەری هەیە بۆ تەحملکردنی کارەسات و بەڵاکان و دەتوانێت بە خوێن ساردی و ئارامی تەحملی کارەساتی زۆر بکە. لەوانەیە ئەم بۆچوونە بۆ ئێوە دژوار بێ، بەڵام بە پێچەوانەی بۆچوونەکانی ئێوەوە توانا و لێهاتووی مرۆڤ ئەوەندە زۆرە کە هەر کاتێ بیەوێت سوودی لێوەردەگرێ. تۆژۆک و مرۆڤێک هێز و توانایەکی لە ڕادەبەدەرت هەیە بۆ بەرەنگاربوونەوەی نیگەرانیەکان، دەبێ ئەمە لەبیر نەکەیت. بوت تارگینگتن هەمیشە دەیوت لە ژیاندا دەتوانم تەحملی هەموو شتێک بکەم جگە لە تەنها شتێک ئەویش کوێریە کە توانای تەحملکردنیم نییە. هەر ئەم کەسە لە تەمەنی 60 ساڵیدا بۆی دەرکەوت کە چاوەکانی بەباشی نابینن. ئەم بابەتە کاتێ نیگەرانی کرد کە تێگەیشت گوڵەکانی فڕژ بەباشی لێک جیان ناکاتەوە. بە نیگەرانی و پەشێویەوە سەردانی پزیشکی کرد. پزیشکەکە وتی بەداخەوە چاوێکت بینایی لەدەستداوە و چاوەکەی تریشت خەریکە بینایی لەدەست دەدا، بەباشی سەرنج بدەن. بوت لە وڵایە کە دەترسا تووشی بوو وا دەزانن تارگینگتن چ کاردانەوەیکی لە بەرامبەر خراپترین ئێش و ئازاردا پیشاندا. ئایا هەستی کرد بە ڕۆژەکانی کۆتایی تەمەنی گەیشتووە؟ نەخێر، بەو شێوەیە نەبوو. بە سەرنجێشی تەواوە تێگەیشت کە هێشتا خوێن ساردی و خۆڕاگری خۆی لەدەست نەداوە. لەگەڵەوەشدا کە هەر ئان و ساتێک ترسی ئەوەی هەبوو کە گلێنە ڕەشەکەی چاوی بە تەواوی لە بینایی بێبەش بکە، بەڵام دەستی لە قسە خۆش و هەزەلیەکانی و سوعبەتەڵ نەدەگرت. چۆن چارەنووس دەتوانێت پیاوێک کە خاوەنی ورە و توانایەکی بەهێزە لە پێ بخات؟ بە گومانی من شتێکی باوەڕ پێ نەکراوە. تارگینگتن کاتێ لە بینایی بە تەواوەتی بێبەش بوو دەیوت گەشتومەتە ئەو ڕایی کە دەتوانم تەحملی کوێری بکەم، هەر بەو شێوەیە کە خەڵکانی تر تەحملی ئازار و دەردە بچووکەکان دەکەن. هەتا ئەگەر هەر 5 هەستەکانی تری لەدەستدەم دیسانەوە دەتوانم بە مێشک و بیر زیندوو بمێنم و بژیم. درەنگی ئازوو هەریەکێ لە ئێمە تێدەگات کە تەنها بە مێشک و بیرە دەبینین و ژیان بەسەر دەبین. تارگینگتن لە 1 ساڵدا 12 جار چاوەکانی خستە ژێر کاری نەشتەرگەریەوە و تەحملی ئازار و ڕەنجێکی زۆری کرد. لەگەڵ ئەوەشدا دەیزانی چارەیەکی جگە لە تەحملکردن و ئارامگرتن نییە. ئەو بە خوێن ساردی و ئارامی و ئومێدەواریەوە هەنگاوەکانی نیشتەرگەرانی تەحمل کرد و لە کاتێکدا هەموو بێهیوا بوون دەیوت لە ڕاستیدا زانست و زانیاری گەشتۆتە ئاستێک کە مرۆڤ ئامادەیە چاو بەشێک بەم جوانی و بچوشیە نەشتەرگەری بکات. ئەگەر کەسانی ئاسایی 12 جار چاویان دەدایە دەستی نەشتەرگەر سەرنجام بە کوێری دەمانەوە و کاردانەوەی نیگەران و پەرێشانکەریان پیشان دەدا. بەڵام تارگینگتن لە بەرامبەر ڕووداوە بێچارەکاندا خۆی دابەدەستەوە و ئەو حاڵەتەی بەڕاحەتی تەحمل کرد. ئەوتەی جان میلتۆنی شاعیری گەورەی لەبەر بوو و باوەڕی پێهێنا بوو. بێچارەی ئەوە نییە کە مرۆڤ نابینا بێ، بەڵکو بێچارەی واقعی ئەوەیە کە نەتوانێت تەحملی کوێری بکە. ئەگەر بمانەوێت لە بەرامبەر کارەسات و ڕووداوی بێچارەدا خۆڕاگری بکەین و بەرەنگاریان ببینەوە تەنها خۆمان ئازار دەدەین و ئەگەر نا توانایی گۆڕینیمان نییە. من لەم بەشەدا ئەزمموی تەواوم هەیە و چەندەها جار تاقیکردنەوەم کردووە و بەگشت هەندێک لە شتە ناقۆڵا و بێچارەکاندا چوومەتەوە. هەندێک جار کارم دەگەشتە ڕادەیە کە ژیان دەبووە دۆزەخ بۆم، نیگەرانی و بێخەوی ئازاری دەدام و لە کۆتاییدا کاتێک گەشتمە قۆناغی خۆ بەدەستەوەدان ئارامم گرت. من دەبوایە چەند ساڵێک لەمەوە پێش لەگەڵ والت ویتمن شاعیری گەورە هاودەم بوومایە کە بۆ بەرەنگاربوونەوەی زریان برسێتی و هۆکاری سروشتی کەڕوو لە ئاژەڵان و درەختان دەکەم. من 12 ساڵی تەواو کاتی خۆمم لەگەڵ ئاژەڵاندا بەسەر بردووە و هەرگیز نەمبینیوە گایەک لەوەی کە بۆچی جیاکەی لە بێئاویدا وشک بۆتەوە تووڕە بێت، یا ئەوەی کە کاتێک گایەک ئەو خۆراکەی کە تایبەتە بەخۆیەوە لە بەردەم گایەشی تردا بێت لێدانەکانی دڵی زیاد کات و لە نیگەرانیدا دووچاری برینی کە دە و هەڵچوونی دەرونی ببێت و کاری بکەوێتە نەخۆشخانە و چارەسەرکردن. هەڵبەتەوە نەزانیت کە من مەبەستم وایە ئێوە بە قایل بوون بە وتەکانم وەکو کەوان دەبێت لە بەرامبەر فشاری ڕووداوەکاندا کەمەرتان بچەمێننەوە. نەخێر،
هەرگیز چون ئەمە ڕوو وەرچەرخانە لە قەزا و قەدەر تا ئەو کاتێک کە توانایی لە چاڵنانی شەڕ هەیە دەبێ ئەو هەلا لە دەست نەدەیت و بەرەنگاری ببیتەوە. بەڵام کاتێ عەقڵ و هۆشمان فەرمانمان پێدەکەن کە لە بەرامبەری ڕووداوە بێچارەکاندا دەبێ لەبیری تەندروستی خۆمان دابین و ئیتر سەرنجی دوا و پێش نەدەین و واز لە ئەو ئارەزوانە بێنین کە هاتنەدیان مەحاڵە. هاکس جێگری زانکۆی کۆڵۆمبیا ئەم هەڵبەستەی لەبەر بوو و هەمیشە کاری پێدەکرد. بۆ دەردە لە ژمارە نەهاتوەکانی دنیا یا چارەبوونی هەیە یان نا؟ ئەگەر چارە هەیە لە پێناویدا هەوڵ بدە و ئەگەر نییە بیریشی لێ مەکەرەوە. بۆ نووسینی ئەم کتێبە چاوم بە کۆمەڵێک لە پیشەوەرانی ناوداری ئەمریکایی کەوت. دەستکەوتی ئەم کارە ئەوە بوو کە تەواوی ئەوانەی کە لەگەڵ کارەسات و ڕووداوی بێچارەی دنیادا هاوکاری و نەرمونیانیان پیشانداوەوە ئەگەر نا لەژێر فشاری باری کارەساتەکاندا ورد و خاش دەبوون. جیم سین پنی کە لە بازرگانە ناودارەکانی ئەمریکایە بە منی وت کاتێ ئەنجامی نیگەرانیم بەدەستێنا ئەگەر هەموو سەروەت و سامانیشم لە دەست بدەم هەرگیز نیگەران نابم. ئەوەی لە دەستم دێ ئەنجامی دەدەم و ئەوی تری بەخوا دەستپێرم. ئازیزانم، هانری فورد کە پێویست بە ناساندن ناکات دەیوت کاتێ توانای لە ناوبردننی ڕوودا و کارەساتەکانم نییە وازیان لێدێنم تا ڕەوشی سروشتی خۆیان هەڵبژێرن و خۆیان بە خۆیان چارەسەر بکرێن. کاتێ لە کافکلر بەڕێوەبەری کۆمپانیای کرایسلرم پرسی کە چۆن نیگەرانی لە خۆی دوور دەخاتەوە، وتی هەر کاتێ لەگەڵ کێشەیەکدا ڕوبەڕوو ببمەوە هەر کارێک لە دەستم بێت ئەنجامی دەدەم. بەڵام ئەگەر سەرکەوتوو نەبووم لە بیری دەکەم. بۆ داهاتوو هەرگیز نیگەران نابم چونکە هیچ بوونەوەرێک ناتوانێت پێشبینی ڕووداوەکانی داهاتوو بکات و لە بەرامبەریدا ئامادە بێت. هۆکاری لە ژمارە نەهاتوو کاریگەریان لەسەر داهاتوو هەیە کە ناتوانرێت دەسەڵات بەسەریاندا زاڵ بێت. ئیتر بۆچی بە بێهودە نیگەران بین؟ کلر ئەگەر بیزانایە بە فەیلسوفی دەزانی ناڕەحەت دەبوو لە کاتێکدا کە پیشەوەرێکی ئەهلی کارکردنە هەمان ئەو فەلسەفانە لە کارەکانیدا ڕەنجی دەدایەوە کە 19 سەدە لەمەو پێش ئەپیکور لە ڕۆمانیا فێری خوێندکارەکانی کردبوو. ئەو بەو کەسانەی کە دەرسی فەلسەفەی فێر دەکردن دەیوت بۆ خۆشبەختی یەک ڕێگە زیاتر بوونی نییە، ئەویش کەمکردنەوەی نیگەرانیە دەربارەی ئەو شتانەی کە لەسەر و توانای ئێمەوەن. سارا برنارد کە سارا مقدسیشان پێدەوت یەکێک بوو لەو ئافرەتانەی کە لەگەڵ ڕوودا و کارەساتە بێچارەکاندا ڕێک دەکەوت. ئەو 25 ساڵی تەواو شای 4 قاڕە بوو و بە خۆشەویستترین هونەرپیشەکانی دنیادا دەنرا. لە 71 ساڵیدا کە سارا پیر و لە کار کەوتوو بوو کە ئەو سەرۆت و توانا و دەسەڵاتی جارانی نەمابوو لە کاتی سەفەرێکیدا بە کەشتی لە ئۆقیانوسی ئەتڵەسیدا لەسەر عەرشی کەشتیەکە کەوت بە ئەرزدا و قاچیش کاو بە ئازار بوو. دوای ماوەیە قاچی دەردناچی لەلایەن پزیشکی چارەسازەوە جواب کرا و بە ناچاری دەبوایە بیان بڕیایە. پزیشکە چارەسازەکەی دەترسا بە سارا بڵێت دەبێ قاچت ببڕنەوە چونکە وای دەزانی خەش دەکات و دووچاری هێرشی تووڕەیی دەبێت. بەڵام بە هەڵەت ئاچوو بوو چونکە سارای بەباشی نەناسی بوو. بە هەر حاڵ کاتێ پرۆفیسۆر بە ترس و لەرزەوە بە سارای وت ساراوتی ئەگەر چارە نووز ئاوایە کەوایە هەروە دەبێت. کاتێ بردیانە ژووری نەشتەرگەریەوە دڵدانەوەی کوڕەکەی دەکرد و تێگەیان کە مەترسیەک لە ئارادا نییە. دوای ئەو نەشتەرگەریە قاچی باش بۆ و دیسانەوە دەستی دایە سەفەری جیهان. گەڕانەکەی خۆی لە دوای ئەو نەشتەرگەریە 7 ساڵی کە ژیانی بەسەر برد. کاتێ دەست لە خراپکاریەکانی ڕووداوی بێ چارەسەر هەڵدەگرین هێزێکی زۆر کە تا ئەو کاتە دەرگیری ململانێ بۆ ئازاد دەبێت و یارمەتی ئێمە دەدات لە ڕێگەی بنیادنانی ژیانێکی بەختەوەرانەدا. وا نازانم هیچ مرۆڤێک ئەوەندە توانای هەبێت کە هاوکات لەگەڵ ڕووداوی بێ چارەسەردا دەرگیر ببێت و لە هەمان کاتدا بتوانێت بەهێزێکی شاراوە ژیانێکی تازە بنیاد بنێت. ئازیزانم، چارەیەک نییە جگەلەوەی کە یا لە بەرامبەری زریانی کارەساتی بێچارەسەردا بچەمێنەوە یا بربەرەکانی بکەین و لە کۆتاییدا لە پێ بکەوین. ئامۆستایانی هونەر جوجوتسو بە خوێنکارەکانی خۆیان دەوت وەکو داری بی بچەمێرەوە، وەکو داری بەڕوو خۆڕاگر بە. بەڕائێوە هۆی چەمانەوەی تایە ئۆتۆمبیلەکان کە بەرگەی فشارێکی زۆر دەگرن و لە بەرامبەر چاڵ و چۆڵی و هەورازی جادەکاندا و نەرمونیانی نیشاندانیان چییە؟ بۆ یەکەم جار کە بڕیار بوو ئۆتۆمبیل بخرێتە گەڕ لە تایەی ناوپەر سوودیان وەردەگرت کە توانای چەمانەوە و نەرمونیانی نەبوو. ئەم تایانە زۆر بەزوویی لە ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ ناهەمواری جادەکاندا لەت دەبوون. بەهۆی ئەم ئەزموونەوە دەستیان کرد بە دروستکردن و سوود وەرگرتن لە تایەی ناوخاڵی کە بە هەوا پڕیان دەکرد. سەبارەت بە بەرگری تایەکانی هەوا ڕوونکردنەوەی زۆر پێویست نییە. تەنها ڕاز و نهێنیمانەوەی ئەم جۆرە تایانە خۆڕاگریە لە بەرامبەر فشار و نەرمی و نیانی نواندنە. ئێمەش ئەگەر فێر ببین لە جادەکانی پڕچاڵ و چۆڵی ژیاندا وەکو تای ئۆتۆمبیل تایبەتمەندی ملکەتی و چەمانەوەمان هەبێت دەتوانین تەکانەکان و ڕێگریەکانی جادە دەستەمۆ بکەین و بە ئاسانی لە ڕێگەی ژیاندا بۆ پێشەوە بڕین. لەوانەیە بە خۆت بڵێیت قایل نەبوون بە فشاری ناهەمواری جادەکانی ژیان چ داهاتوویەکی بۆ ئێمە هەیە. وەڵامەکەی ئەوەیە کە ئەگەر وەکو بینەچەمەیەوە و وەکو بەڕوو خۆڕاگر نەبی ئەنجامێک جگە لە کێشمەکێشمی دەرونی و نیگەرانی و هەڵچوون و تووڕەبوون نابێتە نسیبتان و کە ئەمەش بەهرەیەکی باش نییە لە ژیاندا. بەڵێ ئازیزانم، خۆشەویستانی بیسەر،
لە کاتی جەنجی جیهانی دووەمدا ملیۆنەها سەربازی پەرێشان ناچار بوون لەگەڵ ڕوودا و کارەساتەکاندا بگونجێن یا ڕوە و نەمان و تیاچون بڕۆن. ئەم سەربازانە هەر کامێکیان داستانێکی گرنگیان هەیە کە یەکێ لە نمونەکانی ئەم داستانانە ویلیام ئەچ کاسلیوس کە خەڵکی نیویۆرکە. ویلیام کە لە پۆلە شەوانەکەی مندا بە سەرکەوتووی خەڵاتی بەدەستهێنا و لە هەمان کاتدا یەکێک بوو لە نمونەی ئەو کەسانەی کە زۆر تووڕە بوو. داستانەکەی لە زمانی خۆیەوە بۆ ئێوە دەگوازمەوە. تازە چوو بوومە ناو سوپاوە. پاسەوانی کەنارەکانی دەریا بووم لە ناوچەی ئۆقیانوسی ئەتڵەسی کە گەرمایەکی تاقەت بەزێنی هەبوو. کاری من پشکنین و چاودێری کەرەستەی تەقەمەنی بوو. باش سەرنج بدە. مرۆڤێک کە تا چەند ڕۆژێک لەمەوە پێشکاری فرۆشتنی پسکی توور دەواڵە بوو ئێستا بۆ کارێکی وها پڕمەترسی ڕۆشتووە. تەنها 2 ڕۆژ کاتم هەبوو کە خاڵی پێویست بۆ بەرەنگاربوونەوەی ئەم لێپرسراوێ فێر بم. مەسەلەکە لێرەدا بوو تا زانیاریم لەبارەی TNT زیاتر دەبوو. هەستم بە مەترسی زیاتر دەکرد و زیاتر دەترسام. یەکەم چالاکیم لە ڕۆژێکی نیمچە تاریکدا بە ئەنجام گەیاند. ئەو سەربازانەی کە لە ژێڕکێفی مندا بوون لە ڕووی توانای جەستەیەوە زۆر باش بوون، بەڵام بچووکترین زانیاریان نەبوو سەبارەت بە کارێکی پڕمەترسی کە دەبوایە ئەنجامیان بدایە. ئەوان کاتێ سندوقی تەقەمەنیەکانیان دینامیت دەگواستەوە کە هەر یەکیان بەس بوو بۆ تەقینەوەی کەشتێکی گەورە، دەترسام کە نەوەکو واری پارێزگاری یەکێکیان بپچڕێ و هەمووان لەناو ببە. لە تاو توندی نیگەرانیدا گەرە و مشک بوو. ئەشنۆکانم هەڵدەلەرزین و دڵم بە توندی لێی دەدا. هەڵهاتنیش گونجاو نەبوو، چونکە هەڵهاتن لە گۆڕەپانی جەنگدا سزایەکی توندی هەبوو جگەلەوەی کە دەبووە هۆی ئابڕۆچوونی خانەوادەکەم. ماوەیەک بەم مەسەلەیەوە دەرگیر بووم، سەرنجام بە خۆمم وت ئەی گەنج هەرچی دەبێ با ببێ. گریمان کە تەقینەوەیەک تۆی برد بە هەوادا و پارچە پارچە بووی. مردن زۆر خێرایە و بێ ئەوەی ئاگاد لە خۆت بێ مردووی. هەرچی بێت باشتر لەوەی کە مانگانە لەسەر جێگە بکەویت و بەهۆی سەرەتانەوە ئازار بچێژی و لە کۆتاییشدا لە پێ بکەوی. تۆ کە لە دنیادا تەمەنێکی بێ کۆتاییت نییە، هەر دەبێ ڕۆژێک بمریت کەوایە بۆ ئەو مردنت بە شانازیەوە نەبێ. تازە ئەگەر بەهۆی ترسەوە واز لە کاری تەقەمەنی بێنیت بە دڵنیاییەوە جیرۆدەی مرنێکی بە ئازارتر دەبی. چەند سەعاتێکی یەک لە دوای یەک ئەم ڕستانم لەبەر خۆمە دەوتەوە. وانم فێری خۆم دەکرد تا لە کۆتاییدا خوێن ساردی و ئارامی خۆمم بەدەستێنا و خۆمم قایل کرد کە لەگەڵ کارەسات و ڕووداوی بێچارەسەردا بگونجێم و بە نەرمونیانی نیگەرانی لە خۆم دووربخەمەوە. وانەیە کە لەم داستانەدا فێری بووم هەرگیز شایستەی لە بیرچوونەوە نییە. لەوە بەدووە هەر کاتێ دەرگیری هەڵچوون و پەشێوی و نیگەرانی دەبم شانی دەدەمە ژێر و دەڵێم لە بیریکە نازانی بەم ڕۆژە بە چه ئەنجامێکی بەرز و جوان گەشتوم. یەکێک لە بەناوبانگترین شێوازی مردنەکان لە مێژووی جیهاندا مردنی سوقڕاتە. لەوانەیە 10 یا 100 سەدەی تریش مرۆڤەکان باسێک کە ئەفلاتون لەبارەیەوە نووسیوێتی وەکو شوێنەوارێکی فەلسەفی ئەدەبی هەمیشە زیندوو بیخوێنەوە. کۆمەڵێک لە داخ لە دڵ و ناحەزەکانی ئیرەیان پێدەبرد و بوختانی زۆریان دەدایە پاڵی تا کێشایانە دادگا و بەمەرگ محکومیان کرد. کاتێ پاسەوانی زیندانەکە جامێ زەهر دەدات بە دەستیەوە بە سەرنجدانی ئەوەی کە ڕێزێکی زۆری بۆ مامۆستا دەدەنا بۆ دڵنەواییکردنی پێیوت هەوڵ بدە ئەو شتێک کە چارە نییە و بێدەرمانە بە نەرمونیانی و ملکەچیەوە تەحملی بکەیت و بەرگەی بگریت. سوقرات کە پێویستی بەم ئامۆژگارێ نەبوو هەروای کرد و جامە زەهرەکەی بە ڕەزامەندی خۆی نۆش کرد و کە ئەوی لە ئاستی مرۆڤێک زۆر زیاتر بەرز کردە و هەر ئەوەیە کە تا ئەمڕۆژ ناوی لە مێژوودا ماوەتەوە. هەوڵ بدە ئەوەی کە چارە نییە بە نەرمونیانی تەحملی بکەیت. ئەم ڕستەیە کە 399 ساڵ پێش لەدایکبوونی مەسیح لەسەر زمانی پاسەوانی زیندانێکی سادە دەرچووە. بۆ مرۆڤی هەڵەشە ژیرۆدەی نیگەرانی و پەرێشانی ئەمڕۆ زیاتر لەو زەمانە کاری پێدەکرێ. لە 8 ساڵی ڕابردوودا من کتێب و گۆڤاری زۆرم سەبارەت بە نیگەرانی و لابردنی نیگەرانی خوێندۆتەوە. هەتا ئەگەر لە کتێبێکدا ڕستەیەک شایانی سوود وەرگرتن بوو بێ وازم لێ نەهێناوە. دوای ئەم 8 ساڵە سادەترین پندێک کە تا ئێستا بۆ لابردنی نیگەرانی پێگەیشت بم هۆنراوێکی بچووکە. بە بۆچوونی من باشتر وایە ئەم هۆنراوەیە بە ئاوێنی دەست شۆرەکەەوە بچەسبێنیت بۆ ئەوەی هەموو ڕۆژێ لە کاتی دەست و دەم و چاو شۆردندا لە بەرچاوتان بێ. ئەم هۆنراوەی لە ڕاستیدا نزایەکە کە دکتۆر نیوبوهور مامۆستای فێرکاری زانستی لە ئەنجومەنی ئیلاهیونی نیویۆرک دایڕشتووە. خودایە ئارامی و ئاسوودەیم پێ ببەخشە تا بتوانم پێشوازی لەو شتانە بکەم کە ناگۆڕێن. بە توانای خۆت لێ هاتووی و توانام پێ ببەخشە تا ئەوەی دێتە ڕێگەم بیگۆڕم. خودایە بیناییەک بە من ببەخشە کە جیاوازی لە نێوان دووشتدا بکەم بۆ دوورخستنەوەی نیگەرانی و ڕێگریکردن لەوەی بە شێوەی خوونەریت خۆی پیشان دەدات و زەرمەندت دەکات و زیانت پێدەبەخشێت. کار بەم دەستورە بکە لەگەڵ ڕوودا و کارە ساعتێکدا کە چارەیان نییە هاوکاری و هاوسۆزی. لە هەر کوێیەک جڵەوی زیان بگریتەوە دەست قازانجە. ئازیزان لە ناخی دڵتانەوە حەستان دەکرد ڕێگەی بەدەستهێنانی پارەتان بزانایە. نەتەنها ئێوە وا دەزانم ملیۆنەها کەس لە سەرانسەری دنیادا ئارەزووی زانینی ئەم ڕێگایەیان هەیە.
ئەگەر منیش وەڵامی ئەم پرسیارم دەزانی و تێدەگەیشتم ڕێگەی بەدەستهێنانی پارە چییە لە باتی ئەوەی کات بەنووسینی ئەم کتێبە بەسەربەرم سەرفی بەدەستهێنانی $10,000 دەکرد. بە هەر حاڵ ڕێگای زۆر هەیە کە خەڵکی بەهۆیەوە فێری بەدەستهێنانی پارە بووە. ڕێگەیەکی سەرکەوتوو کە مەبەستمە پێتان بڵێم داستانی چارلز ڕۆبەرت ڕاوێژکاری بەناوبانگی ئابووری دانیشتووی شەقامی 22 نیویۆرکە. $20,000 هاوڕێکانم بەدەستەوە بوو بۆ کڕینی بۆرسەکان لە تێکساسەوە بۆ نیویۆرک بەڕێکەوتم. لەگەڵەوەشدا کە شارەزاییەکی تەواوم لەبارەی هونەری کارەکەمەوە هەبوو بەڵام کاتێ سەیرم کرد هیچ پارەیەکم بۆ نەمابەوە. هەڵبەتە کێشەی من لە سوود و قازانجی زۆردا بوو کە لە چەند مامەڵەیەکدا سوودێکی زۆرم دەستکەوت بوو. ئەم سوود و قازانجە بوو هۆی ئەوەی بەخێرایی و بەگەشتبینی و ئیرەی بردن بە زیرەکی خۆم سەرمایەکەم لەدەست بدەم. لەو کاتەدا بۆ پارەکەی خۆم زۆر ناڕەحەت نەبووم بەڵام بۆ ئەو پارەیە کە دۆستەکانم دابوویانە دەستم هەرچەندە دەمزانی کەسانێکی سەختگیر نین ئەوەندە مشەوەش و ناڕەحەت بووم کە شوێنی خۆمم نەدەزانی و حیسابی ڕابردوم لەدەست دەرچوو بوو. سیر لێرەدایە. دۆستەکانم زۆر بە خۆشەویستی و نەرمونیانی لەگەڵم دەجوڵانەوە و لەبارەی پارەکەیانەوە هیچیان نەدەوت. من هۆی هەڵکشانەکەم دەزانی و کەم تەرخەمیەکانم بە گوێمدا دەدا. لە ڕاستیش هەر ئەوە بوو کە گوێم بۆ هەر وتەیەک ڕادەدێرا بەبێ ئەوەی بیر لە وتەکە بکەمەوە تەسلیمی دەبووم. دوای ماوەیەک حاڵی خۆمم تاوتوێ کرد و بڕیاری لەناوبردننی هەڵەکانمدا. ئەمجارە بە لەبەرچاوگرتنی شێوەی کارەکە و بەبوونی زانیاریەکی تەواو لەبارەی کارەکەمەوە چوومە ناو بازاڕەوە. لەو کاتەدا بۆرتون سینکاس کێچێک بوو لە کۆنەکارەکانی بازار ئامۆژگارێکی کردم کە بۆ مایەی بنەمایەکی پتەوی بازرگانی بۆم وتی لە هەر مامەڵەیەکدا یا لە هەر سفارشێکدا جێگەیەکیش بۆ زەرەر لە بەرچاو بگرە. بۆ نمونە ئەگەر شتێکی $50 کڕی ئەوە $5 زەرەری بۆ لە بەرچاو بگرەواتە وا دابنێ لەو $50 $5 زەرەر دەکەیت. ئەو کاتە کارەکەت ئەنجام بدە بەڵام ئەگەر بینیت ئەو شتە گەیشتووەتە $45 ئەوە بەزوویی بیفرۆشە تا لە $5 زیاتر زەرەر نەکەیت. ئەگەر بازار بەڕێکی و سروشتی کار بکات بە سوودی لە 100دا تا لە 125 مامەڵە دەکەی و لەم کاتەدا قەرەبووکردنەوەی $5 کێشەیەک نییە. بەم شێوەیە ئەگەر نیوەی مامەڵەکەی تۆ ڕوبەڕووی زیان ببێتەوە دیسانەوەش لە کۆی گشتیدا سوودێکی گونجاوت بۆ ماوەتەوە. لەو کاتەوەی فەرمانەکەی کاسم خستووەتە بواری کارکردنمەوە مشتریەکانم ڕوویان لە زیادبوون کردووە و لە ئەنجامدا $1000 قازانجم کردووە. ڕێگەی لابردنی زیان یەکێکە لە ڕێگاکانی سوودوەرگرتن. بۆ نمونە یەکێک لە ڕێگاکانی سوودوەرگرتن لابردن و دوورخستنەوەی بێزاری و نیگەرانیە. من خۆم تاقیم کردوتەوە و ئەنجامێکی باشم لێوە بەدەست هێناوە. بۆ نمونە ساڵانێک بوو زۆربەی ڕۆژەکان لەگەڵ یەکێ لە هاوڕێیانمدا نانی ئێوارم دەخوارد. بڕیارمان وابوو لە کاتژمێرێکی دیاریکراودا لە شوێنێکی دیاریکراودا یەکتر ببینین بەڵام زۆربەی کاتەکان ئەو درەنگ دەهات و منی نیگەران دەکرد. ڕۆژی چند هاوڕێکەمم ئاگادار کردەوە پێم وت بەلایانی کەمەوە 10 خولەک زیاتر لەسرت ڕاناوەستم و ئەگەر نا دەچم بەلای کاری خۆمەوە. ئەم ئاگادارکردنەوەی و کارکردنم پێی ئەوەندە کاریگەری لەسەر هاوڕێکەم هەبوو کە ئێستا پەشیمانم بۆچی پێشتر ئاگادارم نەکردبووە لە باتی زەرەر و کەم تاقەتی و تووڕێی و هەروەها ئێستا بەداخم بۆچی ئەوەندە هۆشیار و ژیر نەبووم تا هەر پێش هاتێک کە ئارامیم لێزەوت دەکات توێژینەوەی لەسەر بکەم و بە خۆمم نەدەوت. ئاگادار بە دیل کارنگی ئەم ڕووداوە هەرەوەندە نیگەرانی هەڵدەگرێت نەک زیاتر. بۆچی زیاد لە ئەندازە زەرەرمەند بین؟ بە هەر حاڵ ئێستا کە گوێم بۆ وتەی عەقڵی خۆم ڕادێراوە خۆشحاڵم. گوێ ڕادێران بۆ وتەی عەقڵ لە قۆناقێکدا ڕوویدا کە ئومێدەکانی داهاتوم لە ئەنجامی دەستکەوتی چەندەها ساڵ کار و چالاکی لە ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکان لە ناوچوون لە 30 ساڵیدا بڕیاری خۆممدا. لەو زمانەدا دەمویست ببم بە نووسەری وەکو جەک لەندەنیا تۆماس هاردی. ئەوەندە شەوقی ژیان لە مندا دەدرەوشایەوە کە 2 ساڵی تەواو لە ئەوروپادا ژیام و ئەم دەزانی کە گرنگترین شوێنەوارم لە ژێر ناونیشانی بلیزارد لە ئەوروپادا نووسیوە. کاتێک کە ویستم کتێبە ناوبراوەکە بە چاپ بگێنم خستمە بەردەستی بڵاوکەرەوەکان دوای خوێندنەوەی کتێبەکەم ئەوەندە ساردیان نواند کە ئەبزانم ساردیەکان لە ساردی جەمسەرەکان خراپتر بوو. کاتێک کە زانیم نووسراوەکەم بە کەڵکی چاپکردن نایەت و ئەمەش نیشانەی نەشارەزایی نووسەرە جیرۆدەی وەها حاڵەتێک بووم کە خەریک بوو دڵم لە لێدان دەکەوت. لە کاتێکدا کە لە دوایەمی نووسینگەی بڵاوکەرەوە هاتمە دەرەوە ئەگەر بە چەکوش بیاندایە بەسرمدا ئازارەکەی کەمتر بوو لە ئازاری ڕەتکردنەوەی کتێبەکەم. بە دوودڵی لە سەردوڕیانی ژیاندا مابوومەوە سەرگەردانی و دەستشۆردن لە ئومێدەواری. دەمزانی کە دەبوایە بڕیارێکی گرنگمدایە بەڵام ڕۆژگار بەسەر چوو بەڵام من ڕێگە چارەیەکی گونجاوم نەدۆزیەوە. ئەو ڕۆژانە بەلایانی کەمەوە یاسای قەرەبووکردنەوەی زیانم نەدەزانی بەڵام بە نەزانی بە یارمەتی ئەو یاسایە خەم و خەفەت و
نیگەرانیم لە خۆم دوورخستەوە. ئێستا دوای چەند ساڵێک تێدەگەم کە لەو کاتەدا کارم بەم یاسایە کردووە، نازانم چۆن بوو کە بڕیارمدا لە ئەزموونەکانی چەند ساڵی خۆم یارمەتی وەربگرم و سەرەتا کارم کە ماوەیەک بوو بەهۆی نووسینەوە وازم لێ هێنا بوو لە سەرەتاوە دەست پێ بکەمەوە. سەرەتا کارم کە دەرزوتنەوە بوو لە پۆلەکانی شەوانەدا لە هەمان کاتدا سەرگەرمی نووسینی کتێبانێک بووم کە نیشاندەری واقعیەت و ڕاستی بوون. ئێستا ئێوە یەکێک لەو کتێبانەتان لە بەردەستدایە. ئایا مافی خۆمە لە بڕیاری ئەو ڕۆژەی خۆم خۆشحاڵ بم؟ باوەڕ بکەن بەیاد هێنانەوەشی منی خۆشحاڵ کرد. خەجاڵەتی ناکێشم کە بڵێم لەبەر ئەوەی کە جێگەی تۆماس هاردیم نەگرتوێتەوە ناڕەحەت نیم، چونکە لەو ڕۆژە بەدواوە سەعاتێک لە تەمەنم بە خەم و خەفەت بەسەر نەبردووە و نیگەران نەبووم. لەوانێ سەدەیەک لە زەمانێ تێپەڕی بێ کە هەندری نزوو لە دەفتەری یادگاریەکانیدا نووسی بووی. بەهای هەر شتێک بەرامبەر بە سەعاتێکە لە تەمەنمان کە لە پێناویدا ئێستا یا لە داهاتوودا لە دەستی دەدەین. لە ڕوونکردنەوەی ئەم یاداشتدا دەتوانرێ بوترێ. تەواوی نەزانیەکان کاتێکە کە ئێمە بەهای شتێک زیاتر لە تەرازوی قیمەتی خۆی بزانین. بە گومانی من باسی ژیانی ژیلبەرت و سولیوان لە نمونە دیارەکانی ئەم ڕاستیان. ئەوان لەگەڵەوەشدا کە داستانی باش و مۆسیقای جوانیان دروست دەکرد، بەڵام ئەوەندە توانایان نەبوو کە بزانن چۆن بەختەوەری و خۆشی بێنە ناو ژیانیانەوە. ئەوانە درەوشاوەترین و سەرگەرمترین نمایشیان دەخستە ڕوو، بەڵام نەیان دەتوانی ئەوەندە دەسەڵاتیان بەسەر خۆیاندا هەبێت. بۆ نمونە مەسەلەیەکی بێبایەخی وەکو بەهای فەرشێک کە بە کێشمەکێشم بەهاکەیان نەدەدا. بەسەر هاتەکە بەم شێوەیە بوو کە سولیوان لەو پەڕی سەرکەوتوویدا داوای کڕینی فەرشێکی گەورەی بۆ مەنەسەی نمایشگاکە کردبوو. ژیلبەر دوای بینینی قیمەتی واتە بەهای فەرشەکە ئەوەندە تووڕە بوو، ئەوەندە بەرامبەرچێکی خراپی نوان کە لەوە بەدوا ئەو دوو نەفەرە لە یەکتر جیابوونەوە و تا زیندوو بوون یەکتریان نەبینی. سولیوان ئاهەنگەکانی خۆی بە پۆستدا بۆ ژیلبەر دەنارد و ژیلبەرتیش نووسینەکانی خۆی لە ڕێگەی پۆستەوە پێدەگەیاند. لە کاتی پێشکەشکردنی نمایشدا بە شێوەیەک بەرنامە ڕێژیان دەکرد کە لەسەر مەنەسەکە پێکەوە نەبن و ئەگەریش بەقەدەر هاوکار لە شوێنێکدا بن ڕوویان لە یەک وەردەجێڕا تا چاویان بەیەک نەکەوێت. بریا ئەوانەش وەکو ئەبراهەم لینکۆڵن دەیانتوانی بە لێخۆشبوون ڕێگە لە زەرەری خۆیان بگرن. لە ڕووداوەکانی جەنجی ناوخۆی ئەمریکا کاتێک کۆمەڵێک لە دۆستەکانی لینکۆڵن وشەی ناشرینیان بە دوژمنە سەرسەختەکانی دەوت، لینکۆڵن بە دۆستەکانی وت ئێوە زیاد لە من هەزبەکی نەدەکەن لە بەرامبەر ئەوانەدا. ئەم هەستەش لە مندا هەیە، بەڵام هەرگیز دوای نەکەوتوم و کەمتر سوودی لێوەردەگرم. تەمەنی مرۆڤ ئەوەندە نییە تا سەرفی دوژمنایەتی و کینەبەرایەتی بکات. ئەگەر کەسێک واز لەوە بێنێ کە وشەی ناشرینم پێ بڵێ، من هەرگیز ڕابردوەکان بۆ تۆڵە سەنەوەی زیندوو ناکەمەوە. بریا پورە پیرەکەی منیش ئەدیت ڕۆحی لێبوردنی لینکۆڵینی دەبوو. پورە ئەدیت و مامە فرانک بە هەزارەها بەدبەختی و هیلاکت لە چێڵگەیەکی ڕەهن کە دەستکەوتێکیشی نەبوو دەژیان. پورە ئەدیت لە حاڵێکی ئاوادا ئارەزووی دەکرد ئەو ژوورەی کە تیایدا دەژیان بە تابلۆی ڕەنگاوڕەنگ بڕازێنێتەوە. لە کۆتاییدا بە قەرز وەرگرتن لە ئاشناکانی ئەو کاری بە ئەنجام گەیان. مامە فرانک لە وەرگرتنی قەرز ناڕەحەت بوو. کاتێ لە قەرزکردنەکە بە ئاگا بوو بە ناڕەحەتێکی تەواو بە فرۆشیارەکانی ڕاگەیان کە شوێنی کاریان لە میسۆری بوو چیدی قەرز بەژنەکەی نەدەن. پورە ئەدیت کە بە ئاگا بوو لەم کەین و بەینا کردی بە هەرا و شەڕێکی بەرپا کرد کە دوای 50 ساڵ تەمەنکردن بەیەکەوە باقی تەمەنیان بوو بە دۆزەخ. بەڵێ ئازیزانم، من کە داستانی ئەم ژن و مێردەم بیست بوو، کاتێ سەردانی پورە ئەدیتم کرد کە 70 ساڵ لە تەمەنی تێپەڕی بوو. ئەوەی ژن و مێردە کە ئاش بکەمەوە بە پورە ئەدیتم وت پورە گیان، ڕاستە کە مامە فرانک کارێکی باشی نەکردووە، بەڵام تۆش ویژدانت ناڕەحەت نییە دوای 50 ساڵ پێکەوە ژیان ئامادەنیت ئەم داستانە لەبیر بکەیت. بە بڕوای من تانەکانی تۆ لەم تەمەنەدا زۆر بە ئازارترە لە برینی زمانێک کە ئەو 51 ساڵ پێش لە ئێستا پێوتووی. ئەم قسانم کە دەکرد دەمزانی کاریگەری لەسەر نییە. لەگەڵەوەشدا پورە ئەدیت بەهۆی سەختگیریەکی بێبایەخەوە ژیانی لە خۆی و خەڵکی تاڵ کردبوو. فرانکلین ڕۆزڤەلت 7 ساڵە بوو کە تووشی هەڵەیەک بوو تا 70 ساڵی لە بیریدا بوو. فرانکلین 7 ساڵە بوو حەزی لە فیکەنەیەکی جوان دەکرد. ئەوەندە شێتی جوانی ئەو فیکەنەیە بوو کە بێ ئەوەی نرخەکەی لە فرۆشیارەکە بپرسێ هەموو پارەکانی لە بەردەم فرۆشیارەکەدا هەڕشت و فیکەکەی بردەوە بۆ ماڵەوە. لە ماڵەوە دەستی کرد بە فیکە لێدان و مێشکی هەموو ئەندامانی ماڵەوەی خست بوو. ئەوانیش چاریان نەما و پڕیاندایە و لیانسن. یەکێ لە براکانی بەتانەوە لی پرسی ئەو فیکەیەت بە چەند کڕیوە؟ کاتێ لە وەڵامیدا ئەو بڕەپارەی پێیدا بوو بە براکەی وت زلەیەکی لێدا لەبەرەوەی فیکەنەکەی بەگران کڕیوە ڕاستیشی دەکرد. ئەم ڕووداوە بوو بە دەرسێکی گەورە بۆ لینکۆڵن. کاتێک کە گەورە بوو ئەم ڕستەیە لە زمانیەوە بیسترا کە دەیوت کاتێک چوومە ناو کۆمەلگاوە چالاکی مرۆیانم بینی تێگەیشتم کە کۆمەڵێکی زۆر هەن ئەو فیکەی کە حەزی لێ دەکەن زۆر زیاتر لە نرخی خۆی پێدەدەن. بە بۆچوونی من زۆربەی بەدبەختیەکانی مرۆڤ بەهۆی ئەوەیە
کە بەهای شتێک نازانن ئڵقیان زیاد لە بەهایان دەخەمڵێنن. تۆڵستۆی دانەری شوێنەواری زیندوی وەکو جەنگ و ئاشتی، ئاناکارنینا و ڕاستاخیزیش بە هەمان دەردەوە جیرۆ دەبوون. بە پشتبەستن بە دائیرەت المعارف تۆڵستۆی 20 ساڵی تەمەنی یەکێک بوو لە خۆشەویستترین پیاوانی سەرزەوی. لە ساڵی 1990 تا 1910 لایەنگران و پەیوەندیدارانی تۆڵستۆی وەکو زیارەتکەرانی شوێنە پیرۆزەکان زیارەتیان دەکردیان ویست بە هەر شێوەیەک بووە ئەگەر بە نیگایەکیش بێت بیبینن، دەنجی ببیستن و دەست بەجلەکانی دابێنن و تەکانیان وەکو وەحی یاداش دەکرد. لە کاتێکدا تۆڵستۆی لە 70 ساڵیدا بە ئەندازی 7 ساڵی فرانکلین ئەزموونی نەبوو. ئەو لەگەڵ کچێکدا کە زۆر خۆشی دەویست زەواجی کرد. بە شێوەیەک لەم هاوسەریەتیەدا ڕازی بوون کە گوایان نزایان لە بارەکەی خوداوەند وەرگیرا بێت. ئەم هاوسەرە باشە بەداخەوە دووچاری ئیرەیی بوو کە لە جەنگەڵیشدا مێردەکەی دەخستە ژێر چاودێریەوە. کەم هەستی ئیرەی لە ئافرەتەکەدا پەرەی دەسەند کە لە خۆشەویستی مێردەکەی بۆ منداڵەکانی نیگەران دەبوو. ئەم ژنە ڕۆژێک وێنەی کچەکەی خۆی بە فیشە کونکون کرد کە بە دیواری ژووری تۆڵستۆیدا هەڵوەسترا بوو. هەندێک جاریش دەرمانی ژەهراوی دەبردا ناو دەمیەوە وای خۆی نیشان دەدا کە کاری خۆکوژی ئەنجام دەدات و دەهات و دەچوو لە ژوورەکەدا ئەوەندە ئەم کارەی دووبارە دەکردەوە منداڵەکان دەترسان و دەستیان بە گریان دەکرد. وا دەزانی تۆڵستۆی لە بەرامبەریدا چی دەکرد. ئەگەر تووڕە دەبوو پێویستەکانی ناوماڵی دەشکان سەرزەنشتیان نەدەکرد چونکە بەڕەفتاری ئەو ژنە هەڵچوون و تووڕەبوون شتێکی ئاسایی بوو. بەڵام تۆڵستۆی کارێکی خراپتری ئەنجام دەدا. ئەو دەفتەری یاداشتی دانابوو بەنهێنی تاوانەکانی ژنەکەی تۆمار دەکرد. تۆڵستۆی دەیویست بەم کارەی بێتاوانی خۆی ڕابگەێنێ هەموو تاوانەکان بخاتە ئاستۆی ژنەکەی. بەڵام ژنەکەشی لەم حاڵەتە بێئاگا نەبوو. لە هەلێکی گونجاودا کە دەستی هێنا یاداشتەکانی سوتاند و دەفتەرێکی هاوشێوەی ئەو دەفتەرەی پێشووی هێنا و لەو دەفتەرەدا مێردەکەی بە مێردێکی شەڕخواز و تاوانبار لە قەڵەمدا و داستانێکیش بەناوی چێ تاوانبارە بڵاو کردەوە. ئەم ژنە لە پێشچاوی خوێنەران خۆی وەکو قوربانێکی بەستە زمان و مێردەکەی وەکو شەیتانێکی مەلعون پیشاندا بە وتەی نووسەری ژیاننامەی تۆڵستۆی. ئەم ژن و مێردە ئاژاوەیەکی ئەو تۆیان بەرپا کرد کە ماڵیان کردبوو بە تیمارستان. بە بۆچوونی من بەڕێزان نووسەر دەڵێ بە بۆچوونی من یەکەمین هۆکارێک کە ئەوانی بە ئاگا هێنایەوە بۆ کارێکی لەو شێوە ئارەزووی ئەوانە بوو بۆ بەجێهێشتنی یادگاری خۆیان لە بیری خەڵکیدا. لە کاتێکدا ئەوانە دەبوایە بیان زانیایە کە ئێمە ئەوەندە جیرۆدەین کە کاتی زیادەمان نییە بۆ ئەوەی سەرفی کێشەی ئەوانی بکەین. ئەم بێچارانە 50 ساڵی تەمەنیان بەتاڵی بەسەر برد. هیچ کامیان بیریان لەوی تر نەدەکردەوە کە بە خۆیان بڵێن ئیتر بەسە. ئەوانە شێوەی قەرەبووکردنەوەی زیانیان نەدەزانی و نەیان دەوت. ژیانی ئێمە بێهودە دەڕوا لەم ساتەوە ئیتر بەسە. دەرککردن بە نرخ و بەهای هەر شتێک لە ژیاندا گەورەترین ڕازی ئاسوودەیی خەیاڵە. بەگومانی من بەو شێوەی کە عیاری ئاڵتون لە مەحەک دەدرێت بۆ زانینی نرخەکەی هەروەها مەحەکێک بۆ بەهای تەواوی شتەکانی ژیان هەبوایە ئەو کاتە دەتوانرا بەهای هەر شتێک وەکو خۆی دیاری بکەیت. ئەمەش دەبوو هۆی ئەوەی کەنیوەی نیگەرانیەکانی مرۆڤ لە ناو بچێت بۆ تێکشکانی خوونەریتی نیگەرانی کار بەم دەسوورانەی لای خوارەوە بکە. هەر کاتێ دەتەوێت بۆ شتێک بەهای کەمتر لە بەهای ڕاستەقینی خۆی لەبەرچاو بگری دەست بەجێ خۆت ئاگادارکەرەوە و ئەم پرسیارانە ئاراستەی خۆت بکە. ئەو شتەی کە منی نیگەران کردووە چ بەهایەکی هەیە و نرخی ڕاستەقینەی چەندە؟ لە چ کاتێکدا دەتوانم جڵەوی زیان بگرمەوە دەست و نیگەرانی لەبیر بکەم؟ نرخی ڕاستی ئەم فیکەی یا ئەو شتەی پەیوەندی بەمنەوە هەیە چەندە؟ ئایا زیاد لە بەهای خۆیم پێداوە؟ ئەو لە دەستەوانە دنگدا مەکتە. ئازیزانی من، ئێستا کە سەرگەرمی نووسینی ئەم دێڕەم دەتوانم لە پەنجەرەی ژوورەکەمەوە سەیری دەرەوە بکەم و شوێن پێی بەجێماوی ئەو زیندەوەرە گەورانە ببینم کە میژوویان دەگەڕێتەوە بۆ 180 ملیۆن ساڵ بە گوێرەی وتەی کارناسانی مۆزەخانەی مێژوویی زانکۆیاڵ کە ئەم شوێن پێ بەجێماوەیان لە نێوان بەردەڵانە نیشتۆکاندا بە من فرۆشتووە. سیرکە بەڵێ بە هەڵا نەتخوێندوتەوە 180 ملیۆن ساڵ پێش بەڕاست وا دەزانی مرۆڤێکی نەزان بێتە کایەوە کەوا بزانێت 180 ملیۆن ساڵ دەگەڕێتەوە دواوە و لەو شوێنەوارەدا گۆڕانکاری دێنێتە ئاراوە؟ من وا نازانم. هەڵبەتە نەزانتر لەو نیگەرانیە لەم بارەیەوە کە بۆچی ناتوانین 180 چرکە بگەڕێینەوە دواوە گۆڕانکاری لەو ڕووداوانەدا بکەین. لەگەڵ ئەوەی کە هەمومان قایلین بەوەی ئەم نیگەرانیە لە نەزانینەوەیە بەڵام زۆربەی ئێمە وا خۆمان ڕاهێناوە کە نیگەران بین لە کاتێکدا دەزانین کە ناتوانین بگەڕێینەوە بۆ ڕووداوی 180 چرکە پێش بە مەبەستی گۆڕانکاری لەو ڕووداوەدا، بەڵکو تەنها دەتوانین شوێنەواری ئەو ڕووداوە بگۆڕین. وا نازانم لە دنیادا ڕێگەیەکی گونجاوتر لە بەدواداچوون و شیکردنەوە و تەحلیلکردنی هەڵەکانی ڕابردوو بۆ ڕێگریکردن لە دووبارە بوونەوەیان بۆ سوودوەرگرتن لە ڕابردوو بوونی هەبێ. هۆشمەندانەترین کار ئەوەیە کە
وانە و عیبرەت لە ڕابردوو وەرگرین و لە کونجی یاداوەریە لە بیرکراوەکاندا زیندانی بکەین. هۆشمەندانەترین کارەوەیە کە دەرس و عیبرەت لە ڕابردوو وەرگرین و لە کونجی یاداوەریە لە بیرکراوەکاندا زیندانی بکەین. من بڕوای تەواوم پێی هەیە، بەڵام نازانم تا چه ئاستێک ڕەفتاری پێ دەکەم. ئازیزانم، هەڵبەتە دڵنیا نیم لەو هۆشمەندی و لێهاتوویە سوودمەند ببم. ئێستا دەمەوێ بۆ وەڵامی پرسیارەکەی خۆم ئەزمونێک کە چەند ساڵێک لەمە و پێش بەدەستیەوە دەمناڵاند کە لە دەستدانی 300,000 دۆلار بوو بەبێ ئەوەی دینارێک قازانج بکەم بۆ ئێوەی باس بکەم. بابەتەکە بەم شێوەیە بوو کە من دەبوایە کارگوزاریەکم بۆ ڕێخستنی پۆلەکانی شەوانە و لقەکانی لە هەندێک لە شارەکانی وڵاتەکەمدا بکردایە. پارەیەکی زۆرم سەرفی کارە سەرەتاییەکان و ڕاگەیاندن و بابەتی لەم شێوازە کرد بەبێ ئەوەی خۆم لە حاڵەتێکی مادی باشدا بم. هەڵبەتە ئارەزوشم لەم کارە نەبوو کە دەبوایە لە ڕێگەی وتنەوەی دەرسی زۆرەوە قەرەبووی ئەو مەبلەغەم کردایەوە کە سەرفم کردبوو. لە هەمووی خراپتر ئەوە بوو کە نەمدەزانی بۆ چاودێریکردنی خوێنکاران دەبێت خەرجی ژمێریار و کارمەندان و بەڕێوەبەران دابین بکەم. پێویست بوو دوو کار بکەم، یا وەکو کاردر زانای ڕەشپێس کە 40,000 دۆلاری پاشەکەوتی دەورانی ژیانی لە دەستدا قایل بم، یا لەسەر پۆلەکاندا ئامادە بوومایە و سەرگەرمی وتنەوەی دەرز بوومایە. هەمان کاری کە کاردر کردی، یا بەشیکردنەوە و تەحلیلکردنی هەڵەکانمەوە خەریک بوومایە و ئەزمون و دەرسێکی هەمیشەیی لێوە فێر بوومایە. بەڵام من هیچ یەکێک لەم کارانم نەکرد و بە تەواوی پاڵم بە نیگەرانیەوەدا و چەند مانجێک سەرگەردە ئەن و حەیران بووم و خە و خۆراکم لە خۆم حرام کردبوو. لە باتی ئەوەی بە خۆمدا بچمەوە و بەو پەڕی لاوازیەوە درێژەم بەم کارەمدا و زیانی تریشی چوە سەر. دان پێدانان و دەربڕینی دەبەنجی بۆ من گران و دژوارە، بەڵام ماوەیە کە تێگەیشتم کە فێرکردنی کارێکی باش بە 20 نەفەر ئاسانتر لەوەی کە خۆم یەکێک بم لەو 20 نەفەرە و بمەوێ کار بە دەستورەکانی خۆم بکەم. نازانم چەندە ئارەزوم هەبوو وەکو ئەلن ساندرز لە نیعمەتی خوێندن لە قوتابخانەی ژرژ لە واشنتۆن بەهرەمەند بم و لە پۆلەکانی براندون سوودمەند ببم. سەرنج بدەن ئازیزانی من کە ساندرز سەبارەت بە ڕۆژەکانی خوێندنی خۆی چی دەڵێ. هێشتا تەمەنم نەگەشت بووە 20 ساڵ لە توندی نیگەرانیدا جێژ و سەرگەردان دەبووم. عادەتم وا بوو زیاد لە پێویست بە هەڵەکانی خۆم پەرێشان و ناڕەحەت دەبووم. هەر کاتێ لە تاقیکردنەوەی یەکێک لەوانەکاندا نمرەی باشم بەدەست نەهێنایەوە و نەخۆشێکم لێ دەهات کە حاڵی خراپ بێ و نیگەران بووم لەوەی نەوەکو دەرنەچم. لەم ساتەدا بە نیگەرانی و مشەوەشی بیرم لە شتانێکی بێبایەق دەکردەوە کە کاتی خۆمم بە تەواوی پڕ کردبەوە. بە خۆمم دەوت بریا ئەو کارم نەکردایە و ئەو کارم بە ڕێگەیەکی تر ئەنجام بدایە. ئەمە چ قسەیەک بوو کە لە دەمم دەرچوو. باشتر وا بوو قسەکەم بە شێوەیەکی تر کردایە. ڕۆژێکیان هەموو خوێندکارەکان لە تاقیگەدا کۆ ببوونەوە، منیش یەکێ لەوانە بووم. براندون بە بتڵە شیرەوە هاتە ژوورەوە. هەمومان سەیری بتڵە شیرەکەمان کرد و من لە خۆمم پرسی، ئەوانیش لە خۆیانیان پرسی بتڵە شیر چ پەیوەندێکی بە دەرسی پزیشکی و تاقیگاوە هەیە. مامۆستا لە کاتی قسەکردندا بە توندی دەستی جوڵاند و بتڵە شیرەکەی لە دەست کەوت و بە توندی کەوت بە زەویدا. ئەنجامەکەی ئاشکرایە. بتڵەکە شکا و شیرەکەش لە ناو تاقیگەکەدا بڵاو بووە. دەنجی بەداخەوەی خوێندکارەکان بەرز بووە. براندون بە دەنجێکی بەرز وتی، بۆ بتڵێکی شکا و شیرێکی ڕژاو بەداخ مەبن. لە دواییدا مامۆستا هەموو خوێندکارەکانی لە دەوری شیرە ڕژاو بتڵە شکاوەکە کۆ کردەوە بە ئیشارەکردن بۆ ئەو سەحنەیە وتی، دەمەوێ ئەم دەرسەتان لەبیر نەچێت کە شیرەکە ڕژاوەتە سەر زەوی و ئێوەش کارێکتان لەدەست نایە. پێش لە ڕژانی دەبوو بە کەمێک گوردی و دانانی بتڵەکە لە شوێنێکی گونجاو لە ڕژانی بەرگری بکەیت، بەڵام ئێستا هەرچی هاوار و ناڵە بکەی ناتوانی شیرەکە بگەڕێنیتەوە بۆ ناو بتڵەکە. ئێستا کار لە کار ترازاوە، جگە لە لەبیرکردنی چارەیەکی ترت نییە. ساندرز لە بەردەوامیدا وتی، لەم نمایشە بچووکەوانەیەک فێر بووم کە زیاتر لە تەواوی وانەکانی کە ئێستا لە بیرم کردوون کاریگەری هەبوو لەسرم. من فێر بووم کە بۆ ڕژانی شیر بەداخ نەبم، تەنها کارێک بکەم کە نەڕژێت، بەڵام کاتێ ڕژایی تر چارەیەک نییە و دەبێت لە بیری خۆمی بەرمەوە. ئێستا ئێوە بە خۆتان دەڵێن بۆچی ئەم هەموو لە ئاستێکی پەندی لەبەر پێداکەوت و بۆ شیر ڕژاو شیوەن مەکەن پاڵیان لێداوەتە و چەندەها جارە و پەندە ڕوون دەکەنەوە. مافی خۆتانە. خۆشمدان بەم مەسەلەیەدا دەنێم کە ئەم پەندە لەبەر پێدا کەوتووە، بەڵام لەبیرتان بێت کە ئەم پەندە سادەیە وەکو پەندەکانی تر.
تا بە پردەکە نەگەیشتووی بەسەریدا تێمەپەڕە ئەزمموی میلەتان و قسەگەلێکی حەکیمانن کە سەبارەت بە لابردنی نیگەرانی بێهودە وتراون. من وا دەزانم ئەگەر لە باتی لە بیرکردنی ئەم پەندە سادەیە و پەندەکانی ترکاریان پێ بکەیت پێویستت بە خوێندنەوەی ئەم کتێبە نەبوو، چون مەبەستی من لە نووسینی ئەم کتێبە فێرکردنی شتانێکی نوێ نییە بە ئێوە، بەڵکو ئامانجی من ئاگادارکردنەوەی ئێوەیە لە شتانێک کە دەیزانن و کاری پێناکەن. هەرگیز وتەکانی مولەرشید بەڕێوەبەری بڵاوکراوەی فیلادلفیا وتارێکی پێشکەش بە خوێندکارە دەرچوەکان کرد هەرگیز لە بیری ناکەم. بەڕێوەبەری بڵاوکراوەی فیلادلفیا هەندێک وتەی کۆنی لەگەڵ وتەکانی خۆیدا لە قاڵبی داڕشتنی تازە و جواندا پێشکەش کرد کە کاریگەریەکی تەواوی لەسەر گوێگران جێهێشت. مولەرشید لە خوێندکارەکانی پرسی: چیە لە ئێوە خۆڵی بێژراوەی بێژاوەتەوە؟ هەرچی ئەم کارەی کردووە دەست بەرزکاتەوە. ئاساییە کە کەس دەستی بەرز نەکردەوە. مولەرشید وتی: دەمزانی ناتوانن خۆڵی بێژراو ببێژنەوە، چونکە پێشتر جارێک بێژراوەتەوە، ڕابردووش هەر هەمان حاڵی هەیە، جارێک ڕابردووە و بۆ جاری دووەم دووبارە نابێتەوە. کاتێ دەربارەی شتانێکی لە ناوچووی ڕابردوو نیگەران دەبیت وەکو ئەوە وایە کە بتەوێت خۆڵی بێژراو ببێژیتەوە. ئەمەش ئاو لە دنگدا کوتانە. ڕۆژێک لە کونی ماچی تەمەن 80 ساڵم پرسی: ئایا ئەو یاریانەی کە لە ڕابردوودا براوە بووی ئێستا پیر بوویت و پیری ڕێگیری یاریکردنی لێ کردووی نیگەران نیت؟ ماگ لە وەڵامی مندا ڕاستگۆیانەوتی: لە سەرەتادا کە وازم هێنا نیگەران بووم، بەڵام لە دواییدا تێگەیشتم کە نیگەرانی سوودێکی بۆ من نییە. بەس بۆچی کاری بێهودە ئەنجام بدەم؟ مەگەر دەبێت بەو ئاوەی کە لە ئاشی ئاوەوە دەردەچێت گەنم بکەی بە ئارد. ماک حەقی بوو، بە ئاوێک کە لە ژێر پڕەکانی ئاشی ئاوەوە دەردەچێت ناتوانیت گەنم بکەیت بە ئارد. تەنها کارێک کە دەتوانیت بیکەیت پەرێشانبوون و ناڕەحەتی دەرونی و پاشان برینداربوونی گەدەیە. تشرینی یەکەم تێپەڕی بوو شەوێکیان نانی ئێوارەم لەگەڵ جگتیمپسی پاڵەوانی مشتەکۆڵەی ناوبانگ دەخوارد. ئەو لەسەر مێزی نان خواردندا سەبارەت بە تێکشکانێکی لە پێشبڕچەیەکدا کە بوو بەهۆی ئەوەی ناونیشانی پاڵەوانێتی بە توونی بەرامبەرەکەی ببەخشێت وتی: لە کاتی پێشبڕچێدا هەستم دەکرد هێز و توانام لێ بڕاوە و وەکو پیاوێکی پیرم لێ هاتووە. لە کۆتایی دەورەی دەیەمدا ئەگەرچی دیسانەوە لەسەر پێوەستا بووم، بەڵام توانای جوڵم نەبوو. سەر و چاوم هەڵ ئاوسا و بریندار بوو. چاوەکانم شتێکی ئەو تۆیان نەدەبینی، بەڵام زانیم کە دادوەر دەستی توونی وەکو براوە بەرز کردەوە. من چیدی پاڵەوانی جیهان نەبووم. پشتم کردە ئەو خەڵکانەی کە بۆ سیرکردن هاتبوون بە نیگەرانیەوە ڕۆژووری ڕاکشان ڕۆیشتم. لە کاتی ڕۆیشتنمدا هەندێک لە خەڵکی دەیانویست دەستم بگرن و هەندێکی تریش لە ناڕەحەتیدا دەگریان و فرمێسک لە چاوانیان قەتیزما بوو. ئەو قسەی دەکرد، بەڵام چیدی ئەو پاڵەوانێکی بەهێز نەبوو، بەڵکو مرۆڤێکی بەویقار و پوختە بوو کە دەیویست ئەزمونەکانی بە خەڵکانی تر ڕابگەێنێ. ساڵی دوایی جارێکی تر لەگەڵ تونیدا پێشبڕچێمدا، ئەم جارش سوودی نەبوو. ئەگەرچی حاڵەتێکی دژوارە، بەڵام من هەوڵمدا نیگەرانی لە خۆم بە دوور بگرم و ئەو کارەشم کرد. بە خۆمم وت: نامەوێت لە ڕابردوودا بژیم و بۆ شیری ڕژاو بەداغ بم. بەرگەی ئەم زەربەیە دەگرم، بەڵام نابێ لە پێ بکەوم. دەتانەوێت بزانن جگدیمپسی چۆن توانی بگاتە ئامانج؟ ئایا چەند جارێک بەخۆی وت نابێت بۆ ڕابردوو نیگەران بم؟ نەخێر، ئەم بەبیر هێنانەوەی جگە لە سەرقاڵکردنی بیر و هۆش هیچ سوودێکی تری نەبوو. ئەو بە تێکشکان قایل بوو، ئەوی بۆ هەمیشە لە بیری خۆی بردەوە، تەواوی متمانی خۆی خستە سەرداهات و بەهۆیەوە سەرکەوتنی بەدەستێنا. بۆ ئەنجامدانی چالاکیەکانی بەو پارەی کە لە پێشبڕچیەکاندا بەدەستیێنا بوو، چێشخانەیەکی بەناوی خۆیەوە لە ئوتێلێکی نیویۆرکدا بنیاتنا. ئەو بە ئەندازەیەک سەرگەرمی ئەم کارە بوو کە بوارێکی بۆ نیگەران بوون بۆ نەمابەوە. ئەو شەوە جگدیمپسی بەم ڕستەیە کۆتایی بە وتەکانی دەربارەی خۆی هێنا. لە 2 ساڵی دواییدا ژیانی من بە تەرتیب خۆشتر بووە لە دەورانی پاڵەوانیەتیم. جارێک بە دیداری زیندانی سینگ و بینینی زیندانیەکانی ڕۆیشتم. لەوەی کە دەمبینی هەندێک لە زیندانیەکان خۆشحاڵتر بوون لە کەسانێکی ئازاد، ئەم باسەم لەگەڵ لوی ئالوز کرد کە لەو کاتەدا لێپرسراوی زیندانیەکان بوو. ئەووتی: تاوانباران کاتێ دێنە ناو زیندانەوە زۆر پەرێشان و گیرۆدەن، بەڵام دوای چەند مانجێک ئەوانە هۆشیارترن، بەدبەختی و نیگەرانی لەبیر دەکەن و ڕۆژەکانی ناو زیندان بەهێمنی بەسەر دەبن و سوودیشی لێوەردەگرن. لە هەمان کاتدا کە بەڕێوەبەری زیندان قسەی دەکرد، سەرنجی پیرەپیاوێکی زیندانیم دەدا کە لە حەوشی زیندانەکەدا سەرگەرمی ناشتنی نەمام و ئاودانی گوڵەکان بوو. لە هەمان کاتدا گۆرانیشی دەوت. بەڕێوەبەرەکە کە بینی پیرەمێردەکە سەرنجی ڕاکێشا و موتی: ئەمە یەکێکە لە زیندانیە ژیرەکان، ئەوەندە بێ خەیاڵە کە ئەڵەی لە دنیادا لە ئەو شادتر پەیدا نابێ. ئەو ڕاستی دەوت.
بۆچی بەبێ هۆ فرمێسک بڕێژم؟ هەموو یەکێ لە ئێمە تووشی تاوان و هەڵە بووین و دیسانەوەش لەوانەیە تووشی ببین. دەتوانیت ناوی کەسێک بێنی کە هەڵەی نەکردبێ؟ ناپلیۆن بەو هەموو توانە سەربازیوە لە سەیەکی شەڕەکاندا تێک دەشکا. چێ دەڵێ بەرەنجامی سەرنەکەوتنەکانی ئێمە لە ئەو کەمتر نییە؟ چێ دەزانێ؟ لە هەر حاڵێکدا نەفەقیر و نەدەوڵەمەند نەشا و نەسوالکەر هیچ کامیان ناتوانن ڕابردوو بجێڕنەوە و دووبارە بیگرنەوە دەست. باشترین کار ئەوەیە کە ئەم دەستورانەی خوارەوە بەکارەوە ببەستیت. هەوڵ مەدە خۆڵی بێژراو ببێژی، چونکە ئەگەر ئەم کارت ئەنجامدا ئاوت لە دنگدا کوتاوە. کورتەی فرمانەکانی بەشی سێهم. دەستوری کارەکانی بەشی سێهم بە کورتی. دەستوری یەک. بە مەشغوڵ بوون بە کار و سەرگەرمی نیگەرانی لە خۆتان دوور بخەنەوە. کاریگەرترین دەرمان بۆ چارەسەری نیگەرانی سەرگەرمی و مەشغوڵی جەستەیە. دەستوری دووەم. گرنگی بە ئەزمون بدەن، بەڵام ڕێگە نەدەن شتانێکی بێبایەخ نیگەرانتان بکات. دەستوری سێم. یاسای ئاستی ناوەندە بەکاربێنە بۆ ڕوبەڕووبوونەوەی نیگەرانیەکانی خۆت و لە خۆت بپرسە ئەم ڕووداوە دەبێت چه ئەنجامێکی خراپی هەبێت. دەستوری چوار. خۆت لەگەڵ ڕووداوی بێچارەسەردا بگونجێنە. ئەگەر تووشی ڕووداوێک بوویت کە لە توانای تۆدا نەبوو بە خۆت بڵێ هەر ئەمەیە و لەمە زیاتر نابێت. دەستوری پێنجەم. کار بە ڕەوشی قەرەبووکردنەوەی زیان بکە و دەربارەی شتێک زیاد لە بەهای خۆی نیگەران مەبە. دەستوری شەشەم. ڕابردوو لە بیر بەرەوە و هەوڵ بدە خۆڵی بێژرا و مەبێژەرەوە، چونکە لەو کاتەدا ئاوت لە دنگدا کوتاوەتەوە.